ڕۆمانی ژنێکی منگن، نووسینی شێرزاد حەسەن، خوێندنەوەی هێمن عوسمان عەبدوڵڵا. من دەمێکم چیرۆکەم لە خەیاڵە، پتر لە 30 ساڵە، هەر جارە و بە جۆرێک دەینووسمەوە، هەرگیز لەسەر شێوەی داڕشتنەکەی مکوڕ نەبووم. دەیەها جار سەرەتا و کۆتاییەکەیم گۆڕیوە، هیچ تان و پۆیەکی تێدا نییە دڵم خۆش بکات، گرێچنێک کە تۆ کەمەندکێش بکات و بیخوێنیتەوە. هەمیشە وام هەست کردووە لە بەرامبەر نهێنی حەز و هەوەسی پاڵەوانەکەمدا نووسەرێکی بێبەهرە و توانام. دەیەها جار لە ناو گەرمەی نووسیندا قەڵەمەکەم شکاندووە، شێتانە کاغەزەکەی بەردەستم گرمۆڵە کردووە و ڕێک بۆ ناو سەبەتەی ژێرمێزەکە. هەمیشە هەستم کردووە تەنیام و کەوتومەتە ناو چاڵێکی قوڵ و تاریک. پەل دەکوتم و ناتوانم دەرچم، یان لە چۆڵەوانیەکدا وێڵم و ڕێدەرنابم. ئەوەشی کەوای کردووە تا هەنووکە شەرم لە نووسین و بڵاوکردنەوەی بکەم. سەرسامیم بووە بەو پیرە قەسابەی کە چیرۆکەکەی بۆ گێڕامەوە. سەیرە کەسێک لە ژیانیدا ئەو هەموو مەڕ و بزن و مانگایە لە خوێندا بگەوزێنێت، ئەوەندە و پتریش لە تاو عیشقێکی ڕاگوزەر، ڕێکەوتی حەز و شەهوەتێک، ئارەزوێکی کوشندە و کوێر، ئەو هەموو خوێنە لە دڵیەوە بڕژێت، ئەو هەموو فرمێسکە بەقەت خوێنی ئەو مەڕ و بزن و حەیوانانەی کە لە ژیانیدا سەری بڕی بوون. ئەو شەوە درەنگانێ کە حەکایەتی حەز و هەوەسەکەی خۆی بۆ گێڕامەوە، خامۆش و سەرسام بووبووم. پاشان لەژێر لێوەوە پێم وت من ئەو حەز و ئارەزووەت دەکەم بە چیرۆک. سەیری ئەستێرەکانی دەکرد کە دوور بە ئاسمانەوە دەدرەوشانەوە، دوورتر لە حەزی نامورادی خۆی، بێ ئاگا لە من و لە ڕازی دڵە بێ ئەوقرەکەم. لە دوای گێڕانەوەی چیرۆکەکەی هۆن هۆن دەگریا، دوو جۆگەلەی باریکی فرمێسکەکانی لە چاوانی دەتەقین و دادەخران و دەڕژانە ناو ڕێ چرچولۆکی هەردوو لا ڕوومەتی و لە ناکاو بریسکەی ئەو ڕوندکانەی سەر ڕوومەتی لە من بزر دەبوون. بەڵام باق و بریقی هەردوو چاوی پرشنگیان لە ئەستێرەکانەوە دەدزی، بەدەم گریانەوە بڵماندی. بەقەت خوێنی ئەو حەیوانانەی سرم بڕیون، من فرمێسکم ڕشتووە، لە یادم ناچێ و ناچێ و ناچێ. ئێستاکە کە باسی ئەو شاشۆخە ژنەتان بۆ دەکەم، وا هەز دەکەم ئەوەتانێ لێرەیە، لەسەرم سەربانە وەستاوە و گوێم لێ دەگرێ و بە عەقڵم پێ دەکەنێ. لەو شەوەدا و بەو تەمەنەکەمەوە بۆ من گران بوو لەوە تێبگەم چییە کەوا لە پیاوێک دەکات یەکجار و تا ئەبەد ڕوخسار و ئاکاری ژنێک لە یاد نەکات. ڕەنگ و بۆنی لە نێو ڕەنگ و دەنگ و بۆنی دەیەها ئافرەتی دیکەدا و لە دوای دەیەها ساڵ لە کەلەی خۆیدا هەڵبگرێت و لە ڕۆحیدا جێگەیەکی پەنهانی بداتێ. ئەو شەوە بێ ئەوەی شەرم لە کوڕە گەورەکەی بکات، شەرم لەو ژنە میهرەبانەی کە تانیوە شەو بەو تەمەنە زۆرەوە و بە پێوە ئەو ماڵەی لەسەر هەردوو دەستە پیرۆزەکانی ڕاگرت بوو کە حەکایەتی حەز و هەوەسەکەی خۆی گێڕایەوە. لێم پرسی ئاخۆژنەکەی سەرگوزشتەی ئەو حەکایەتە دەزانێت؟ کورت و دلێرانە وەڵامی دامەوە چاک دەیزانێت. کەزانی من ڕامام و بۆ ماوەیەکی درێژ خامۆش بووم، بیرم لە سەروبەندی حەکایەتی حەز و عیشقەکەی دەکردەوە. تێ هەڵچووە و بە قەهرێکەوە وتی دەیەها شەو لە باوەشی ئەو ژنەمدا وەک هەتیوێکی بێلانە و برسی و ڕوت و ڕەجاڵ بۆ ئەو خانمەی دۆستم دەگریام. ئەو ژنە چاکەم سکی پێم دەسووتا کە دەیزانی من بۆ ژنێکی دیکە ئاواهی ئاگرم تێبەر بووە. ئەو ژنە چاکەم سکی پێم دەسووتا کە دەیزانی من بۆ ژنێکی دیکە ئاواهی ئاگرم تێبەر بووە. هەندێک ژنی سادە و بەستە زمانی ئێمەمانان گەلێک دڵگەورەترن لەو سفورانەی ئێوەمانان حەزیان لێ دەکەن. ژنەکەم سڕ و سەرسامی ئەوە بوو کە پیاوێکی سمێڵ بابڕ و خوێنخۆر چۆن وەها دڵناسک بۆتەوە و بۆ خانمێک کە ڕاگوزەری و بەڕێکەوت دیوێتی شین و واوەی لایەتی. کەم نین ئەو پیاوانەی کە دڵیان لە مینایەک ناسکترە. تێدەگەن دەڵێم چی؟ من پتر لە 30 ساڵ لە شەرمی فرمێسکەکانی ئەو پیرە قەسابە ئەم چیرۆکەم لە ڕۆحی خۆمدا بە زیندوێتی وەک خۆی هێشتەوە. گەرچی شەوێکی فێنکی هاوین بوو کەچی بەدەم قسەوە چین چین عارەقی دەردەدا و بە جەمەدانیەکەی دەیسڕیەوە. دوای سڕینەوەی عارەقەکەی دەیخستەوە سەر ڕانی، لەوە دەچوو
عارەقکردنەوەکەی هی یادگاریەکی هەم خۆش و هەم ئازار بەخش بوو بێت. سەیر بوو، هەمومان سەرسام بووین، چونکە دەمانزانی لە ترسی پیری و مەرگ 2-3 ساڵێکە گەڕاوەتەوە لای خودای خۆی، کەچی لە ناوەڕاستی گێڕانەوەی حەکایەتی حەز و سۆزی کۆنینەی خۆی لە ناکاو هەستایەوە سەر پێ و لەسەر یەکەمین پلەی قاڵدرمەکە وەستا و دزانە لە ناو قەت بەسەرەوە خۆی نوشتاندەوە و سەیرێکی ناو حەوشەکەی کرد تاوەکو دڵنیا بێت پیرێژنەکەی لەژێر هەیوانەکە ڕاکشاوە. دزانە ئاوڕێکی لە ئێمەدایەوە و خەندەیەکی ئیبلیسانە کەوتە سەر لێوانی و بە هەموو ڕوخساری پڕ لە چرچ و لۆچیدا کشا و ڕووناکی کردەوە کە هاتەوە لامان بەدەم ئاخ و هەناسەیەکەوە وەک عاشقترین کۆنەمەی خۆروتی دەی پێکێکم بۆ تێبکەن، سۆزێکی گەرم لە هەناومدا دەکوڵێ. مانگە شەوێکی دڵڕفێن بوو، شنەیەک لە شاخەکانەوە بۆنی کوێستانی دەهێنا و ئێمەش سەرمەست بە بۆنی گژ و گیا و گڵ و مەی هەناسەمان هەڵدەمژی. ئێمە هەرسێکمان لەو پیرە قەسابە ڕاما بووین کە لە تاو پیری و ترسی مەرگ بەڵێن بوو بگەڕێتەوە کن خودا و ئیستیغفارەکەی تەواو بکات بەو ئومێدی لە بەهەشت گۆشەی باخێکی بەنسیب بێت. سەرسامی ئەوە بووین کە چی وای لێ کرد لە ناو گەرمەی گێڕانەوەی حکایەتەکەیدا داوای پێکێک عارەق بکات. سۆزێکی کۆن بۆ مەزبوون یان ترس بوو لە مەرگ کە ناهێڵێت لەزەت لە شتە هەرە سادەکان بکات، چ نیگای ژنێک بێت و چ قومێک عارەق یان شکاندنی شەرم و شکۆی پیرەمێردێک بوو لەوەی حکایەتی هەوا و هەوەسی سەردەمێکی دێرین بگێڕێتەوە، یان حەزێکی زۆر کوشندە بەوەی کە بۆ دوجار بەر لە مەرگ دواڕاز و نیاز و خولیا و حەزێکی ناکامڵ و بەمراز نەگەیشتووی خۆی بۆ سێ کوڕە لاو بگێڕێتەوە کە ڕەنگە ئەوان پتر بژین و ئەو حکایەتە دەماودەم بگوێزنەوە یان لە دڵی خۆیاندا هەڵی بگرن و سووکە پەندێک بێت ئەو کاتەی گیرۆدە و عاشق دەبن. بۆنە شوانی کوڕی بە پەلە و حەز و شەرمەوە بەدەم دەست لەرزینەوە سەرگەرمی سازکردنی پێکەکەی باوکی بوو. شاگشکە و حەپەساو بەو فەرمانە سەیر و لە ناکاوی باوکی پێکێکم بۆ تێبکەن. بەسەر چاو بەسەر چاو هەر تۆ و پێک تریفەی زیوین و جریوەی ئەستێرەکان و چرپە چرپی مردومەکان و سرتەوە ئەناسەی خەڵقەندە نادیارەکانی شەو لەو سەربانەدا بۆ ئێمە نەشئە بەخشتر دەینوان. خودی شەو لە نێوان چڕی تاریکی دووری سەر شاخ و تەپۆلکەکان و ڕۆشنایی نزیکی دەوروبەرمان هەناسەی دەدا. هەناسەی پڕ و ناقۆڵای شەو تێکەڵ بە هەناسەی نەرم و هێواشی ئێمە دەبوو. لەسەر سەربانی ئەو خانوەوە کە لەسەر یەکێک لە گردە بەڵندەکانی شاردا قوت بووبەوە وای دەکرد هەز بەوە بکەین کە خۆمان سەرداری ئەم شارەین تا شەو پتر ڕادەکشا ئێمە پتر سەرمەز دەبووین و گەرمای ئەو ڕۆژەمان پتر بیر دەچووەوە. لەژێر ڕۆشنایی کزی چراکەدا کە بە فەرمانی خۆی کوژاندمانەوە پەڵەیەک خوێنی وشکەوە بووی سەرفانی لە سپیەکەی ڕێک و ڕاست بەسەر مەمکی چەپیەوە نزیک بە دڵی سەرنجی ڕاکێشام. وەکەوە هاتە بەرچاوم کە لە ناو حەسرەت و سۆزی ئەو حەزە دێرینەی دڵی ژێرفانی لەکەوە خوێن بدەڵێنێت کە چراکە کوژایەوە پەڵەی خوێنەکە ڕەشتر دەینوان بەر لەوەی پێکەکەی بۆ ساس بکرێت. وتی کە مانگ لە چواردەیە چرات بۆ چییە؟ ئەو پیرەمێردە زستان و هاوین گەرمای بوو. زۆر جاران لێم دەپرسی ئەو هەموو عارەقەیە چییە؟ لەشی تو هاوین و زستان نازانێت. بەدەم خەنینەوە دەیوت هەمیشە وا هەز دەکەم ئەسپێکم و لە غار ناکەوم. شتێک لە ناو مندا هەمیشە گڕی گرتووە. تاوێک و هەر ئەو شەوە لە پەرداقی پڕ لە بیرەکەی بەردەمی خۆم ڕاما بووم کە تازە پڕم کرده بوو. ڕەنگی ئاڵتوونی بیرەکە خەمێکی زەرد و تەنکی دەدامێ. چاوەڕێی دامرکانەوە و کشان و تەقینەوەی بڵقەوردەکانم دەکرد. لە ناوچوونی کەفێکی سپی لێی پرسییم تۆ بۆچی هەمیشە دڵتەنگ و خامۆشی؟ بێوەڵام پێکەکەم هەڵبڕی و بەو جوڵەیە ویستم بێدەنگی و شەرمی خۆم بشارمەوە. شوان بەدنیها دانە سەیری کردم و هەڵیدایە. باوکە ئەو هەتیوە عاشقێکی دۆڕاوە، حەز لە هەر کچێک بکات دوای 2 مانگ شووی کردووە. وای مەبینە سەرکزی دڵوریایە. قاقا پێکەنین منیش سایلی ئەوان خەنیمەوە. عەبەش کە تا ئەو حەلە گەمەی بە شمشاڵەکەی دەکرد بە دەنگێکی کەرخەوە کە هەمیشە لە ناڵی نەیدەچوو. وتی جا کامەمان عاشقی دۆڕاو نین، خودی عیشق وەهمێکە شەرابێکە تا ئەو پەڕی دنیا بە کێشمان دەکات و نایگەینێ. شوانتی هەڵچووەوە من دوعا دەکەم
هەر مانگە و حەز لە کچێک بکات جگە لەوەی خۆم وا بە ڕواگەڕە کچی عازەبی تێدا نامێنێت. کەوتنەوە قاقا و خەنین لەوە دەرچوو بوو وەڵامم هەبێت. من زۆر جار خۆشیم لەو مەزاق بوو پێڕابواردنانی شوان دەهات، بێمەزاق و قۆشمەکانی ئەو غەمگینتر دەبووم. من خۆم لەو جۆرە کەسانم کە ئەو پەڕی لەزەت دەکەم لەوەی هاوڕێ و دۆستەکانم بمکەن بە بابەتی گاڵتە و سوحبەتی خۆیان. هەندێک ئەوە بە نەخۆشی و خۆ بەکەم زانین دەزانن. لای من جۆرێکە لە خۆش مەشرەفی و بێباکی هەتا گەر سنووریش ببەزێنن. من خۆشە بووم و ڕاهاتبووم. هەمیشە شوان لەمەڕ باس و خوازی حەز و دڵداری مەزاقی پێدەکردم. شوانە بەوەندە نەوەستا بەدەم پێشکەشکردنی پێکەکە بە باوکی وتی: ئەم برادەرە بەڕێز و دڵناسکە نایەوێت دڵی هیچ کچێک بشکێنێت. قەنەعەتیشی وایە کە کچانی ئێرە لەوە شەرمنتر و ترسنۆکترن کە وەڵامی خۆشەویستی کوڕان بدەنەوە. عەبا کە تاو حەلەگەمەی بە شمشاڵەکەی دەکرد بێ ئۆقرە و نیگەران بوو کە کەی نۆری ئەو دەبێت داوای نەوایەکی غەمگینی لێ بکەین. چەند جارێک بە ناسکی و چەند جارێک بە قەهر و داخەوە توند لە هەردوو سەرەوە چنگی لە شمشاڵەکەی گیر دەکرد. تاوێک وەک ئەوەی شمشاڵەکە بەشێک بێت لە خۆی و تاوێکی دیکە لە قامیشێکی کون دەچوو کە لێی زیاد بێت تەنها بۆ ئەوەی بەشداری قسە بێت. وتی: وانییە خۆیشی ترسنۆکە لەژێرەوە حەزی لە نیوەی کچانی گەڕک کردووە. شعریشان بۆ دەنووسێ بەس ناوێرە بیدا بە کەسیان، بەوە باشە خوشکەکانی من شویان کردووە. لە ناکاو شوان هەڵیدایە: وس گەمژە ئەوەندە بەدنمەک نییە. بەڵێ لەسەری بکەرەوە چونکە تۆش. پیرەی قەساب قسەکەی پێبڕی و لەوە ترسا ببێت بە چەلەحانێ نەک مەزاق. نەیدەزانی کە ئەو سووکە شەڕەش بەشێکە لەو مەزاقە. چاوەکانی خومار ببوون بەدەم خەم و خەنینەوە. وتی: هەڵیدەن نۆشیکەن لە چاوی عاشق نامرادەکان. وەها بینی پێوەنا کە کەمێکی لە بنی پەرداخەکە هێشتەوە. بەدەم لێولستنەوەوە جاجی خواردنەوە ڕووی لە من کرد و وتی: قەت وا نەزانی سەرسامیت بە کچ و ژنان و حەز دەربڕین دڵیان دەشکێنیت. هەرگیز هیچ ئافرەتێک نییە لە دڵەوە حەز لە قسەی خۆشی پیاو نەکات. هەر خامۆش بووم لە شمشاڵەکەم دەڕوانی کە بۆ چەند ساتێک وەک قامیشێکی مردوو کەوتووە سەرڕانی عەبە. ئەم دیسانەوە دەستی دایە وەک ئەوەی شتێکی خۆشەویست و جوانی بیرکەوت بێتەوە. نەرمونیان بەرزی کردەوە و پاش ماچکردنی شمشاڵەکە خستیەوە سەرڕانی وەک ئەوەی دزیمان لێ بکات. دەستی بۆ پێکەکەی برد. من دەمزانی چی بیرکەوتۆتەوە. مەستانە شمشاڵەکەی ماچ کرد. کەس هیچی نەوت. شوان و عەبە دوو عارەخۆری بێوێنە بوون. دەیانوت هونەر و ئەدەب و عیشق بێ خواردنەوە مانایان تەواو ناکەن، بۆیە بە مەرجی مەزبوون دەیان خواردەوە بێ ڕشانەوە. دەیانوت دوای مەزبوون دنیا و شتەکان و ئادەمیزادەکانیش لە بەردیدە و خەیاڵدا دەگۆڕێن. شتەکان پاش مەزبوون هەمان ئەو شتانەی بەر لە مەزبوون نین. گاڵتەیان بە من دەهات کە بە خواردنەوەی بیرەیەک مەست و خێل و خوار دەبم. پێیان دەوتم ئاواهی دەتەوێت عاشق بیت و شعر بنووسیت؟ شوان عاشقی نواندن بوو. خەونی بەوەوە دەبینی ئەکتەرێکی ناوداری لێ دەربچێت. سەرسام بوو بە دیڤ ئاناند و دەجار چوو بۆ فیلمەکەی گایت. هەموو گۆرانیەکانی ئەزبەر بوو. فیلمی بە خەسار نەدەدا. شێتی ڕۆمی شنایدەر بوو. شاشۆخی سینەمای فەڕەنسی و هەموو دنیا کە دەیخواردەوە وێنەکەی ڕۆمی شنایدەری دەخستە بەردەمی. دەیوت چاوەکانی ئەم ئەکتەرە ئافاتە و دەتوانێت هەموو دنیا تێک بدا و هەم پیاوەکان لەم بێعەقڵی ڕزگار بکات. ئاخ لە جوانی هەم کۆیلە و بەندەوار دەکات و هەم ئازاتت دەکات. ئاه هەمیشە لەبەر خۆیەوە دەیوت لەسەر تەختەی ئەم شانۆ پەڕپوتە نابم بە هیچ، هەر دەبێت سەفەر بکەم. عەبە شمشاڵژەنێکی شەیدا و سحرباز بوو کە دەیخواردەوە نەک دڵی ئێمە و بەس، دڵی مەل و درەخت و دار و بەردی دەلاواندەوە. دەمان خواردەوە تا قەهری دڵی خۆمان بەبا بدەین. حەسرەت و هەناسە ساردی سێلاو لە شارێکی غەمگین و پڕ لە تەپ و تۆس، سێلاوی سەرمەست غەمزەدە و پڕخەون و خەیاڵ لە شارێکدا کە باخچەیەکی گەورەی تێدا نەبوو تا لێژێر درەختەکانیدا سەربەستانە پیاسەیەک لەگەڵ دڵخوازەکەتدا بکەیت. شارێک پڕ لە کوڕ و کاڵی تۆڵاز و پیاو، چای خانەکانی و مزگەوتەکانی سیخناخ لە هەرا و قەڵەباڵخی،
هەمیشە ئامادە بۆ شەڕ و سووکە گێچەڵ. دوو سینەمای کۆن و بۆگەن کە بە فلیمە سێکسەکانی هەوەسی ئاگر دەداین، بە فلیمە هەندیەکانی خەون و خەیاڵی عشقی لەلا خۆش دەکردین. شارێک کە هەمیشە گۆرانی بێژەکانی لە بری چڕینی مەقام و سرانی خۆشبەختی خوێن لە قوڕیاندا دەچۆڕا. هەر هەموو نۆتەکانی هەنسک و فرمێسک و هەناسە ساردی مەیخانەکانی پڕبوون لەو پیاوانەی بە مەرجی خۆکوشتن دەیان خواردەوە و لە چایخانەکانیش قوماریان لەسەر ژیان و تەمەنی خۆیان دەکرد. ئێمەش هەرسێکمان کە دەمان خواردەوە خەونمان بە وڵاتانەوە دەبینی کە پڕن لە باخ و ڕووبار، خەون بەو کچانەی کە لەو دی و دەریا و شاخەکانەوە دەژیان، دوورتر لەو سنوورانەی کە ئێمەی گەمارۆدا بوو کە تەنها تارمایی و وێنە جوانەکانیان لە خەیاڵی ئێمەدا سەدبارە دەبووەوە. ئەو شۆخانی هەر بە خەیاڵ و بەدزیەوە دەمان بردنە ژێر لێفەشڕەکانمانەوە. زۆر دەترساین هەر لەو شارەدا کە نیوەی گۆڕستان بوو بە هەناسە ساردی و بێخەون و مایە پووچ بمرین. کە دەمان خواردەوە سادەترین باس و خواز سەرگەرمی دەکردین، دەبووین بە شارێک لە خەم و پرسیار و گومان، وەڵامیش هیچ. دەمان خواردەوە شەومان پڕ لە حەز و خۆزگە و خەیاڵ، ڕۆژمان پڕ لە ڕەنج و پوچی و سەرگەردانی. عەبە و شوان دڵخوازی خۆیان هەبوو. عەبە شێت و شەیدای نیگارکێشێکی کۆیی ببوو، بەگزادە و ناوی سەراب بوو. لە هەمان پەیمانگا کە عەبە تیایدا دەیخوێن، سەراب شاشۆغی بە فیزی ناو کچان بوو. عەبە دەیزانی کە ئەم حەکایەتەی لەو داستانانە دەچێت کە بە دابڕان کۆتایی دێت. دەیوت چ بەدبەختم کە حەزم لە سەراب کردووە، وەک سۆفیەک زیکری ناوی خودا بکات. لەبەر خۆیەوە دەیوت سەراب سەراب سەراب. ئەو سەرسامە بە نەوای شمشاڵەکەم، نەوایەکی پڕسۆز و غەمگین کە بۆ حەزی ئەو دەیژەنم. شوانیش گیرۆدەی کچە دراوسێ ببوو کە من لە داخی مەزاق و پێڕابواردنەکانی دەموت جا ئەوە حەزە، پیاوی بێغیرەت هیچی بۆ نەڕەخسێ حەز لە کچە دراوسێ دەکات. ها 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 ها. هەڵبەتە باوکی بەو حەزەی دەزانی، سوێندی خواردبوو کە زانکۆ تەواو بکات. ڕۆژی دواتر زەماوەندە. چەندە حەزم دەکرد باوکێکی وام هەبوایە کە بوێرم لە بەردەمیدا بخۆمەوە و ڕاز و نیازی حەزێکمی لێ نەشارمەوە. کە باوک و کۆڕپێکیان لە یەک دەدا من شاگەشکە دەبووم کە ئەوەندە تەبان. پێم سەیر بوو باوک و فەرزەندەی وا لەسەر ئەم زەویەدا و لەم گەڕەکە و شارەی ئێمەدا هەن. وەلێ بە تەواوی بۆ خودی خۆم غەمگین و نیگەران دەبووم کە ئەوەندە بێیار و هاودەم و باوکێکی خاسم. لە پەرداخەکەی خۆم ڕامام و کەفی سپی بیرەکەم تەواوێک نیشتبووەوە. هەمیشە لەو بڵقە زۆر وردانە وردەبوومەوە کە لە بنی پەرداخەکەەوە هەڵدەکشان و پاشان لەسەر ڕووبەری مەیوی بیرە ئەڵتوونیەکە یەکە یەکە دەتەقین و ون دەبوون. سادەترین شت تا گەورەترین شت وایە، سەرەتا و کۆتایی هەیە. لەم جۆرە شەوانەدا لە هەر شوێنێک کۆبووینایەتەوە باسمان لە فلیمێک دەکرد کە بە یەکەوە دیبوومان، یان ئەو کتێبەمانشی دەکردەوە کە هەرسێکمان بە خوێندنەوەی سەرسام بووین، وەک هەلاج کە پەمۆشی دەکاتەوە. هەر یەکە و دەیویست ئەو نهێنیانە بدرکێنێت کە ئەوی دیکەمان دەرکی پێناکات. هەمیشە پێیان دەوتم ئەو هەموو شتە دەزانیت مرد و مراو، کەچی دەرەقەت نایەی کچۆڵەیەک فریو بدەیت. بە مەزاقەوە دەموت بۆ ئەم شارە کچی تێدایە حورمەتی عەقڵ بگرێت. مەستانە پێکی خۆم هەڵدا. ئاسمانی ئەو شەوە ئەستێرە باران بوو. جریوە جریوی هاریان حەیرانی دەکردم. بۆ ساتە وەختێک هەستم کردوام دەنێو باوەشی ئەستێرەکان و دەخۆمەوە. تا دەهات هەردوو نەرمایی گوێم گەرمدا دەهاتن. لە سەربانە بەڵندەکەوە دەمدی کە شاری زۆر غەمگین و پڕ لە تەپ و تۆز و مردومی تووڕە و تۆسن بە هەزارەها چاوی چراخانەوە لە منی دەڕوانی. لەو دوورەوە ڕۆشنایی ئاسمان و ڕۆشناییەکانی سەرزەوی تاوێک تێکەڵ و تاوێک لە یەکدی جیا دەبوونەوە. ڕۆشنایی خودا و ڕۆشنایی مرۆڤ لە سەرسەری ئەو شارە ماندووەدا لە ململانیەکی گەورەدا بوون. هەر یەکە و گەڕێکی بوو هاوار بەسەر ئەوی دیکەیاندا بکات و بڵێت ئەوە منم کە ناو دڵ و چاو و بەرپێی مردومەکان ڕووناک دەکەمەوە. شەڕێکە ئەزەلی، ناشرینترین شار لەسەر زەوی
لە شەودا جوانی خۆی هەیە، وەک چۆن ناشرینترین کەس لە ناو تاریکیدا تارماییەکی زۆر جوان بە دوای جوڵەی خۆیەوە بەکێش دەکات. چ دیمەنێکی سەنگین و دڵگیری هەبوو. شار لەو شەوەدا کە سەراسیمەی دەکردم لەگەڵ دوورترین تروسکە کە پتر لە ئومێدێکی تازە داگیرسا و تازە هاتوو دەچوو. من موچۆرکەم پێدا دەهات و مەخلوقێک لە ناومدا حەزی لە گریان و خەنین و سەما بوو. هەمیشە شەوم لەلا جوانترە، چونکە دەتوانم خۆم و ڕاز و حەزە شەرمن و حرامەکانمی تێدا بشارمەوە. لە شەودا دنیای دەوروبەر سیحرێکی دیکەی هەیە من و خامۆش. هەموو شتێک لە خەون دەچێت، هەتا ئەو دانیشتنە زۆر سادەیی ئەو شەوە دێرینە لە سەریان هەم ئەوسا و هەم ئێستا بۆتە خەون لەلام. هەرچێکی کە دەیگێڕمەوە پڕە لە درۆ و ڕاستی، لە حەقیقەت و خەیاڵ و ختوڕەی دڵی خۆم. هەمیشە تارمایی شتەکان لە خودی شتەکان خۆی جوانترە. درەختەکان لە ژێر تریفەی مانگ و تروسکەی ئێستێرەکان ڕۆحێکی دیکەیان هەیە. پێدەشتێکی پڕ لە جڕ و جانەوەر لە شەودا سام و هەیبەت و جوانیەکی هەیە کە مەحاڵە جوانترین باخچە لە ڕۆژدا هەیبێت. باخچەیەک پڕ لە ئاو و گوڵ و درەخت و مەل، تارمایی کەسەکان، باڵندەکان و ئاژەڵەکان جوانترن. چریکەی مەلێک بەو ئاسمانەوە کە دەڕژێتە گوێنەغمەیەکی دیکەی هەیە کە ئاڵاوەتە تریفە و سحری نادیاری شەو. سێبەری خێرای پشیلەیەک کە بە بەردەمتدا تیژ تێدەپەڕێت هەرگیز هەمان سێبەر و خشپە و جوڵی ئەو پشیلەیە نییە کە لە نیوەڕۆیەکدا بەنیازی خنگاندنی جوجەڵەیەک دێتە حەوشە. هاوار و زەنا و قاو و قیژ و جنێوی خەڵکی شەقام و بازاڕ و کۆڵانەکان جێدەهێڵێت. نرکە و ناڵەی ماشێنەکان، ڕوخسارەکان جوانتر دەنوێنن. لە شەودا هیچ کەس ناشرین نییە. لە شەودا مرۆڤەکان کەم و زۆر حەز دەکەن ڕاز و نیاز و ختوڕەی دڵ و هەوا و هەوەس و نهێنیەکان بۆ یەکدی بدرکێنن. کلیل و قفڵی سەر زەمانەکان دەکرێنەوە، زنجیر و تەوقی دەوری دڵەکان هەڵقە بە هەڵقە دەپسێن. هەوەس و ئارەزوو لە شەودا ڕەنگێکی دیکەی هەیە، ڕەنگێکی سوور و ئاچوغ و هارتر، هەناسەی شەو پاکتر، کەللە کاس و دڵکەیل و خەیاڵ خۆش و مەیل گەرمتر. ئەوە ڕۆحی سەنگینی شەوە کە خەونەکان لەوانەی ڕۆژ جوان و ڕەنگینتر دەکات. من بۆ خۆم کەسێکی شەوڕۆم، حەزم لە گەڕانە، خۆم دەدەمە دەست پێچاوپێکی کۆڵانە تەنگەبەرەکان، دەبمە دۆستی سەگە بەڕەڵاکان و لە خۆم بە جوانتریان دەزانم. دەرۆزەکەرەکانی ناو مزگەوت و کەلاوەکان دەمامکی زەبوونی سەر ڕوخساریان لا دەبەن و مەشرەف خۆشتر دەبن. واز لە گەوجی و خۆگۆچکردن دێنن و نوکتە لەسەر خواپێداوەکان دەکەن. شێت و شەیدای چرپە و هەناسە و ئاخی پەنهان و شەرمنی ئەو دی و دیوار و شورە و پەردە و دەرگا و پەنجەرەکانم. گوێ لە ترپەی هەنگاوەکانی خۆم دەگرم و وا هەز دەکەم پادشای هەر هەموو کۆڵان و شەقامەکانم. ئەو ساتانەی کە مەستم و شەو کپ و خامۆشە، قوڵپی گریانێک لە ناخمدا دێتە کۆڵ، سەر دەکات. گریانێکی شیرین بۆ تاوێک گریان خەم و ژەنگی سەر دڵم دەشواتەوە و زەردەیەک دەبارێتە سەر لێوانم. زەردەیەک تێکەڵ بە ئەسرین. شەوانە خەم و خۆشی لە دڵی مندا و لە هەر تک چاوانم، لە گلێنەمدا، لە هەناسە و لە خوێنمدا جێگۆڕکێ دەکەن. مەستبوون دەمخاتەوە سەر ساغە، دێمەوە ناو خۆم بێباک بەرامبەر دوژمن و سڵاو لە دۆستانم. ئەو کچانەشم خۆش دەوێن کە بە هیچم نازانن. هەموو دنیا لەبەر چاوانم دەکەوێتە ژێر تارایەکی ئاڵ، ساد لە دوای ساد. لەگەڵ هەر قومێکی قوڵ و پێکێکی خەست دەگەڕێمەوە کۆڵانە خۆڵاویەکانی منداڵی، شەوانی حەکایەت و کۆشی گەرمی نەنکەم. ئامادە دەبم دەست لە ملی ئەو کەسانە بکەم کە شەڕیان پێفرۆشتوم، جنێویان پێداوم و تفیان لێ کردوم. چش لە دڵ ڕقی باوکم، لە دڵەوە دەیبەخشم، وای لە دڵشکانی ئاسان و زووزووی دایکە. شەوانە کە زێماش و برنجێکی ماز دەکەم و ئاشتی دەکەمەوە. لە مامۆستا تووڕە و تۆستنەکان خۆش دەبم، لەو وەستا بێزارانەی کە بە منداڵی بە شەپازلە پەناگوێیان ئاگرداوم. غەمگین و دڵناسک وام هەز دەکرد گڵۆپە زەردەکانی نزیک و دووری شار، چاوی غەمبار و کز و زەردی هەزارەها بێوە ژن و بێوە مێرد و کچ و ژن و تۆڵاز و منداڵی تەنیا و بێداڵدە و پەنان دەتروکێن بە خێمێکی زەردەوە، تاوەکو من بیان بینم، من بدوێنن. مەستبوون وام لێ دەکات هەز بکەم کە ئەو پەرداخانی بەردەممان، ئەستێرە دوورەکان، قەتارەی مەلی کۆچ کرد و ڕەوە و کوێستان، مانگ
درەختە بڵندەکانی ناو حەوشەکان دەمدوێنن. گەر هۆش و ئاوەز و هەستت هەبێت بەردیش ڕۆحێکی شاراوی تێدایە. هەموو ئەو خەیاڵ و ختوڕانە تەمەنی چرکەیەک نەبوو کە بە پەڕەی دڵی مندا ڕادەبورد. لە ئاسمانم دەڕوانی و تریفە و ڕۆشنایی نێوان ئاسمان و سەربان لە مندا دادەکەوت و دەنیشت. ئەستێرەکان لە ناو حەوزی ڕۆحی مندا مەلایان دەکرد. لەلایەک شنەشنی درەختەکان لە گوێمدا و ڕۆشنایەکی سەوز باو لە چاوانمدا. هەردوو لە شوێنێکی پەنهان لە ناو کەللەسەری مندا تێکەڵ دەبوون. بۆ منی نیمەمەست هێشتا مابووی تریفە بکەم بە پەیژە و ڕووە و شانشینی ئەستێرەکان هەڵکشێم. لەوە نەدەچوو من بەرگەی حەز و خۆشەویستی هیچ کچێک بگرم، ژیر بێت یان کاڵفام، بەگزادە یان کچی گەدا، پاکیزە یان بەرباد. خودایە، مرۆڤ چۆن بەرگەی عیشق دەگرێت؟ ئەو دڵە لە بەردەم جوانی جریوەی ئەستێرەیەک و تریفەی مانگدا ئاواهی ئاسان جەزبە بیگرێ و بتوێتەوە. ئاخۆ لە بەردەم نیگای دولبەرێک چی لێ دێت؟ نا، خدا هاوار، من لەوە لاواستر و کەم خوێن و شەیداترم کە بەرگەی هەناسەی گەرمی شۆخێک بگرم. شوان زانی کە دیسانە و خەیاڵم فڕی ڕۆ و کەشکەڵانی فەلەک. دەیزانی بڕۆم ئەوەندە دوور دەڕۆم کە خوددا و فریشتەکان نامگێڕنەوە. عاشقانە پێکەکەی بەرز کردەوە و دای لە سوراحیەکە کە کلۆسە هۆڵە وردەکان تێیدا سەر ئاو کەوتبوون. لە دەرەوەش ئارەقەی کردبوو. پاشان وەگەوەی هەمومان بگێڕێتەوە سەر سەربانەکە وتی: باوکە، عەبە تۆش هەتی و وەرە خوارە لە ئاسمان، وەرەوە سەربانەکەی خۆمان، چیت داوە لە فڕین و بنپەڕی ئاسمان. بۆ من ساتە وەختێکی دۆستانە بوو، شەوێکی خامۆش. پیرێکی کەیل و پڕ لە حیکمەت کە تا ئەو حەلە نەمزانی بۆچی لە شەودا تۆ بۆ بەڵێنی لەگەڵ خودای خۆیدا شکاند و ویستی مەز بێت. 3 گەنج کەیل و کەل لە کاس، زرنگەی پەرداخەکان لە گوێمدا لە زرنگەی سەداها زەنگۆڵی زیوین دەچوو. تونۆکی ئارەقەی چواردەوری سوراحیەکە کە دەخۆڵخا و پاش ماوەیەکی درێژ دەتکا. زەنگۆڵ ئارەقەی سەرمل و گەردنی شۆخێکی ئەسمەری بیردەهێنامەوە کە نازانم لەکوێ و لە کام ڕۆژگاردادی بووم. نیازم بوو هەستم و یەکە ماچیان بکەم. دڵنیا نەبووم، ترسام شوان تەریقم بکاتەوە. عەبە و پیرە قەسابەکەش تێنەگەن بۆ وا دەکەم و چ بەڵامە. شوان شێتانە دەیخواردەوە. هەرگیز لە قۆشمە و لاقرتێ ماندوو نەدەبوو، وەلێ تا بڵێ دڵپاک بوو. هەمیشە لەوە دەترسا لێی بتۆرێم کە پێکەکەی دانا بە قۆشمەوە وتی: چی دەکرد لە ئاسمان؟ باوکی شوان و عەبەش لێم وردەبوونەوە و چاویان نەدەتروکاند، وەک بڵێ هەر بەڕاستی تازە لە ئاسمانەوە دابەزی بم. منیش بە نازی شاعیرێکەوە وتم: ئەستێرەکانم بەسەر دەکردەوە. چییە؟ کامەیان نەخۆش بوو؟ بە حەسرەتێکەوە وتم: نەک نەخۆش، هەیانە مردووە و کەس پێی نازانێت. ئەوەیان چۆن؟ چاک سەیرە. بیرم لەوە دەکردەوە کە تەمەنی مرۆڤ چەند کورتە لە چاو تەمەنی ئەستێرەکان. تەمەنی من و تۆ هەناسەیەکیش نییە لە چاو تەمەنی کزۆڵەترین ئەستێرە. ڕامام و تاوێک خامۆش بووم، پاشان تێ هەڵچوومەوە. گەلێ ئەستێرە هەن لە سەرەتای دروستبوونی هەموو هەسارەکان و تەقینەوەی یەکەم و پەیدابوونی گەردوون دروست بوون، کەچی هێشتا ڕۆشناییان نەگەیشتۆتە سەرزەوی. گەلێ ئەستێرەی دیکەش هەن کە ملیۆنەها ساڵە مردوون و کوژاونەتەوە، کەچی ئێستاکە ڕۆشنایی و تروسکەیان دەکاتە سەرزەوی و ئێمە دەیان بینین. باوکی شوان زۆر دڵپاکانە و بە سادەی خۆی وتی: کە ئەوە دەزانی کوڕی خۆم فریاکەوە کە تەمەن هەناسەیەکی حیز بێت و لە ناکاو بوەستێت چیت داوە لەو هەموو خەم و حەسرەتە، ئەوەندەش سەر بەرز مەکەرەوە بۆ ئاسمان. شوان ئەم ڕستە درێژەی باوکی قۆستەوە و وتی: باوکە، پێم وتووە عاقڵ بە و وەرەوە سەرزەوی. تا ئێستاکە چەندین جار لەسەر ئەم سەر هەڵبڕینەی بۆ ئاسمان کەوتۆتە ناو قۆرت و کەند و لەند و زێرابەوە. دایانە قاقا و منیش خەنیمەوە. عەبە جگەرەیەکی ڕۆسمانی لە پاکەتەکەی دەرهێنا و بە نەزاکەتەوە بۆمی ئاگردا. زانی کە بیرە دەخۆمەوە بە هەوای پیاوێکەوە حەزم لە جگەرە کێشانە، وەکی دیکە بێزارم لەو هەموو شوێنانی دووکەڵ بەبا دەکەن. عەبەش دۆستانە لە چاوم ڕاما و وتی: هەڵی دەدیسانەوە، هەتا وەک ئەستێرە نەکوژاویتەتەوە لە چاوی ئەوانەی کە نرخی ئەو عەقڵت دەزانن. بە خەنینێکی غەمینەوە وتم: مەگەر تۆ و شوان بیزانن. شوان حەزی بە بەزم و شەڕەجنێو بوو. بۆچی ئێمە کەمین نامەرد؟ باوکی نیگایەکی هەڕەشە ئامێزی بۆ کوڕەکەی نارد و تێگەیاند کە پەت نەپچڕێنێ. من پێم وت: مامی خۆم وازی لێ بێنە کە مەز بوو من دەبمە مەزەی،
گەر بەسەر مندا نەڕشێتەوە خوانەکە پیس دەکات. زۆر باوکانە وتی حەدی نییە. عەبە کە هەمیشە حەزی نەدەکرد من لاڵ بم و نەتوانم تۆڵەی خۆم لە شوان بکەمەوە، فیکەیەکی لێدا و کەوتە چەپڵە لێدان. تاوێک و بیری کەوتەوە کە باوکی شوان دانیشتووە، هێور بووەوە و بە هەمان دڵگەرمیەوە وتی لە خۆشی ئەم دەمکوتکردنەوەی شوان ئاوازێکت بۆ دەژەنم خەمڕەوێن بۆ دڵەتەنیاکەی تۆ، نەوایەکی وایە کە دڵە بەردینەکان دەکات بە ئاو. شوانیش لە داخی عەبە و وەڵامەکەی من هەلێکی دۆزیەوە و دەستی بۆ گونی درێژ کرد. بە دزی باوکیەوە ئێمە پێکەنین. بۆی باوکی نەزانێت ئەم خەنینە چی بوو، بە شپرزەیەوە وتی عەبە گن، شمشاڵ ژەنی ئاخر زەمان، منیش بخەرە بەرنامەکەتەوە، شیعری تازەم پێیە، خۆم نووسیومە. عەبە پرسی بۆ بەهار؟ عەبە مەستی کچێک بوو، بەلاقرتەیەوتی نا، بۆ پاییز. خەیاڵێک دوور بردمی و لە ناو شەبەنگی تریفەدا مەلەم دەکرد و وەها چاوم لە مانگ بڕی بوو کە هەستم دەکرد و لەت دەبێت و هەر لەتەی دەکەوێتە ناو چاوێکم. تاوێک وام دەزانی گەر بە سۆزی شەوێکی عاشقانەوە بانگی بکەم، واز لە ئاسمان دێنێ و دێتە سەر لەپی دەستم. عەبە و شوان تاو پێکیان لێک دەدا، لە هەوای خۆیان دابوون و منیان لەو گەمەی زرنگەی پیاڵەیە دەرکرد بوو. گوایە من بێ حەز و دڵ و عەشقم. تا دەهات کە لە کاس و گەرمتر دەبوون، چاوەکانیان ڕوونتر و سوورتر، پێڵوەکان داکەوتوتر، جاروبار سەریان لە بن گوێی یەکدی دەنا. شوان پرسی تۆ دەزانی خەڵکی بۆ حەز دەکەن پێکەکانیان لە یەکدی بدەن و زرنگەی بێت؟ نەخێر. باوکە پێی بڵێ چونکە تۆ فێرت کردوم خواردنەوە بێ زرنگانەوەی پیاڵە مانای تەواو ناکات. باوکی سەری نەخێری لەقاند. ناچار شوان وتی ڕەنگی هەر مەشروبێک لەوی دیکە جیاوازە و دیارە، بۆنیشی هەیە، تەنها دەنگ دەمێنێ کە لە ڕێی بەیەکدادانی پێکەکان ڕەنگ و بۆن و دەنگ تەواو دەبێ. حاڵی بووی؟ لە قسەکەی وردەبوومەوە و هەموو شتێکی تازە چەندە سادە بوایە. چکۆلەترین حەقیقەت، پەندێک، نوکتەیەک کە بۆ یەکەم جار گوێم لێ دەبێت بێ ئەندازە سەرسامم دەکات. ئەو ساو ئێستاش کە زانی خامۆشم وتی یاداشتی کە لە دەفتەرەکەی بەرباخەڵت بۆ ئەم شەو ئازا نابیت و عارق ناخۆیتەوە. سەرکزانە و بەترسەوە وتم سرم دەخاتە ژان و هەر جارێکیش کە بیرە دەخۆمەوە یەکەم ساتە وەختی شکانی ترس و شەرم و حرام و ئازادی خۆم دەخاتەوە یاد. بەیەکە وتیان پێکێک لەبەر خاتری ئێمە. سەری نەخێرم لە قاند و بێدەنگ بووم. شوان هارتر بوو، لە ترسی باوکی بەدزیەوە و لە ژێر لێوەوە جنێوی پێدەدام. لە داخاناوتی ئازادی و حرام و تەڕەماشی چی؟ من و عەبە نەبووینایە ئێستاش لە مزگەوت قۆنت لە حەوای دەکرد. پەححا کە هەتیوێکی کەل لە بەرانە. باوکە ئەم هەتیوە شێتی کردوین، بیرێک و جگەرێک وای لێ دەکات هەز بکات فەتحی قەڵای خەیبەری کردووە، نازانم چۆن دەنووسێت. لە ناکاو پیرەی قەساب بێدەنگی کردن و پێکەکەی بەرز کردەوە و نیگایەکی باوکانە و بەدەم شارنەوەی ڕازێکەوە وتی هەڵیدە کەواتە تۆش وەک من تۆ بەکەت شکاندووە، من بە پیری و تۆ بە گەنجێتی، هەڵیدە تەنها خۆم تێت دەکەم. لە چاوی پیر و گەنجە ئازاکان، لە چاوی عاشقە شێت و بێدەنگەکان. ئافەرین ئافەرین. عیشق قسەی زۆر و چەنەبازی ناوێ، گەوهەرێکی شاراوەیە لە دڵدا، وەک ئەو گەوهەرەی وا لە قوڵایی و لە بنی بەحرەکان بزرە. هەر چوارمان بەیەکەوە نۆش نۆش شەو پتر ڕادەکشاو، جیهانی دەوروبەرمان جوانتر خۆی دەنوان. خوێندا دەکشایە قاچ و قولم، خێراتر تەوژمی کوحۆل دەگەیشتە کەلەم و کاس و مەیزەدەی دەکردم. قۆڵ لەو پیرە پیاوە ڕادەمام و سەرسام بووم بە جورئەت و حیکمەتەکانی. نازانم بۆچی لەو ساتە وەختەدا زۆربایی وەنانیم بیرکەوتەوە. پیاوێک شێتی سەما و مەستی و ئافرەت هەڵگەڕاوە لە دین و دنیا. پیاوێک ئەو ساتە وەختە دەژی کە بڕوای پێیەتی، بەر لەوە و دوای ئەوە ژیان مانایەکی نییە. هەرگیز بڕیار نادات، بەڵکو ئەسب سوارێکە و نە بڕوای بە جڵەو هەیە و نە بە زین. خودی ئەسپە شێتەکە ژیان خۆیەتی، گرنگ نییە بۆی کوێی دەبات و سەرسەم دەدات یان نا، دەگلێ و ملی دەشکێ یان دەگاتە مەنزڵگا و هەواری یاران. پیاوێک بێباک لە مەرگ و پیری و ژیان، خۆی دەداتە دەستدڵی خۆی، دڵ و بەس. بژی دڵێکی ئازا، بژی ئەوە گەورەترین و جوانترین دروشمی ئەو پیاوە بوو. بێ ئەوەی بێڵێ دروشمێک کە کردەوەی ئازایەنە بوارد نادات بیڵێ. قۆڵتر لێی ورد بوومەوە، چوار مشقی دانیشت بوو. ئەم
لەو جۆرە پیاوانە بوو کە پێی شەرم بوو پاڵ بداتەوە، دەیوت کە پاڵت دایەوە هیچ بنووی باشترە. بەو سەر ڕووتاوەیەوە بەو جلە سپیانی بەریەوە لە کاهینێکی بوودایی دەچوو. حەزم دەکرد تا زووعە بەو شوان بێدەنگ بکەم و دێمیان بدورم تاوەکو ئەو پیرە پیاوە قسان بکات. دەمزانی ئەم جۆرە زاتانە خۆیان پڕ بە مانە و ڕەنگەکانی ژیان خۆ دەنوێنن، سادە و ساکار و دڵپاک، بێ درۆ و ڕیا و نقەنق، بێ دەمامک، دوور لە ئاڵۆزی قسە و ڕاز و نیازی لێ هەڵدەقوڵێ وەک تەقینەوەی کانی، قاڵبووی دەزمەینەتی و ڕەنجبەری ڕۆژگار، جەنگ و کوشتار، بێ ڕووپۆش و دێ و جاما دەدوێن. ئەوانەی کە حەکایەت خوان و شاعر و لۆتی و قومارچی و ڕاوچی و عارقخۆر و کۆنە سیاسی و دەروێش و خوداناس و شەیتان ناس و ژن و پیاوی دنیا دیدەن کە سەیری دەمولێوە شەهوانەکەی و پیرە قەسابەم دەکرد. ڕەنگی ماچە حرامەکانم بەلێویەوە دەبینی، بە چاوە پڕ خومار و سوور و هەڵگەڕا و دەرپۆقیوەکانی دەمزانی چ مێژوویەکی هار و پڕ هەوەس ژیاوە. ئەوەندە بە هەوەس و شەهوەتەوە لە کچوژنەکان ڕامابوو، ساڵەهای ساڵ کە مەحاڵ بوو بەو تەمەنە زۆرەوە بتوانێت ئەو هەوا و هەوەسومەی لە حرامە لە چاوەکانیدا بشارێتەوە. بە جۆرێک کە سەیری ئێمەشی دەکرد بێ ئاگا لە خۆی، هەمان هەواز لە چاوەکانیدا مەلەی دەکرد. لە هەردوو دەستە گەورۆنەکانی وردەبوومەوە کە بەقەد دوو گەڵای هەنجیر پان و گەورۆنە بوون، دوو دەستی هار و بزێ و پەنجەکانی. لە خۆمم دەپرسی ئەخۆ ئەم دەستانە چەند دەرزی لەو سنجاقی سەرسینەی ترازاندووە، لە کام بێستانی شەمامەی بۆندار شەمامی دزیوە، چەند پەچە و چارشێوی لاداوە، چەند جاران بە ترس و لەزەتەوە لە تاریکی ژوور و کەلاوەکاندا لەرزیوە و لە حرام گەڕاوە، تڕک و گوڵی چنیوە. دوو دەست کە ئەمڕۆکە هێشتا زیندون، سەدەها ساڵی دیکە دەبن بە چەند ئێسخانێک، هیچ نامێنێت، هیچ نەبۆنی شەمامە و نە لەزەتی حرام و نەتە زووی گەرمی سەرپەنجەکان و پێستی پاک و نەرمین. ئەو دوو چاوەی عاشقانە لە جوانی دنیا ڕاماوە، لە هەمووشی جوانتر ژن بووە، کەچی ئەوەندە ناباو دەبن بە دوو چاڵی مار و مێرولە. نەمدەوێرا چیتر لەسەر ئەو خەیاڵە تاریک و جەهەنەمیە بەردەوام بم. خۆم لەو ختورە خراپانە ڕاپسکاند و لە ناکاو لێم پرسی مامی خۆم چۆن بوو ئەم شەو بێترس و بیرکردنەوە تەوبەکەت شکاند و هاتیتە ناو کۆڕی خواردنەوە؟ بە هەنا ساڵ کێشانێکی ساردەوە نیگای کردم و وتی چەند ساڵێکی کەمە وازم لە خواردنەوە هێنابوو. ئەم شەو سۆزێکی کۆن لە دڵمدا دەکوڵا. من لەسەر قاڵدڕمەکە دانیشتە بووم کە گوێم لێ بوو باسی حەز و دڵداریتان دەکرد. پاشان ترسی بۆ چییە؟ من دڵنیام کە دەسووتێم، کەم و زۆر نازانم. ئەوەی من کردومە ناوترێ، هی ئەوەیە لە ناوەڕاستی جەهەنەم و لە تەکشەیتاندا بمبەستنەوە. ئێستاش جاروبار نوێژەکانم لە کیش دەچن و قەڵایان دەکەمەوە. من خۆم باش دەناسم، قەدە و پیاوە نیم بتوانم بە یەکجاری دەست لە دنیا بشۆم. زۆر زەعیفم و ملکەچی لەزەتم، زۆر گوێم بە حورمەت و مرمەت نەداوە، لە بەردەم جوانیدا ئەژنۆم دەشکێ. پیاوی وەک منیش کەم نین، پیاو تا گەنجە کە لە بەران و ملهوڕە، تا ڕەپە دنیا دەخاتە سەر دەعباکەی، کە دەماری سست بوو ئەو دنیایە دەڕمێ و دەبێ بە تڕەکەڵک ئیدی ڕوو لە قیامەت دەکات. خۆم پتر گێل کرد و سەیرێکی عەبوو شوانم کرد کە یانێ ها بێدەنگ بن. لێم پرسی بۆچی هەمیشە سستی دەماروا دەکات پیاو دەست لە دنیا بشوات و ڕوو لە قیامەت بکات؟ کەمێک جوڵاو جێی قونی خۆی خۆش کرد و حەکیمانە دەدوا. ئێوە خوێندەوارترن لە من، بەڵام ئەوەندەی من بزانم و گوێم لە مەلاکان گرتبێ، سیحر و ناز و جوانی حەوا لە تەماعی بەهەشت گەورەتر بوو. گەروانیە بۆ ئادەم بەگوێی کرد و بەیەکەوە لەو دەرەختەیان خوارد کە خوددا حرامی کردبوو. لە وەڵامە سادە و هەم قوڵەکەی ئەو ورد بوومەوە. بیرم لە هێز و ئازایەتی حەوا دەکردەوە، لەو ڕۆحە نەبەردەی کە سەرکێشی و تامی ئازادی وای لێ کردووە تامی مێوەی حرام بکات و چش لە بەهەشت بکات. بیرم لە هەوا و هەوەس و حەزی پیاو دەکردەوە کە بە هەموو توانا و هێزی خۆیەوە بەرگەی دا و ناز و عیشوەی حەوایەک ناگرێ. نازانم بۆچی وێنەی ئادەم و ئەو پیرە قەسابە لەلام تێکەڵ بوو. هەمیشە گەڕان بە دوای باوەشی ژندا، هەمیشە باوەشێک کە بۆنی بەهەشتی دۆڕاوی گرتووە، چاوەکانی کانیاوەکانی بەهەشت و قەد و قامەتی درەختەکانی بەهەشت و سەر و پرچی لق و پۆپ و گەڵاکانی
دەم و لێوی خونچە گوڵە دەگمەنەکان و پڕ بە سینەی میوەی حرام، دەنگی خوڕەی جۆگەلەکانی شیر و شەراب و بۆنیشی بۆنی باخچەکانی جەننەت عەدەن. قریوەی چریکەی مەلە نەمرەکان، خوددا هاوار لە دەستە پاک و جوانەکانی کە بەقەد سۆز و میهری هەر هەموو فریشتەکانی ئاسمان میهر و جوانی و محیبەت لەسەری پەنجەکانیەوە دەڕژێ، هەمیشە گەڕان، هەمیشە. بەدەم قسەکانیەوە بەخەم و قەهر و دۆڕانێکی گەورەوە، وەگەوەی کە پیری و تەمەنی درێژ دۆڕانی هەموو خەون و خۆشی و زیندەگی بێت. دەستی ڕاستی کە پێکەکەی پێ بڵند کرد بەو نیازەی کە لە پێکەکەی من نزیکی بخاتەوە و بە زرنگەی پەرداخەکان بانگی مەرگ و ناڵەی پیری لە خۆی دوور بخاتەوە، دەلەرزی. دەستێک کە هێشتا و تاو حەلە بۆنی خوێنی حەیوانە سەربڕاوەکانی لێدەهات، بۆنی لەشی ئەو ژنانەی کە ئەمڕۆکە ئەوانی ژیان مردوون یان پیر بوون، ئەو دوو دەستە نەترسەی کە دەیەها ئافرەتی شەرمن و بە حەیا مردووی لە خەو و مەرگ و ئاگادار هێناوەتەوە، بە تەماسی سیحربازانە زیندویانی کردوتەوە. دوو دەستی خوێناوی، بەڵام تا ئەوپەڕی شەیدایی و نازکی ناسک پەرست، بە جۆرێک دەستی ڕاستەی دەلەرزی، لەرزینێک کە عارەقەکە بە دەستی دابڕژێ. زۆر زوفریای کەوتم و خێرا و بە شەرمەوە پێکەکەم لە پێکەکەی هەڵدا تا لەوە پتر لی نەڕژێت. دنیایەک شەرمم لە پیرەمێردێک کرد کە ئەگەر چی دەستەکانی دەلەرزن کەچی بێباکە و لە ئاگری دۆزەخ ناترسێت، کە پێکەکەی دانا بەدەم لستنەوەی دەم و لێوی چرپاندی. ئەم دەست لەرزینەم هی خواردنەوەی زۆرە، ڕۆڵەکەم نەکەی توخنی عارق بکەویت، هەرچەندە لای من شیری شێرە. بەگوێ ئەم حەرامزادەیە مەکە، با ددانەکانیشت بە ساغی بمێننەوە. شوان بۆ قۆشمە قسەکەی باوکی قواستەوە. ئەوە چییە باوکە؟ من حەرامزادەم، کوڕی پیاوێکی ترم و نەمزانیوە؟ ئێمە پێکەنین. پیرەمێرد سوور هەڵگەڕا و باوکانە، بەڵام بە هەوایەکی تێکەڵ لە تووڕەبوون و مەزاقەوە وتی: کوڕە گوت خوارد، تۆ بوو ئەوەندە زۆڵی. شوان قۆشمەکەی خۆشتر کرد: جا زۆڵ و حەرامزادە هەر یەکن. پیرەمێرد ناومێدانە وتی: جا تۆ ئەوەندە بێشەرەفی، شەیتان لێت ناباتەوە. شوان کەوتووە هەوای خۆی، دەیزانی و باوکی خۆی دەناسی کە چەندە بە مەزاق و قۆشمە زەوق پەیدا دەکات. وتی: هەر کێ بم، کوڕی ماڵی تۆم و میراتگەری ماڵ و خوخدەت. شوان و عەبەش پێکیان هەڵدا تا سەریان گەرمتر بێت. من هەر کە بیرەی یەکەمم تەواو کرد، هەردوو نەرمایی گوێم گەرمتر بوون. دیسانەوە چاوم بڕیە گڵۆپە دوورەکانی شار، هەزارەها سەربانی دوور و نزیک، دارتەلی تەلەڤیزیۆن و سینی گەورە و چکۆلەی سەتەلایت و کولە و پەردە و چێغی زۆر. تارمایی هەندێک لەو کچ و ژنانەی بەرتریفەی زیوین کە بەدەم ڕاخستنی پێخەفەکانەوە لێرە و لەوێ لە جوڵەی شیرین نەدەکەوتن. باق و بریقی ئاسمان و زەوی سەرسامی کردم. شەو باکە سەرخۆشتری دەکردین. لەوە دەچوو پیرەمێرد سۆزێکی گەرم وای لێ کردبێت، دڵگەرمانە و بەپەلە پێکەکان هەڵدا و بیەوێت ڕازێک بدرکێنێت. تاوێک شوان خامۆشی نێوانمانی شکاند. باوکە، خۆ ئەو هەتیوەی برادەرمان 1-2 ساڵە فێری خواردنەوە بووە و بە تەنها بیرەش دەخواتەوە، گەرچی من و عەبە دەمێکە عارق دەخۆینەوە. کەچی چاومان 6 لەسەر 6 و هیچمان ددانمان نەکەوتووە. کەچی ئەم چەندین ددانی کێشاوە بێ چاویلکەش مەزمەعیلە. من و عەبە دەستمان نالەرزێ، کەچی ئەم مردوو مراوە قسە لەگەڵ پیرێژنێک بکات دەبێ بە شەقشەقە و دەمی تەتەڵە دەکات. ئاخر لە هەردووکتان بە شەرەف و حەیا و حورمەتترە. ئای لە باوکم، خۆت لای من 100 جار وتوتە پیاوی شەرمن شانەیەک دێنێ و ژنی شەرمن شارێک دەهێنێ. دەست و پەنجە لەرزین چ پەیوەندی بە شەرەفەوە هەیە؟ بەر لەوەی پیرەی قەساب وەڵام بداتەوە، پێم وت: خاڵە مەمۆ، چاوکزی و ددان کەوتنم میراتە و لە دایک و باوکەوە بۆم ماوەتەوە. تۆ باوکم پینەچی چاکن. شوان وەگەوەی شتێکی بیر بکەوێتەوە بە خۆشی و خەنینەوە هەڵیدایە. باوکم گاڵتەی بە حەز و حەزکاری ئەم سەردەمە دێ، بەڵام بۆ ئەوەی ئەم عاشقە خامۆشە غیرەت بیگرێ و کەمێک خوێنی پیاوەتی تێدا بگەڕێ، حەز دەکەم ئەم شەو باوکم چیرۆکی ددان کێشان و حەزی خۆی بۆ ئەو ژنە عەرەبە بۆ هەمومان بگێڕێتەوە. پیرەی قەساب دەستێکی بۆ تەپڵی سەر ڕووتاوەکەی برد و بەسەری پەنجەکانی خوراندی و پاشان بە حەسرەت و ئاخێکەوە کە هەناسەی وەک تەمێکی خەست بە لولەیەک لە دەمیەوە دەرهات، وتی: ئاه لەو حەکایەتە برینم دەکولێتەوە، برینی کۆنم. شوان ڕووی تێکردم وتی:
بە کەڵکی تۆ دێت تا ئێستا حەکایەتی وا سەیرت نەبیستووە. منیش وەک فەریکە نووسەرێک بە دوای بابەتێکدا بگەڕێت مەراقم زۆری بۆ هێنام و دەشمزانی پیرەی قەساب یەکێکە لە گەنجینەکانی حەکایەت و سەرگوزشتەی خۆش و پڕ لە هەوا و هەوەس. دەشمزانی لە نێوان هاوڕێکانی شواندا چەندە منی لاپەسەندە و خۆشمی دەوێ. مەستبوونیش بێ ئەو قڕە و ناسکی کردبەوە، بۆیە دەمزانی حەز لە درکاندنی ڕازێک دەکات. باوکی شوان، گەر بابەتێکی خۆشە با گوێمان لێبێت، شەوەکەمان خۆشتر دەکەی. نەک هەر خۆشە، ئەو پەڕی ملهوڕی و شێتی بوو بە کورت و کرمانجی، مەگەر تەنەها منێکی کەل لە بەران شتی وام لێ بوەشێتەوە. ئاه کە ئاسان دڵم دەگۆڕا و خوێنی ئەسپێک لە دەمارەکانمدا دەگەڕا. هەر چوار وەرزەکە دەدوت نێرەکەری بەهارانم. مەراقی سەرگوزشتەکەی وای لێ کردم بە پەلەپێکێکی دیکە بکەم. شوان هەڵیدایە بەخۆشی باوکم کە ئەم شەو یەکەم جارە دەبیستم جنێو بەخۆی بدا. عەبەش لە من پەرشتروتی خاڵە مەمۆ نەیگێڕیتەوە ئەم شەو ناخەوین. لێتان ناشەرمەوە عارق زۆر درەنگتوانی ددانەکانی من دابڕزێنێ. هەر بە ملهۆڕی خۆم کە هێشتا گەنج بووم ددانێکم دەرکێشا کاکی لەبوو. دوای ئەوە هەروەک بڵێ بەر لەعنەتێک کەوتبم ددانەکانم یەکەیەکە هەڵوەرین. شوان لە باوکی هاتە پێشێ و جگەرێکی بۆ ئاگردا و لە بەردەمی ڕایگرت بەو نیازەی لێی وەربگرێت و هانی بدات حەکایەتی ددان کێشانەکەی بگێڕێتەوە. هەر بە حەواوە جگەرەکەی قۆستەوە و مژێکی قوڵی لێدا وەک ئەوەی بیەوێت ڕازێکی پەنهان لە ناو هەناویدا بخنکێنێ. دووکەڵەکەی بەبا کرد و ڕۆشنایی سەردەم و چاوی بۆ تاوێک بزر بوو. تاوێک و دووکەڵەکە ڕەویەوە. بەدەم جگەرە کێشانەوە ئاخێکی هەڵکێشا و وتی کاتی خۆی لەم شارەی ئێمەدا بە تەنها 5-6 قەسابی لێبوو کە دوکانی هەبێت. ئەوانی دیکە کە زۆرتر بوون گۆشتیان لەسەر سەبەتە دەفرۆشت و لە ئێمەیان وەردەکرد. ئەو سەردەمە وەکو ئێستا نەبوو، تاکو تەرا ئافرەت بەسەر جادەکانەوە بوو. تەنها ژنە قەرەج و ڕەوەندەکان و دەشتێکیەکان جاروبار بازاڕیان ئاوەدان دەکردەوە. ژنە قەرەجەکان هاواریان دەکرد دگان دگان دگان، جارجاریش دەستیان دەگرتەوە. سەرسەری و بیژمۆتەکان دەکەوتنە دوایان. ژنە ڕەوەندەکانیش ماست و پەنیر و ژاژی و فرۆیان دەهانی. لە شاخەکانەوە دەهاتن و بۆنی کوێستانیان لەگەڵ خۆیان دەهانی. ژنە قەرەجەکان ئەسمەر و چاوڕەش، ژنە ڕەوەندەکانیش سپی و نەرم و نۆڵ و چاوشین و چاوکاڵ. هەموو برادەرەکانم دەیانوت ژنە قەرەج و ڕەوەندەکان دۆخینشل بوون. ژنە دەشتەکیەکانیش ماست و شیریان دەهانی. بەهارانیش کنگر و کاردوو. تۆڵەکە و چیگیا و گوڵی بەهاری هەیە لەسەر شۆستە و ناو قەیسەری، لەسەر بەرانپیل و عەباکانیان کۆمەڵ کۆمەڵ ڕیز دەکران. ژنەکان زۆر سەرکز و شەرمن بوون. بەس کێ دەیوێرا بە چاوی حەرامزادەییەوە سەیریان بکات؟ بڕواتان بێت شاخی کامە پیاوی نێرە دەیان شکاند. هەر هەموو نێرە ژن و بەڵای خودا بوون. ژنە شارستانەکان هەمیشە خۆیان دەشاردەوە، تەنها بۆ حەمامکردن یان چوونە سەر قەبران یان بۆ کڕینی پێویستی ماڵ و ژنانە دەهاتنە دەرێ و دەدوت قەلە ڕەشن. هەمیشە لەژێر عەبا و پەچە خۆیان ون دەکرد، هیچمان نەدەبینی. گەر ئافرێتێک هەردوو دەستی بەڕووتی یان پاژنی هەردوو پێی دەربکەوتبایە، ئۆهۆ جەژنی هەموو نێرە وزەکانی ئەو ناوە بوو. هەرچی پیاوی برسی و نەوسن هەبوون دڵیاندا دەخورپا. ڕاستە لە خواتر زۆر بوون، بەڵام زۆر بەمان بە جامێک ئاو دەکەوتینە مەلە و تا بڵێی نەوسن و چڵێز بووین. هەبوو بۆ ژوانێک حەو گوندی دەبڕی، جاران بۆ ژوانی ژنێک یان دۆستێک دەبوو بەسەر سەدەها پەرژین و دیوار و سەربان و تەڵە و فاقەدا باز بدەیت تا شەوی پەردە نەتدەزانی بۆ چ ڕەنگە. خۆت و خودات دایکی زاوا خوشەکانی لەگەڵ بوو کێ دەچوونە حەمام تا بزانن بەڕووتی عەیب و عاری گەورەی نییە. ئیتر ئەوان دەهاتنەوە و پێستی دەڵێ شەعادەیە، سپی مێوەش بخوات لە گردنیەوە دیارە، گۆشتنە ئەمما بێعەیب کەمێک لاوازە. بەڵام هەر کە بوو بە ژنت خێر و خۆشی لێت بینی پڕ دەبێتەوە. بە سەدەها زاوا شەرمی دەکرد و گوێی لە هیچ نەدەگرت. دەیها برادرم هەبوو دەیانوت هەرچی بێ ژنە چنگێک قش بەسەریەوە بێتەواوە. ئێمە هەرسێکمان بەدەم دەمدا بچڕینەوە دامانە قاقای پێکەنین و بە پشت داوەردەگەڕاین. پێکەکان بە دەستمانەوە دەڕژان،
لە شەرمی شەو خەوتنی خەڵکی سەربانە دوور و نزیکەکان دەستمان دەخستنە سەردەمی یەکدی. پیرەی قەساب دڵگەرمانە وتی: لە سوعبەت دەرچێ. جار هەبووە لە بری بووکێ خوشکە گەورەکەی دەقەبێلی زاوا کراوە و هەر نەشی زانیوە چۆن بووک بە بووکی دیکە گۆڕاوە، زاواش بە زاوا گۆڕاوە. برادێکمان زۆر عاقڵ و قۆز بوو، توانی لە جیاتی دوو برای خۆی یەکێکیان لاڵە پەتە و ئەوی دیکەیان کوێر بوو بچێتە خوازبێنی و ژنیان بۆ بخوازێت. جێچەڵ و شەڕی لێ پەیدا دەبوو، بەڵام دوجار بە سوڵح کۆتایی دەهات. جار هەبوو بە تەلاق. من بۆ خۆم کە ژنم هێنا تاقانەی دایکم بووم، تازە سمێڵم گوگرە بوو. دایکم بە دزیەوە لە بووکێک دەگەڕا و چوار شەممان دەچوە حەمام. ڕۆژە کەیف خۆش و دەم بە خەندە پێی وتم: تەواو مەمۆ، هەفتەیەکی دیکە بووکت لە پاڵە، کچە نەگاڵتە، خاڵ چێ بەسەر بەدەنیەوە نییە. کوڕەکەم سپی دەڵێی پیفۆکە. من بۆ حەیا و شەرمەوە سرم داگرت و هیچم نەوت. واتە ڕازیم. ئەو ژنم زوو بەسەر منداڵەوە مرد. ئیتر دوای ئەو ژنە من بووم بە ئەسپی بێلغاو، ببووم بە گەندەخۆر، شەرم و شکۆم نەما بوو. ئەوسا دوکانی خۆم نەبوو، هێشتا شاگردە قەساب بووم. بە شەرەف ئێوە بە ناموسن، گەلێکم پێسەیرە. ئەمڕۆ کە دەبینم کچان و ژنانی نیوە ڕوتن و ئێوەش سەلار و سەنگین سەیریان دەکەن، سەیرێ پڕیان نادەنێ، خوا فرسەتتان بدات. جاران ئافرەت قولەپەی دەرکەوتبایە ئێمە ئەعوذ بالله. بە شەرەف ئێوەمانان بە شەرم و شکۆن. زمانی ئێمە ئەم بەزمە هەبوایە، ئەم هەموو ژنە کچە نیوە ڕوتە بەوەڵڵه وشکمان دەکرد. کاکە قورسە، زەلامم دەبێ خۆی ڕابگرێ. من هەر بەنیازی خڕۆشاندنی سۆز و یادەوەری دێرینم. پێم وت: خاڵە مەمۆ، جارجارە بەدەم قسە خۆشەکانتەوە با هەڵی دەین نۆش. وتی: باتامی توتنەکە لە دەممدا نەگۆڕێ، ئێوە نۆشی بکەن جارێ. کەواتە بفەرموو حەکایەتەکەت تەواوکە، لەوە دەچێ بەسەرهاتێکی خۆش بێ. زۆر ئەنتیکەشە، مەگەر کەسێکی وەک ئەو سای منشتی وا قۆڕ و شێتانەی لێ بوەشێتەوە بڕوا بکەن. ملهوڕ و کەل لە بەرانی وەک خۆم لەم شارەدا نەبوو. ڕۆژ و شەو من نیوە مەست بووم. دنیا بەگونم. کە گەنج بووم پارە و پولم بۆ خواردن و خواردنەوە بوو، کەیف و سەفا. دەمە و بەهاران لە دەوروبەری شار و لەسەر هەوراز و نشێوەکاندا قەرچ دەواریان هەڵدەدا. من تەماعم لەو ژنە چڵکن و ڕەشدا گەڕاوانە هەبوو. هەمیشە دوو سێ دەهات نەلام و تەماعی گۆشتی بەلاشیان هەبوو، چاوپان و مەکرباس. بۆ دڕنێکیان لێ دەهات، بۆنێک کە بەتەنها لە مەڕ و بزنەکان دەهات، بۆنێک کە بەتەنها لە مەڕ و بزنەکان دەهات. بۆنێکی هار و هەوەس بزوێن شێتی دەکردم، نەدەڕۆشتن تا گۆشتیان لە من نەسەندبایە. ئاخر ناچار بووم. من بە تەماعی گۆشتێکی دیکە گۆشتی نەرمکم دەدانێ. پتر شێتی گۆشتی بزن و تەگە بوون. ئەو ژنە قەرەجانە بۆ خۆشیان لە توخمی بزن بوون و هار و ڕەش و برش و ئازا و هەر هەمان بۆنی بزنیان لێ دەهات. گۆشتم دەدانێ و چاوم لێدا دەگرتن. ئەوانیش بەدەم قریبە و خەنینەوە چاویان نز دەکردەوە و بەدەم ناز و ئاوردانەوە و قسە فڕێدانەوە جێیان دەهێشتم. یانێ ها دێینەوە. ژنە ڕەوەندەکان باوکە ڕۆکە کە نازدار بوون هیلاکیان دەکردم. بۆنی گیا و گوڵی کوێستانیان لێ دەهات، بۆنی ژاژی و پەنیری نێو پێستە. هەر شتێک و کەسێک بۆنی مەڕ و بزنی لێ هاتبا من لەزەتم لێ دەکرد. دەزانی پیاوان توخمێکی درۆزنن، زۆر حەزیان لە فشە و خۆپەفدانە، هەمیشە زیاتری پێوە دەنێن لەوەی کە کردویانە. هەڵخەڵەتاندنی ئەو ژنە قەرەج و ڕەوەندانە ئاسان نەبوو، هەرگیز. ئەوان دەیانی وەکو منیان فریو دەدا و لەو سەرمایە پوچ و دەست بەتاڵ دەماینەوە. لەو هەموو ساڵانە توانیم ژنە قەرەجێک فریو بدەم و بەیانێکی زۆر زووش تاریک و ڕوون بەپەلە و بەترسەوە دەست لە سینە و بەرەوەی ژنە ڕەوەندێک وەربدەم. عەبەوتی: کوڕینە، تخوا ئێمەش زەلامین، ئەو هەموو شیعر و فرمێسک و کۆڵانە و کۆڵانە لەو سەردەست لە گونان درێژتر. شوان هەڵیدایە. من سکم عەمباری کەس نییە، کە دوایی تەواو مڕ و مەست بووم دەچمە خوارێ و ئەم قسانە بۆ دایکم دەگێڕمەوە. تڕحێو بەخوا کەرە، من بە گەنجێتی لە دایکت نەدەترسام، ئێستا کە ئەوەندەی چنگێکی لێ ماوەتەوە لێی بترسم؟ هەر هەمووی دەزانێ کە لە دەرگای حەوشەکەوە دەهات مەژوورە و پێدەکەنیم دەیزانی لای دایکت گرنگ ئەوە بوو بە سەلامەتی بگەمەوە ماڵێ و مڕ و مۆج نەبم. من پەلەم بوو گوێم لەسەر گوزەشتەکەی بێت، بۆیە دەستم خستە سەردەمی شوان. لێتان ناشارمەوە، دەدوت ئەسپم
ڕۆژ تا ئێوارە لە حیل نەدەکەوتم. سمێڵ سۆسنەیی 2 ئەبروی پڕ و پەیوەست خورت و خوێنگەرم. شاهنشام بە سەپانی خۆم نەدەزانی. لە چاو دۆستانی دیکەم ئافرەتەکان پتر دەهاتنە لای من. هەمیشە گۆشتی من هەرزانتر و جوانتر بوو. 2-3 کوتی زیاد و چەند پارچە ئێسخانێکی زیاترم دەخستە ناو تەرازوەکە. سووکە قازانجێکم بەس بوو. دەم و لەبزێکی شیرین و بێحەد دڵ و دەرونیانم ڕادەگرت. ئاخر ژن مەخلوقێکی گەلەک سەیرە و بە گوێ دنیا دەبینێ، نەک بە چاو. پیاوانیە، گوێی تەپە، تەنها 2 چاوی زەقە و هیچی تر. من ئەوەندە حەرامزادە و چاوتیش بووم کە لەو دی و پەچەکانەوە لە باق و برێقی چاوەکانیان ڕادەمام و تاز دەیبردمەوە. لە ڕوخسار و ئاکاری وردی ئەو ژنانە ڕادەمام. باوکە ڕۆ کە ژن مەخلوقێکی جوان و گوناهە، هیچی لە پیاو ناچێ. لەو سەردەمەی کە من لاو بووم، ئافرەت زۆر دەترسا و لە سێبەری خۆی سڵی دەکردەوە. پیاوانی ملهوڕ و کەل لە شەق و نەوسن زۆر بوون. زۆر کەم لە ئێمە هەبوو کە تااقەتی ئەوەیان هەبێ 2 قسەی جوان لە تەک کچ و ژن و خوشک و دایکانیان بکەن. پیاو کە ڕووڵاڵە بەقەڵکی قسان نایە، دەمداخات چاکترە. من وا نەبوو، قسەزان و لە خشتەبەر بووم، زمان لووس. بە دڵی ژنان قسەم دەکرد، بەڵام لە دڵیشەوە قسانم دەکرد. هەر بوو هەوا و هەوەز نەبوو. سوبحان الله، من قەت بیرم نایە ژنێکی ناشرینم دیوێ. هەر هەمووان لەلام پەریزادە بوون. لای برادەرەکانم خۆشەویست نەبووم و بەغیلیشان پێدەبردم. دەشمزانی لە پاژملە پێم دەڵێن ژنانی. ئەوەیان هی دەخەزاری و باو و بژی سکیان بوو. ئەوی دڵم بیخواست بایە بە هەرزانتر پێم دەفرۆشت. هەر پێم عیب بوو گۆشتەکە بخەمە سەر تەرازوو، هەر لە گۆترە دەمبەخشی. زۆر جاران هەر بەلاش گۆشتم دەدا ئەوە کە گەنج بووم، بەڵام کە تەمەنم هەڵکشا و پیر بووم، ئیدی پێچەوانە کەوتەوە. حیسابم بۆ پیرەژنەکانیش دەکرد. هیچ بەرامبەرێکی شم لێ نەدەویستن، کەچی ئەوسا تاهوو پێم بکرایە گۆشتم لە ڕان و بەلەک و قۆڵی خۆم دەکردەوە. هەر بەوە باشەکە گۆشتی بنیادەم ناخورێت، دەنا گۆشت بە لەشمەوە نەدەما. بەس با قسەیەک بۆ خۆم و خۆش بکەم، بڕوام پێ بکەن و با نەبێ بە خۆڵ کێشان، ئەوەندە چوارشانە و قۆز بم نەبێتەوە. دەدوت 2 پیاوم لە یەک دراوم کە قەفی سمێڵانم لێ بادەدا و چەورم دەکرد تا بریسکەی بێت. جاروبار هەردوو کلکە سمێڵم لێقی دەکردەوە کە ڕام دەکێشان تا پەناگوێم دەهاتن. منداڵ و مەزن لێم دەترسان و ژنان شەیدام دەبوون. کە شەڕواڵ و مرادخانیم لەبەر دەکرد و جاروبار مشکی و جەمەدانیم تێکەڵ دەکرد، خوشکی خۆم حەیرانم دەبوو. ژنانی بە حەیا و حورمەت گەلێک زۆر بوون، بەڵام لەناو ئەوانیشدا هەبوو بەندی دڵی بۆ من پچڕا بوو. بەڵام شەرم و حورمەتی باوک و براو مێرد لێ نەدەگەڕا. خۆشم دەمزانی هەموو باخێکی ئەوە نییە بچێتە ناوی و دەست بۆ مێوەجاتەکەی ببەیت، گەیی و نەگەیوی لێ بخۆیت. تێدەگەن چی دەڵێم؟ هەمومان وتمان زۆر باش. پێکەکەی بۆ دەمی برد وەک ئەوەی ماچی لێوی شۆخێک بکات، نەک بخواتەوە. هەمیشە لە ماچکردنی لێوی پیاڵە دەچوو، لێوی نازدارێک نەک خواردنەوە. بێ ئەندازە لەزەتی لە شتەکان دەکرد و بۆ تام دەیخوارد و دەیخواردەوە، نەک بۆ خۆمەسکردن و چڵێسی. لە ساتە وەختێکدا بیرم لەوە کردەوە کە ئەو پیرە قەسابە بۆ تامێکی جیاواز و شاراوە کەوتوتە دوای ئەفرەتەکان، تامێک کە زۆر زەحمەتی بیگەیتێ. پێکەکەی دانا و تێ هەڵچۆوە، ناسک بە چرپەوە و لەژێر پێچە و نیقابەکانیانەوە دەیاندواندم. هەبوو بەدەم دەستلەرزینەوە چاوی تێدەبڕیم و گۆشتەکەی لێ وەردەگرتم. کە عەباکەی دەکردەوە دەرگای باخی بەهەش دەکرایەوە لە من. شپرزە و خانمانە جزدانی پارەکەی دەکردەوە و حسابی پارەکەی لێ تێک دەچوو. من جوامێرانە بۆم ڕاز دەکردەوە، هەمیشە شتێکم بۆ ئەو خارمانە دەیگێڕایەوە، ئەوانیش شکرانە بژێر دەبوون. تف لە پارە هیچ نییە، چڵکی دەستە. بۆن و بەرامەی سینە و مەمکیان کاس و وڕی دەکردم، بۆنی گیابەندی بەرباخەڵ و مێخەک بەندەکانیان. ئاخر لەو بازاڕە پڕ لە پیاوە و لەو شارە خامۆش و بێکەیف و سەفایی ئێمە چی هەبوو دڵمانی پێخۆش بکەین؟ کە عەباکانیاندا دەخستەوە لە بۆنی خۆشی گیابەند و حێل و مێخەک و عارەقەی سینە و بەرمەمکەکانیاندا دەبڕام و دەگەڕامەوە ناوبۆنی پێستە و خوێن و گۆشت و قشپل و ڕیخ و چەقۆ بەدەستمەوە دەلەرزی. ئارەزوویەک لە خوێنمدا گڕی دەگرت لە حەشمەت و ڕقانە کە لاشی حیوانەکانم بە چەقۆدا دەپاچی و
لەسەر کۆتەرەدارەکە بە چەپەچاخی ئێسقانەکانم مرد و خاش دەکرد وەها بە زەبر و توند تا هەر هەمووی ئازایی جەستەم دەکەوتە سەر ئاو و عارەقا. سەراپای جەستەم لە پێمەوە تاکوونی چاوم پەڵە خوێن و کتە گۆشت بوو. نەدەوەستام تا ئەفرەتێکی دیکە دەهات و فێنکی دەکردمەوە. پیاوان درۆزنن، کامەمان خۆمان بەنێر و بێباک دەزانێ چاوەڕی چرپەی خۆشی ژنێکە وەگەبەی پیاو لە گەرمای هاویندا سوتا بێت چاوەڕی سروە و شنەی شەماڵێک بێ لە تینوێتیدا بخنکەیت و کەچی جامە ئاوێک فریات بکەوێ. ڕاست دەکەم بۆ پێدەکەنن، حرامزادەینە، چاک دەزانن چ دەڵێم. ئەوسا من لە هەوا و کەیفی خۆمدا بووم، خەیاڵم خۆش و سەرمەست و حەیران. ئەوسا وام مەزەندە دەکرد بەو چاوە زەرد و زەق و مەستانی خۆم لە هەر ئافرەتێکم بڕوانیایە. ئەو شەوە خەونی خۆش و حرامی بە منەوە دەبینی. خۆ وەک ئەمڕۆکە نەبووم، مەگەر لە ژوورەکەی شوان ڕسمەکەی منتان نەدیوە؟ لەو ڕسمەیدا تازە تۆغیانم بوو، لە سەروبەندی ژنهێناندا بووم، قەت بێ دۆست نەبووم. دۆست هەبوو شاد و شکر دەبووم، کە دەمدیتن شاد و شکر دەبووم. دۆستیش هەبوو نەخێر، دۆستیش خۆ هەر ئەوە نییە بە کامی دڵی خۆت بیگەیتێ. ئەوساش خەڵکی پتر لە یەکدی دەترسا و هەم شەرم و حەیاش زۆر بوو، بەڵامی دی ئێرە بوو بۆ شار. لەو هەموو ئافرەتانەی دەهات نەلام هەوەسباس و دۆغین شلی تێدەکەوت. ژوانیش چ لەگەڵ کچان و چ لەگەڵ ژنان بواە. لەبێ ڕۆژێ وەک ئەوە وابوو من لە چەقۆ بسویت. مەسەلەکەش هەر ئەوە نەبوو گۆشتی هەرزانیان بەلاش دەبەخشمەوە، بەڵام لەوە دەچوو دیمەنی چەتەوڵێکی وەکو من کە خوێنی گایەک لە دەمارەکان مابوو، بەخۆ و بە چەقۆ و چەپەچاغەوە، دەست گەورۆنە و مەچەک و قۆڵ ئەستور، بەهێز و شەنگ کە چەقۆم دەوەشان گۆشت و ئێسقانم بەیەکەوە لەت دەکرد. سووکێ پێیان دەوتم ئاگاد لە خۆت بێ، دەستی خۆت نەبڕی. من بێباکتر چەقۆم دەوەشاند و ڕۆژ نەبوو خۆم بریندار نەکەم. هەمیشە سەودا سەر بووم و خوێنی من و مەڕ و بزنەکان تێکەڵ دەبوو. جەژنان جەژنی من بوو، ژمارەیەکی زۆرتر دەوریان دەدام، مەگەر خوا بەربەزەی خۆیم بخات. دەنابایی ئەوەندەم کردووە کە لەگەڵ شەیتان بە یەک زنجیر بمبەستنەوە. بەخودا لەسەر ڕاوەژن دارکاریش کراوم و کۆڵان و کۆڵان، سەربان و سەربان هەڵیان بڕیوم. بەربوومەتەوە و سەرانگرێ بووم و دەست و قاچیشم شکاوە و لە جێ چوون. جاری وا هاتۆتە سەر ئەوەی بمکوژن. ئێوارەیەکی هاوین بە کۆڵانێکدا ڕابردم و پڕ بوو لە ژن، وەها پڕ کە خەریک بوو ساتمەیان لێ بکەم. سێ و چوار لەبەر دەرگا دانیشتبوون و سەرگەرمی قسە و گوڵە بە ڕۆژە قرتاندن بوون. گوێم لە یەکێکیان بوو بە حەسرەت و تەماعێکەوە بە چرپەوە بە ژنەکانی دیکەی وت وەیش کەلەی دێ. نگایەکم کرد و خەنیمەوە، ئەویش خەنیەوە. زانیم بە ڕانک و چۆخەکەم و بەخۆم سەرسام بووە. دەستنیشانی ماڵەکەم کرد و شەو سەربان و خۆ هەڵواسین بەدار ئەلەتریک و هەڵگەڕان بە درەختەکانی ناو کۆڵان دزا و دز. چەندین حەوشە و سەربانم بڕی. زۆربەی پیاوان و ژنان لە سەربان دەخەوتن. بۆ بەدبەختی مانگە شەو بوو. ڕێک چوومە سەربانی ماڵەکە و لەو ئافرەتە دەگەڕام. نەمدەزانی کچە یان مێردی هەیە. زەحمەت بوو بەو ترس و دڵە لەرزەوە ئەو خانمە بناسمەوە کە ئەو پلارە شیرینەی تێگرتە بووم. سەرێکە و تازە هێناومە. لە ترسی مێشولە و پێشکە ژنەکان و پیاوەکان چوارشێ و چارۆگە و پۆپەشمین و جامانەیان خست بۆ سەردەم و چاویان. منی کەللەبەران پۆپەشمینێکم لەسەر ڕوخساری یەکێکیان وەلادا. پیرەژنێک خەوسوک و دەم بە هاوار قریشکاندی. هەر ئەوەندە فریا کەوتم لە سەربانەکەەوە خۆم هەڵدەمە ناو کەلاوەیەکی پشت خانوەکە کە هەر هەمووی پارچە تەنەکە بوو. تومەس خاوەن ماڵەکە تەنەکە چی بوو. لە سەد لاوە بریندار بووم و ڕانک و چۆخەکەم هەڵتڵیشا. دەدوت تازە لە قەسابخانە هاتوومەتەوە. پارچە تەنەکەکان لە دەمەتیخ تیشتر بوون. گوێم لە شەقژنی دەمانچە و تەپەتەپی پێی دەیە ها پیاو بوو کە ڕاوە دویان دەنام. خۆیشم نازانم بەو نیوەشەوە چۆن دەرباز بووم و گەیشتمەوە ماڵەوە. ئەو شەوە مەرگم بە چاوی خۆم بینی. هەرواز بێنن من سەد ئیشی وا قۆڕم کردووە. گەلێک سەرا و دەراوم بینیوە، مەگەر هەر خۆم بیزانم و هیوتن نین. شوان قسەکەی بە باوکی بڕی. نەهاتیتەوە سەر مەسەلەی ددان کێشانەکەت؟ بە نەرمەت و ڕەبوونێکەوە وتی بەخوا بێعەقڵە ئەو هەتیوە. ئەی نابێ لەسەر چاوەوە حەکایەتەکە بهێنمەوە؟ پێکەکەم هەڵدا و تەنها دەمم پێتەڕ کرد تا مەز نەبم و لەزەتی گێڕانەوەکەم لێ تێک بدات. پێم وت وازی لێبێنە با بە کەیفی خۆی بکات. ئاخر وا بڕوا
نە من فریای شعر خوێندنەوە دەکەوم و نەعەبەش دەست دەبا بۆ شمشاڵەکەی. بێباک و لەسەر خۆ بێ ئەوەی گوێ بداتە قسەی کوڕەکەی تی هەڵچووەوە وەک ئەوەی تەنیا خۆی بدوێنێ. لەژێر دەپەردە و عەبا و پێچە وایە ئافرەتەکانم دەناسیەوە. یەکە یەکە ناوەکانیانم دەزانی، هەر نووزەی لێوە هاتبە دەمزانی کێیە. هەر بە تەنها ڕێڕۆیشتن و لار و لەنجەیەکەوە فاتمەم لە مەریەم جا دەکردەوە، حەبێم لە ڕابی جا دەکردەوە. هەر بە هەناسە قەد و باڵا. هێندێکیان پێچەکانیان تەنک بوون، چاوەگەشەکانیان دەدوت گڵۆپن وەک چاوی ئاسک و سمۆران دەبریسکانەوە. ئەستێرەی ئاسمانانی چی، هەندێکیان بە هەناسە بڕکێ و لە قورگەوە قسەیان دەکرد. هەبوو دەنگی بڵند و کەرخ بوو، هەبوو چپە دوو. دەبوو زۆر نزیکەومەوە تا بزانم چ گەوهەرێک لە زاری دەکەوێ. هەندێکیان بەلووت دەدوان. پێمەکەنن، ئافرەتی وا هەیە بەلووت قسان دەکات. هەندێکیان بە مەکر و نازەوە وا دەکەن، هەندێکیش هەر خودا وای خەڵق کردوون. ئافرەت هەیە هەر خۆی منگنە و بە گنەگنێکی خۆش و شیرینەوە دەدوێ. ئەو کەم ژمارە لە کچوژنە منگنانەی من دەمناسین هەوڵم دەدا بە هەرزان یان هەر بەلاش گۆشتیان بدەمێ. ئافرەتی بە گنەگن دەیکوشتم، زرنگەیەک لە دەنگیان شێتم دەکات. دەنگێکە هەم کوزڵە و غەمبارە خاوەنەکەی، هەم پڕ هەوەس و ئارەزووە. کاکە زەنگۆڵی چی و قوڵەقوڵی ئاوی شەربەی چی و نەوای شمشاڵی شمشاڵژەنێکی عاشقی ناگاتێ. هەمیشە سەدای ئەو دەنگانە دەنگی کەرخ و پڕی ئەو ژنە منگنانە لە گوێمدا تا ئەمڕۆکەش دەزرنگێتەوە. هیچ مەل و فڕندەیەکی ئاسمانان بەقەد ژنێکی منگن لای من دەنگی خۆش نییە. بێچارە و شەیدا هۆش و گۆشم نەمابوو. ئەوەندە هەوەسباز بووم جیاوازیم نەدەکرد. ژن و کچ و قەیرە و بێوەژن. من پتر لە خەمی قەیرە و بێوەژنەکاندا بووم. جوان و ناشرین، کێ لە ناو توخمی ژنان ناشرینی تێدایە؟ پیاو بڵێ مانگی دووسێ دەرپێم دەدڕان کەم شەو هەبوو شەیتانی نەبم. عیب نەبوایە وەک نێرەکەری بەهاران بەسەر ڕێگە و بانەکانەوە دەزەڕیم. مەگەر خوا ئەگینە لەگەڵ کافر و فەرمەسۆنەکان حەشرم دەکرێت. قەت نیاز خراپی وەکو خۆم نەبوو. بەیانیان دەشیشی محەممەدی گۆشت و جەرگم دەخوارد. ئەوە نەبوایە سەر و پێ یان تەشریبی پڕ لە نەرمە گۆشت بە یەک دەست کە لە شەمەڕێکم دەکرد بە قەنارەوە. هەر مەپرسن، زەندەی دەستم بە قەدڕانی هەر یەکێک لە ئێوە دەبوو. باوکم پیاوێکی دەشتێکی و لە خواترز بوو. زوو دەیوت ڕۆڵە مەمۆ، هەتا زۆ باژنێکت بۆ بێنم، بە هەتا نەمردوم مناڵەکانت ببینم. کەم و زۆر گومانی لێ دەکردم. جاروبار ژنی خاوێن و باوێنم دەبردەوە ماڵێ، یا شڕۆڵ و چارە ڕەش. بە دایکم دەوت ئەم ژنە لێ قەوماوە، نانێکی بدەنێ. بە باوکیشم دەوت هێشتا زووە بۆ ژن هێنان. درۆشم دەکرد. چاوم بۆ ماینە ژنێک دەگێڕا. لەوە دەدرسام کچێکی کورتە بنە و لاغباریکم دەقە بێڵێ بکەن. ئاخر منێکی خورت و خوڵق نێرەکەری دڵم بەو جۆرە ئافرەتانە ئاوی نەدەخواردەوە. شێتی ئافرەتی کەڵەگەت بووم، لەندەهۆر و سینەپان و مەمەکپەڕ. ئاخر ئەسپێکی وەک من و مشکەژنێکیان نەوت بوو. ئیبلیسی وەک خۆم نەبوو. چاک دەمزانی کامەژن لە مێردەکەی تێرە و کامەیان مرسی. کەمتر خۆم دەدایە کچان. پێشم گوناح بوو. مناڵکار و جیقنیش بوون. بۆ من گۆشتیان نەدەخورا. نەشم دەزانی چیان لێ بکەم. لای من هی ئەوە بوون مەمکە مژەیان بدەمێ. ئەو سەردەمە کەمیش دەهاتنە دەرێ. ژنەکان ئازادتر بوون. لە زمانیان دەگەیشتم. دەمزانی هەر ژنە و چی دەوێت. لە دەنگی لە نیگای پشت پەچەکەیەوە لە ڕاز و نیازی دڵی دەگەیشتم. لە هەوا و هەوەسی کوژراوی، لە دەست و پەنجەی لەرزۆکی کە گۆشتەکەی لێ وەردەگرتم، لە هاتن و لە ڕۆشتنی، لە ترس و شەرمی دڵە کوتێ، لە ساتمەی لە ناکاوی، لە گەمەکردن بە عەباکەی. ژنێک گەر ئارەزوومەندی من بوایە شێوا و شپرزە بە جۆرێک عەباکەی لە خۆیەوە وەردە پێچا کە دامێنی کراسی و قولەپێی و گۆزینگی دەردەکەوت، خڵخاڵەکەی دەردەخست، یان بە بیانووی تینوێتی داوای جامێک ئاوی سازگاری لێ دەکردم و پەچەکەی کەمێک لا دەبرد و وەک کارمامزێکی پێکرا و ترسنۆک بەدەم ئاوڕێکی زۆر شەرمنانەوە دەم و لێوی لە جامەکە نزیک دەکردەوە. ئیتر ئەم دەم و لێوە سوور هەڵگەڕاوە هەردوو ئەژنوی دەشکاندم. من حەزم دەکرد خوێنی من فڕ بکات. هەیان بوو وەک مانگەی بەکەڵ هاتوو هەردوو چاوەکانی سوور هەڵدەگەڕان. ئەوەندەی تر ئەو جۆرە خانمانە منگنتر دەبوون. لێوەکانیان لەژێر پەچەوە تەتەڵایان دەکرد. هەبوو وەها دەکوڵاو دڵی پڕ دەبوو
هەستم پێدەکرد. لەژێر پەچەوە گوێم لە هەنسک و هەڵدان و گریانی خەنکاوی دەبوو. پیاوێکی ملهۆڕ، باوک، مێرد، کوڕ یا برا بوو بێت. تەواوێک دڵی ڕەنجاندە بوو. منی خوێنڕێژ ئامادەی تیمار بووم. گوێم شل دەکرد. سووکە سکاڵای لە زەمانە و بەختی خۆی دەکرد لە چارەنووسی ڕەش، لە ماڵ و لە مێرد. پچڕ و شێوا و لاڵە پتە بەدەم گنەگن و ورتەوە خۆزگەی بەمەرگ دەخواست. من لەو ژنە بەدبەختانەوە تێدەگەیشتم. ئێمەی پیاو لە توخمی دڕندە و دەعواکانی سەردونیاین. باوکە ڕۆ کە بێهۆش و گۆشین، ژنان لە توخمی ئێمە نین، بنیادەمێکی دیکەن. ئیتر من دڵم پڕ دەبوو، خوێنم گەرم. بە من بوایە لەو ناوەڕاستی بازاڕەدا دەستم لە ملی یەکە بە یەکەی ئەو بەخت ڕەشانە بکردایە. خوڵقێکی هیچم هەبوو، لە هیچە دڵمدا دەخورپا و بەجامە ئاوێک دەکەوتمە مەلە. بە هەموو فرمێسک و لاڵانەوەیەک هەڵدەخەڵەتام. ئەو جۆرە ژنە غەمگین و چارە ڕەشە جار و دوو جار و بگرە دەجار بە چەندەها فێڵی جیاوازەوە شتکڕین یان هەر شتێکی دیکە بوایە دەهاتە بازاڕ. چۆن بەدوونگ مەڕی لەڕ و قەڵەوم لە یەکجا دەکردەوە، حەیوانی بەزدار و بێباس، دەردەدار و ساخ، هەر بە تەنها سەیرکردنێک و کۆکەیەک باعەباعێک، ئاواهی و زۆر ئاسانتر ئافرەتی تێرم لە برسی جیا دەکردەوە، هەر بە بۆن، بە دەنگ، بە جوڵە و هەناسە و چرپەیەکی منگن. من بێباک بووم، ئاوی هەموو تینوێتیەک بووم. من بە تەنها بۆ هەوەس و هەوای دڵ ئەوەم نەدەکرد. واللهی سکم بەو ژنە قوربەسەر و بێبەختانە دەسووتا قەسابێکی کەل لە بەران، بەڵام دڵ نەرم بووم. ژن هەبوو، سەحرا ئاسا بوو، باران بوویتایە هەڵی دەلوشید. من بۆ خۆم حەزم لەوانە بوو کە بێ حەشر و نەشر بوون، ئەوانی کە زۆر حەز دەکەن و کەچی شەرم و حەیا کوشتونی پتر پەسەندم دەکردن. بۆ نازانم. ڕاوچی بەدەست و برد بووم. کامە کارمامزی سرک و کێوی بوو لەبەر نیشانی من خۆی نەدەگرت. ڕاوچی چاک قەت بەنیازی کوشتن ناچێتە ڕاو، تەنها حەز و مەشقە. لەزەت لەوەدایە کەنێکی ڕاوچی ماندوو بکات و هەردوو کێو دوای خۆی بخات. لەوە خۆشتر نییە لە ڕاودا نێچیر چاوشارکێت لەگەڵدا بکات، بتخاتە سەر خولیا و مەراقی ڕاو ئارەقەت پێدەر بدات. جارێک و دوو دە چەندە درەنگتر ڕاوەکەت ببەیتەوە ئەوەندە خۆشتر. ڕاوە و هەندێک جار هەیە دەیدۆڕێنی، بەڵام خۆ واز لە ڕاو ناهێنی. ڕاستە قەساب بەدڵڕق و خوێن ڕێژ ناسراون، چەقۆ و قەنارە و بەرگی خوێناوی ترسناکن. ئیشی بەشەر نییە خۆ، بەس هەمومان وانین. ئیتر قەدەرە و کەسابەت. من سەدەها جار بۆ مەڕ و بزنە سەر بڕاوەکانم دڵم پڕ بۆ و گریاوم بەدزیەوە، چونکە لێرە زۆر عیبە پیاو بگری. نازانم، دڵن خوا ڕێیداوە و چەقۆی لەسەرە. ئەوە نییە ئیبراهیم پێغەمبەر ویستوێتی ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ و کەچی خوددا بەزەی بە فرمێسکی ئەو پیرەمێردەدا هاتوۆتەوە و بەرخێکی بە جوبرائیلدا ناردووە سەری ببڕێ. ئیتر بزانە ئەوە چ زەمانێک بووە. من نەمدەویست خەیاڵی بشێوێنم و دەنا حەزم دەکرد پێی بڵێم. جیاوازی ئێمە و مەڕوو بزن بە تەنها لەوەدایە کە ئەوان بەستە زمانن. ئێمە زمانمان هەیە و دەستەڵاتی چەقۆگرتنە دەست، بەڵام کە پیرەی قەسابوها حەکیمانە لە خۆی و دنیا و ژن و ئیشەکەی دەدوا. هەر قسەیەکی من و عەبە و شوان لەو ساتە وەختەدا فڵتە فڵ بوو. من بەو نیازەی خەیاڵی خۆشتر بکەم و ئازاتر بدوێ پێکەکەم هەڵبڕی و ئەم جارەیان وەک ئەوەی نیازی دڵم بخوێنێتەوە پێکەکەی بەرز کردەوە. هەر چوارمان وتمان نۆش. پیرەی عاشق و غەمزەدە و دنیا دیدە تێ هەڵچووە و وتی من بۆ خۆم لەگەڵ ژنان دەدوت مەلهەمم دەملاواندنەوە. بەو دەست و پەنجە خوێناویانم فرمێسکەکانی ئەو خانمانم دەسڕی. من هەموو ژنێکم لەلا خانمە، قەت بیرم نایە سووک سەیری ژنێکم کردبێ، قەت گەردە جاریش دڵمی ڕازی کردبێ یان نەی کردبێ. هەر لەلام خانمی خانمان بووە. وەک منداڵێکی ساوای ناوجۆلانە لەسەر سینەمدا دڵشکاوترینیانم ڕادەژەن. کیسەخەنە و وسمە و بازن و گوارە و خەزیم و ڕەفتە و قوماش و کل و کلدان و مت و مور و مەرجان و گوڵاو و کەوشی یەمەنیم بۆ دەبەردن. تۆخم و چەرەز و شیرینی. دەشمزانی هەرکەم لەم دۆستە شیرینانم حەز بەچی دەکات. شەیتانێکی ئەو تۆ بووم کە نەمدەهێشت دەستی ڕاستەم بە دەستی چەپم بزانێت. هەمویانم ڕازی دەکرد. مەگەر پارە بۆچی چاکە؟ بۆ ئەوە لەسکە دراوە کە دڵی مەردوومێکی پێخۆش بکەیت. گوێ بگرن،
وامەزانن نیوەی ئافرەتانی شارەکە دۆست و دڵخوازم بوون. نا زۆر بوون ئەوانی کە هەرچیم بکردایە حسابی پولێکیان بۆ نەدەکردم. بەڵام من بێخەیاڵ بووم و ماسیگر ئاسا تۆڕی خۆم هەڵدەدا. ماسی گەورە بچووک هیچ نێوچەوان و بەختە ڕاوچی بووم و تەڵە و فاقم دەنایەوە. بولبولی بگرتایە ڕیشۆڵە کۆترە باریکە قەلە ڕەشکە خێری خودای بوو. پیاو توخمێکی ناڕەسەنن کە برسی بن گەندە خۆرن کە تینوو بن لە زەلگا و چڵکاویش دەخۆنەوە. بەڵام وانە بووم. هەمیشە حەزم لە ماینی بێزین بوو تا بیسەلمێنم سوار چاکم. کوڕینە لە دنیای خوای حەزم دەکردنی پیاو ماقوڵانی شار بگەوزێنم و لە خۆڵ و تۆز و زبڵدانیان وەربدەم. بێحەد ئیشتیهام دەکردن. نازانم هەوەس بوو یان تۆڵە بوو نازانم. دەدود ئەفەندی و ئاغا و بەگلەر و کوێخاکان دوژمنی باوک کوشتەی منن. هەر لە منداڵیەوە ڕقم لیان بوو چونکە باوکم جوتیارێکی ڕووتەڵە بوو. هەمیشە زوڵم و زۆردارێکی ئەوانی بۆ دەگێڕامەوە کە وەک بارگیرێک باری زۆریان لێناوە. شوان سەرسامی قسەکانی باوکی ببوو یان تاسا بوو لەوەی کە باوکی زۆر بێباکانە خۆ دەدوێنێ و مێژووی هەوا و هەوەسی خۆی دەگێڕێتەوە. ئاخۆ خەمی بۆ دایکی دەخوارد کە شووی بە پیاوێک کردووە دڵی 100 پارچە بووە هەر لەتەی لە کوچە و کۆڵانێک جێهێشتووە یان خۆی و ئێمەی بەراورد دەکرد بەو پیرە قەسابەی کە هەم باوکە و هەم بنیادەمێکی سەیر و سەمەرە کە بۆ خۆی و بۆ حەزەکانی خۆی شەرمی لە هیچ نەکردووە کەوتۆتە دوای ترپەی دڵی خۆی. زرنگەی ئەو زەنگی کە لە خوێنیدا زرنگ زرنگ لە جۆش و خۆرۆژ نەکەوتووە. چ دانپیانانێکی سەیر بوو چ هەڵگەڕانەوەیەک لە یاسا و ڕێساکانی هەم زەوی و هەم ئاسمان دەدوا و نەدەوەستا وەک ئەوەی بیەوێت بۆ دوجار خۆ لە گوناها شێت و جوانەکانی پاک بکاتەوە. ئەو گوناها بە لەزەتانەی مرۆڤ لە شەیتان و هەم لە فریشتەش جیا دەکاتەوە. هەموو حکمەتی ژیانی ئەو پیرەمێردە لەو حەکایەتانەوە هەڵدەقوڵا کە سەرەتاکەی گوناهێک بووە و کۆتاییەکەی دەیاها سەرشێتی و ملهوڕی وەک خۆی کە حەزی دەکرد پێناسەی بکات یان لەو شەوەدا حەزی دەکرد کەم و زۆر خۆ بنوێنێت. لە بەردەمی سێ گەنجدا کام بە قەتپانی و درێژی و قوڵی ژیان ژیاوە شوان تەنها سەری ڕادەوەشاند وەک ئەوەی یەکەمین جاری بێت گوێ لە باوکی بگرێ حەکایەتی سەوداسەری و شەیدابوونی خۆی بگێڕێتەوە. من لەو منداڵە دەچووم کە 1000 پرسیار و گومانی هەبێت و نەوێرێ یەکێکیان بدرکێنێ. عەبەش بە تەواوی لەوە ناومێد بوو. ئاوازێکی غەمهێن لە تەختەی ڕۆحیەوە بەرز بە ئاسمانی ئەو شەوەدا هەڵبەفڕێ. لە سێ گەنجی گەلحۆ دەچوین کە کەوتبێت نەپۆلێک مامۆستا و وانەکانی بە دڵ و ڕۆح و عەقڵی ئێمە بڵێت جارێ سەرەتایە و دەیەها پۆلوانی دیکەتان لە بەردەمە. خاڵە مەمۆیش بێباک لە واقوڕمانی هەمومان سەرنجەکانی دوورتر لە خەیاڵی ئێمە بەو ئاسمانەدا دەنار دوورتر لە مەداری ئەستێرەکان دەیڕوانی. لە ناکاو نیگایەکی کردم و چاوەکانی زەقتر بوونەوە وەک ئەوەی سەرزەنشتم بکات کە من بێڕێزیم کردبێ تا شەو درەنگتر دەبوو یادگارەکان لە بەرچاوی ئەودا ڕۆشنتر دەیانوان. هەناسەیەکی قوڵی هەڵکێشا دیسانەوە چاوەکانی پڕبوونەوە لە ئاو بە پشتی دەستی سڕیەوە نەمزانی دەگری یان لەبەر پیری چاوەکانی ئاو دەکەن. ڕێک سەیری دەستی چەپیم کرد پەنجەکانی زەندەی باسکی لە چەندەها لاوە جێگەی دەمەتیغ بوون برینی ساڕێژبووی ساڵانی زوو چەندەها چیرۆکی شەیدایی و شەهوەت و هەوا و هەوەسی هاری ئەو پیرە قەسابە لە خەیاڵمدا چەخماخەیان دەدا چەخماخەیەک کە لە ناوەوە ڕۆشنم بکاتەوە و دامگیرسێنێ بە جۆرێک کە بەغیلی بەو پیرە ببەم کە جگە لە زمانی خوێنی خۆی کاری بە عەقڵ و ڕەوشتی باو نەبووە. شاز و غەریب لە شارێکدا کە هەموو کەسەکانی مەرجەلەیەک بچن مەلێکی کێوی کە لە دەرەوەی پۆلەکەی خۆی چریکەی جیاواز بووە. لە حەز و ئارەزوو و شێتانەی بۆ چەندەها ئافرەتی منگن ڕووی سپی ژێر پەچەی ڕەش قەد و باڵای لاولاوی ژێر عەبای ڕەش جوانی شەرمن و شاراوە هەوەسی کوژرا و کوشندە بۆنی حێل و مێخەک کەزی و شابسکی دزە کردو لە نێوان درزی پەچە و عەبا چاو 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 وەک گۆمی خاوێنی بەرتریفە نا ژێر پیاڵە دەست و پەنجەی ناسکوو لە ناکاو دەرچوو لە کونی تەنگی
لا تەنگێشی عەباوە ناز و نووکی خانمان دەنگی زۆر هێواش و پڕ لە ترس و کەرخ چرپەیەکی کەوتوو لە ناو خوێناوی بەردووکاندا چرپەی حەزێک کە نایەوێت بمرێ لەو کەوتنەدا چرپەیەک بە ئاستەم بگاتە گوێ ورشەی عەبا هاڵاوی هەناسەیەکی گەرم کە پەچەکە بە حاڵ هەڵبدات بەدەم ورتەوە لادانی پەچە و دەرکەوتنی دووچاوی گەش تا لە گۆشتی پاک بڕوانێت خەندەیەک و بزربوونەوەی مانگی ڕوخسار لە ناو بازاڕێکی قەلەباڵق و پڕ لە قەڵبەقەڵب و زۆر هیچدا مەمۆش چاوانی لێڵ و وێڵ شەیدا و حەپەسا و خێل دەبێ و چاوانی دەکەونە سەر ڕەشکە و پێشکە تاوێک کوێرایی دادێ و پاشان کەمێک بەرچاوی ڕوون دەبێتەوە چەقۆ بەدەستیەوە دەلەرزێ توند دەیگرێ تاوەکو لە دەستی چەوری نەپەڕێ و بەری یەکێک لەو حەشامات و عەزازی لە نەکەوێ لە داخانە وەک هەمیشە گۆشت و ئێسخان بە یەکەوە دادەپاچێ ڕانێک دەخاتە سەر کۆتەرەدارەکە و کێردێکی گەورۆنە و دەمتیش دەهێنێ و شێتانە تێی دەکەوێت گۆشتێکی زۆر سوور و خوێن تێزا و لە جێی نووک و دەمی تیژی کێردەکە دەردەکەوێت هەر بەو کێردە خۆی شێت دەکا و لولاقێک شەق دەکات مۆخی ناو ئێسخانەکە دەپژێ هێشتا بازاڕە و بەردەمی دوکانە و کەچی لە ناکاو دەستی شل دەبێ هەر بە خەیاڵ خۆی دەهاوێتە ناو باوەشی ئەو ماینە ژنە منگنەی بەردەمی دەیەوێت لە بەرچاوی ئەو حەشاماتەوە خۆی بنوێنێ کە بێباکە بەڵام ناتوانێت دەست لە کەلەشەکان دەدا و ڕانەکان سەح دەکاتەوە و لە گۆشتی نەرمک دەگەڕێ پاک و بێدەمار و ڕێڕێ بێ ئاگا لە قەنارە و گۆشت کێردەکەی ڕادەوەشێنێ لە ناکاو کێرد و دەستی دەخاتە ناو هەناوی خوێناوی بەرخێک و بەو نیازەی جەرگ و سیپەلاک و دڵ و گورچی لە دەربێنێ مەچەک ئەستور و تووکن نا لە بری جەرگ و هەناوی بەرخێک دڵی گامێشێک مەڕێک بەرانێک جەرگ و دڵی پارەپارەی خۆی دەبینێ دڵی سوتاوی ئەو ژنە منگنەی بەردەمی ناو هەناوی کە خوێنێک دەکوڵێنێ سەرەتا پاک و پاشان ڕەش دادەگەڕێت وای لە خەیاڵی حرام و زۆر شەیتانی لە جیاتی ڕانی خوێن تێزاوی بەرخێکی هەڵواسرا و یان ئەو ڕانەمەڕەی سەر کۆتەرەکە ڕانێکی زۆر سپی و پڕی ناو دەرپیەکی کوردی دەبینێ قوماش کودەری و گوڵگوڵی لە بری قۆڵی کورتی بزنێکی تیسکن قۆڵ و باسکی لە بازنگیراوی ژنی بەگێک میرێک یان قوماندارێک دەبینێ ئەو کاتەی لە ژێر جلوبەرگێکی خوێناویدا قوربانی لە بەرپەی ئەو خانمانە لە زەوی دەدا و سەریان دەبڕێ و کەچی دواتر شەو کە دەخواتەوە هۆن دەگری کەچی بە ڕۆژ خوێنخۆرانە ڕەفتار دەکات و وای لە هەوەسی هار کە شەرم و شەرەف ناهێڵێت مەمۆش خورت و کەل لە بەران دەتاسێ و لەوە دەچێت لە هۆش خۆی بچێ دیسانەوە چاوەکانی لێڵ دەبن و دووچاری سەرەگێژ دەبێ شێوا و شپرجە چاوی قەنارە و کەلەشی مەڕ و بزنەکان نابینێ دەست و چەقۆلێک جا ناکاتەوە بێ ئاگا و بە زەبر چەقۆ دەوەشێنێ و پشتی دەستی زەندی پەنجەکانی زامدار دەکات هەر ڕۆژە و چەندەها جار نەبرینی پەنجەکانی و نەهی دڵی ساڕێژ نابن جارێک و دوودە سەدەها جار خۆی بریندار دەکات دوو چاوی پڕ لە شەرم و شەهوەت دەبینێ پتر و پتر بەرەو پشتی هەردوو دەستی دەیەها برینی تێدەکەوێ دوو دەستی گەورۆنە یان دوو نەخشەی زۆر زیندوی زامی دڵ و ڕۆح و لەش برینی جێدەمەتێغی کۆن و نوێ دە هیچ نییە پیا و پێی شەرمە لەبەر چاوی کچوژنەکان بڵێ ئاخ نەهاتووە بۆ پیا و بڵێ ئۆف زۆر شەرمە بە پارچە پەڕۆکێک برینی دەمکرا و بشارێتەوە عەیبە خوێنی سەردەست و پەنجەکانی ڕابگرێ نەخێرشتیوا ناکات هەرگیز چەندەها پیا و ژن بەڕێ دەکات بێگانە و دۆستی نزیک خوێنی گەرم و گەشی دەڕژێتە سەر گۆشتەکان خوێنی مەیوی بەسەر گۆشتەکانەوە دەمێنێتەوە گۆشت و خوێنی مەیوی خۆی دەخاتە ناو زەرفێک یان سەبەتە و زەمبیلی دەستی ژنەکان گۆشتەکەشی بە پارە فرۆشت بێت خوێنی خۆی بەلاشە ئەم هەر بێباکە و دڵی خۆشە و لەزەت لەوە دەبینێ کە خوێنی لەبەر دەڕوا و ناوەستێ ژنێک و دوان و سێ شپرزە و بەپەلە پڕۆزێ ڕەفتە و دەستە سڕ و پارچە پەڕۆکی دەدەنێ تا بەکو برینەکەی پێ بپێچێتەوە مەحاڵە غەیرەت سەگ بتخوا ئەو تۆزە خوێنە چییە و بە هەر لەبەری بڕوات
ئەم حەز دەکات ژنەکان خوێنەکە پڕ بە چاوان ببینن، برینی کراوە. لەوە پتر حەز دەکات کە دەست لە خوێنەکەی وەربدەن تاوەکو هەست بە گەرمی دڵی بکەن. خوێنی کوڵاوی کە قوڵپە قوڵب لە شادەمارەکانی دڵیەوە بە هەموو ئازای جەستەیدا دەڕژێ، لە تاوی هەوەسێکی هار و کوژرا و پڕ بە هەردوو چاوان سەیری بکەن تاوەکو بزانن خوێنی چمەل و حەیوان و فریشتە و ئادەمی زادێک ئەوەندە گەش و گەرمە. ژنەکان لە ترسانە دڵیاندا دەخورپێ. ئاخر برینەکان تا سەر ئێسقانە، ناومێدانە دەستە سڕ و پارچە پەڕۆک دەخەنەوە بەرباخەڵیان. مەمۆ هەر بێباکە و دڵخۆشە، دەزانێت خوێنی ڕژاوی بەسەر کوتە گۆشتەکانی مەیوە، دەزانێ هەر ژنێک بۆنی خوێنی ئەم بکات ئیتر ئاڵۆژدار و هار دەبێت، بێ ئۆقرە و حەجمانی لەبەر دەبڕێ. گڕی ئارەزوویەکی کوشندە بەردەبێتە هەناوی، خۆی پێڕاناگیرێت، 100 جاری دیکە دێتەوە لای. ژنەکان دەچنەوە ماڵێ و هەریەکە و گۆشتەکەی دەشوات و کەچی خوێنی گەرم و گەشی مەمۆ بەسەر کوتە گۆشتەکانەوە مەیوە و بە ئاوی دنیاش پاک نابێتەوە. ناچار گەرەکە زوو شیوەکە پێبگات. ها ئێستا ها تۆزێکی دیکە. پیاوەکان ماندوو مردوو دەگەڕێنەوە، منداڵان لە مەکتەب بە هەڵەداوان دێنەوە و هەر لە ناو دەرگای حەوشەوە هاوار دەکەن: هۆ دایکە چیمان هەیە؟ ناچار گۆشت و خوێن پێکەوە دەخرێنە سەر ئاگر. ناچاری و خوێنی مەمۆ دەبێ بە بەشێک لەو خۆراکە و لەگەڵ خوێنی پاک و گەشی ئەو خانمانە تێکەڵ دەبێ. باوکە ڕۆ چ کارە ساتێکی جوانە، چ دڵبردنێک و چ ئەفسونێکە کە ژنەکان بۆ هەفتەیەکی دیکە دێنەوە لای بە نیازی گۆشت کڕین. چ سەیرە ئەم هەز دەکات خوێنی زۆر گەشی خۆی وا دێنێ وردە دەمارە دەزوولەیەکانی ناوچاوی ئەو خاتونانە مەیوە، چاوەکان گەشتر و سوورتر لە جاران. ئاخر ئەم بانگی خوێنی خۆی دەناسێتەوە، ئیتر تێدەگات بۆچی ئەو خانمە بە هەیبەت و شەرمنانە لە بەردەمیدا دۆش داماون. ئەو خوێن تێکەڵبوونەی ناو چاوان داوای خوێنێکی دیکە دەکات. خوێن دەناسێتەوە. هەروە ئاسان نییە خوێنەکان تێکەڵ بن و ژەهراوی نەبن. چاوەکان پڕتروسکە و جوانتر و مەستتر دەبن. خوێنی تێکەڵ بە عارەق و شەراب و شەهوەتی ئەم ئیتر لە خۆشیانە شاگەشکە دەبێ. ئیتر تەواو تازە سیحر و جەبری ئەو خوێنە دووچاری خەوزڕان و ماخۆلانیان دەکات. خەنی لە خۆی کەواتە هەر وەک هار و شێت بەڕاست و چەپدا بەرز بە حەوادا کێردێک و 2-3 کێر تاقی دەکاتەوە. کێردی کورت و درێژ جارێک و 2-10 با پتر بریندار بێ. خوێنێکی زۆرتر بڕژێتە سەر گۆشتەکان، با پڕخومار و گەشاوەتر بن چاوەکان. لە ترسانە هەر ژنە و شەرم و شکۆی نامێنێ و دەست دەخاتە سەردەستی و تکاکارن کە با بەس بێ خۆزامدارکردن و خوێن ڕژان. تا ئێرە و با کەمێ حەیا و حورمەتی ژنانە بمێنێ، کەچی ئەم تازە چەقۆیەکی کول لە هەسان دەدا و تیژی دەکاتەوە بە مەرجی موبڕین. دیسانەوە ملهوڕ و کەللەبەران لە دەلاوە خۆی زامدار دەکات. دیسانەوە خوێنی دڵە گڕگرتوەکەی لەگەڵ گۆشتی کاوڕ و بەرخەکان بەو خانمە دڵ ناسکانە دەفرۆشێ کە حەز و نیازێک وایان لێ دەکات دەجاران ناو بازاڕ و قەیسەری بگەڕێن و هەر جارە و بێنەوە بەردەمی دوکانەکەی مەمۆ. سڵاوی گەرم لە دۆستان، چاوداگرتن و خەنینەوەی ژێرپەچە و ماڵ ئاوا بە ئومێدی دیدار و ژوان. ئیتر تەواوە. دوای ئەم بەزمی خوێن و خەنی نەڕاوە ژن ئاسانتر دەبێ. ئیدی خوێنی هاری خۆی لە دوڕ چاوانی ئافرەتێکی منگندا 2-3 پڕ بەو گوزەرە و پڕ بە بازاڕ بانگی دەکات. تەواو ئەوانەی کە خوێنی ئەو دەخۆنەوە ناچار دێنەوە لای تا جارێک و 2-10 خوێنی گەش و شیرینی ئەم پتر و پتر بخۆنەوە. ئیتر تا خوێنی مەمۆ زۆرتر لە ناو دەمارەکانی ئەو ئافرەتە منگنانەدا کەف بکات و بڕوات تاوەکو لەو سەفەرەدا دەگەنە ناو ئەو دڵە ناسکانەی لە خوورپە و جۆژ ناکەون، ئاسانتر دێنە پای ئەوەی خۆفڕێ بدەنە باوەشی. زۆر زەحمەت بوو ئەو هەموو جێبرینەی سەردەستەکانی و زەندە و باسکی ببینم. تریفەی مانگی خیانەتکار یارمەتی نەدەدام. دەمویست ژمارەی ژنە نازدار و منگنەکان لە ژمارەی جێتیغەکانەوە بزانم و هەژماریان بکەم. جێزام لەسەر زام، وەلێ چۆن و کێ ئەو زامە قوڵەی ناوڕۆحی هیلاکی دەبینێ. زامی دێ ها حەسرەت و عەشقی ناکام
سەیریم دەکرد و ئەو خەیاڵە سەرمەستی کردبووم. چاوانی پڕ لە ئەسرینی ڕۆحیانەتی پیرە عاشقێکی پێبەخشی بوو. ترس لە مەرگ و شەرم لە پیری و سەرهەڵدانەوەی گوناهە کۆنەکان لە چاوەکانیدا تێکەڵ بوون. هەمیشە لەو جۆرە پیرە پیاوانە بوو کە چاویان ئاو دەکات، ئەو پیرە پیاوانەی کە هەمیشە و ئاسان ئامادەی گریانن، هیچ کاممان نەیدەوێرا نقە بکات. تا دەهات شەو خامۆشتر دەبوو، ئەستێرە پتر دەڕژانە بان سەرمان، وەک چاوی ئەو ژنە شۆخ و منگنانەی خاڵە مەمۆ باسی دەکردن. باق و بریقەیان تاریکی ئەو شەوە خامۆشەی دڕدەدا، شەویش ماندوانە گران هەناسەی دەدا. جاروبار لە دوورەوە نوزە و گریانی منداڵێک دەهاتە بەرگوێ، قورسکە قورسکی سەگە بەڕەڵاکان، لایلایەکی ماندوو، کۆکەیەکی نەخۆش کە دوو کەڵوبۆنی مەرگ لەگەڵ خۆی بێنێ. چرپەچرپی شەرمن و ترسنۆکی ئەو ژن و مێردانەی کە خۆیان دەگرخان تا منداڵەکانیان بخەون. سەردڵخڕ بێ بە مردوو بێ، شەو درنگە بۆ جێی جوانێ، ئەوە ڕۆژی ڕووناکە و هەموو عالم دەیزانێ. چرپە نەسرەوتەکان لەسەر باڵی شنەیەک دەگەیشتنە گوێمان کە تاریکی و هەوای شەوی پڕ دەکرد لە هەناسەی گەرم و شەهوەت و ئارەزوو. سەدەها خەونی ناخۆش و خۆش و ڕێنە و هەڵبزڕکاندن ڕەنگا و ڕەنگی چرپە و خەونەکان هەوای شەوی پڕ دەکرد لە بۆنی ئادەمیزاد، لە هەناسە و تاسە و گریانی خنکا و قریوەیەکی نابەجێ و حەیابەرە، خوێندنی ناوەختی کەڵەشێرێک، تریفە و ئۆغژنی نێو ناخی دڵ. تاو ناتاوێک بە دەستە سڕەکەی چاوانی دەسڕی لە ناکاو، وتی پێکێکی دیکە بۆم تێکەن. ئەگەر خوددا ئەم شەو لە هەموو گوناهە پیسەکانم خۆش بێ و لەسەر ئەم پێکە بم خاتە ناوەڕاستی جەهەنەم، حەقیەتی. بەڵام هەر خوددا خۆشی گەورە و خالقی من و مار و مێروە چاک دەزانێت منیش حەقمە ئەم شەو وەها هار و شێت بوومە. ئاخر خوددا پیر نابێ و من پیر بووم و چیتر جوانی دنیا پڕ بە هەردوو چاوان نابینم. با ئەم شەو لە تۆڵەی ئەم گوناهە کە بیرەیە ئیزرائیل بێ و ڕۆحم دەربکێشێ. ئیتر من تەواو تێگەیشتم کە ئەو سۆز و کەف و کوڵەی لەوە گەرمترە بە هوشیاری بەرگە بگرێ. تەوژمی بە خوڕەی ڕووبارێک لە حەز و تاسەی ساڵانی جەحێڵی، ڕووبارێکی وا بەخۆڕ کە ئازاترین مەلەوان خۆی لەبەر ناگرێ. زوو زوو چاوەکانی دەسڕێەوە و پڕ ئاو دەبوونەوە. لە دوو زنەی شەرمن دەچوون کە تازە بیانەوێت هەڵقوڵێن. دووکانی کوێرەوە بوو کە لە ناکاو بۆ جارێکی دیکە بتەقنەوە. سەدەها ئەستێرە لە ناو ئەو دوو چاوانەی ئەودا دەبریسکانەوە، لە نێوان خنکان و نەخنکاندا. وای لەو دوو چاوە شێت و جوان پەرستەی کە ئەوەندەیان نەماوە پڕبن لە گڵ و کرم بیان خوات. مار و مێرو تف لە حیکمەتی ئەو ژیانە کورت و هیچەی کە ئیدی حورمەتی پیرەمێردێکی شەیدا و عاشق ناگرێ. زەمن چەندە چروک و قرچۆکە بەو ملیۆنەها ساڵەوە کە بەخشیوێتی بە خۆر و مانگ و ئەستێرەکان چەند ساڵێکی دیکە بە قەرز ناداتە دوو چاوی ئەو پیرە جوانە. ئاخر بۆ دەبێ قەلە ڕەش و کیسەڵ سەدەها ساڵ بژین و ئەم نا ئەرێ یەکێک نییە لە فریشتە و دەرگاوان و شاگردەکانی خوددا بۆی بپاڕێنەوە و بە ئاسمان و زەوی بڵێن بە خوددا بڵێن دڵێک هەیە و نایەوێ وا کورت و زوو لە لێدان بکەوێ. دوو چاوی پڕحەز و زیندوو ئەستەمە ببنە هێلانەی مار و مێر و دوو چاو کە دەکوژێنەوە وەک ئەوە وایە کە هەرگیز دانەگیرسا بن، کە دەمرن کەس بڕوا ناکات بە تەنها بۆ تاسە و حەزی ژنێکی منگن سەدەها جار داگیرساون. لە دوورەوە دێنێ و زورگ و تەلانەکانەوە سەگ وەڕێک دەهاتە بەریوێ و تێکەڵ بە حەیرانێکی برینداری ئەو شەوە دەبوو کە بێباک سەدای بەرز دەبووەوە و بێ ئاگا لە هەموو دنیا و خەوتنی هەزارەها مەردوم لە ناوتەمی زیوینی سەرسەری شار بزر دەبوو. ئەوەندە دوور وەک ئەوەی حەیران بێژەکە لەسەر مانگەوە حەیران بچڕێ. بە نەرمەت و ڕەبوون و نازێکە وتی ئەرێ کەڕن، وتم بۆم تێکەن. شوان بۆ پێکسازکردن هەمیشە لە ئێمە بەدەست و برتر بوو. پرسی بەڕاست باوکە قەت بینیوتە من کە خواردمەوە بە درۆپێکان هەڵدەم؟ خۆ بە تەماژ نیت لە جیاتی من لە جەهەنەم بترسیت؟ نە باوکە لەبەر ئەوەمە کە قسەکەی پێبڕێوتی لەبەر دڵم دەزانم جا بۆ جنەوەستێ. خودای دەکرد هەر ئەم شەو لە لێدان دەکەوت. ڕۆڵە کەی منت بە ترسنۆکی بینیوە؟ پاشان کە دڵێک
خوڕپە و جۆش و خۆشی تێدا نەما بۆچی باشە؟ ئێوە خوێندەوارن، پێم بڵێن بۆچی چاکە؟ بۆچی؟ شوان شاگردانە و بەپەلە پێکەکەی بۆ ساز کرد و ئەویش بەر لەوەی بە حەزرەتەوە هەڵی بدات نەمهێشت و بە مەراقێکەوە لێم پرسی بەر لەوەی نۆشی بکەین چ شتێک لەو ژنانە لە لای تۆ زیاتر ماوەتەوە کە مایەی خۆشی بێ یان خەم؟ وەگەوەی گوێ بە پرسیارەکەی من بدات و نەدات چونکە پێکەکەی بەرز کردەوە و کەوتمە گومان. هەر هەمومانی ناچار کرد بڵین نۆش. ترسام فرامۆشم بکات، نەک لەبەرەوەی پرسیارەکەم هیچە، لەوە دەترسام کە تەواو مەست بوو بێت، بۆیە ویستم دووبارەی بکەمەوە. چ شتێک لەو ژنانە؟ قسەکەی پێ بڕیم و تێ هەڵچووەوە. دیسانەوە وەگەوەی حەکایەتەکە بە تەنها بۆ خۆی بگێڕێتەوە چونکە دوور ڕادەما و لە ئاسماندا نیگاکانی وێڵ و بڵاو دەبوونەوە. من هەرگیز دەنگ و بۆنی ژنە منگنەکانم لە یاد ناچێ، هەرگیز. ئەو ژنانەی کە من خۆشم ویستن و بەدزیەوە بۆیان گریام، هەر ئافرەتە و دەنگێکی جیاوازی هەیە کە هی هەندێکیان دەگاتە سەر پەڕەی ڕۆح و دڵ، دەنگ و هەم بۆنی جیاواز. هیچ کاتێک دەنگ و بۆنەکانم تێکەڵ نەکردوون، هەرگیز. هەموو ئەو بۆنانی حەزم لێ کردوون لە کەللەممە هەڵی دەگرم، هەر کاتێک بمەوێ بۆن و بەرامەکەی بۆم دێتەوە. هەر بەوەشەوە ماوە هەموو ئەو دەنگە خۆش و شیرینانەی ژنە منگنەکان لە گوێمدا دەزرنگێنەوە بێ ئەوەی زرنگەیان لەلام تێکەڵ بێ. هەر یەکەیان زەنگۆڵەی خۆی هەیە، زێڕین و زیوین. نازانم ئاخۆ دەردەپیریمە و گوێیەکانم تەپ بوون یان ئێستا زرنگانەوەی دەنگی ئەم جۆرە ژنانە لەم شارەدا نابیستم. چییە؟ نازانم. لەوانەیە وەک جۆرە مەلێکی دەگمەن و خۆشخوان نەمابن، هەرگیز ئەو جۆرە ژنە بۆن خۆشانە نەماون کە کەللەی منیان پڕ دەکرد لە بۆنی بەهەشتی شاراوی ژێرکراس و کەواو حەبا. بۆنێک کە سینەی پڕ دەکرد لە بۆنی گیابەندی کوێستانان وەک جاری جاران نییە، نەبۆنێک هەیە و نەدەنگێک ڕامچڵەکێنێ. زۆر جاران کە غەریبی ئەو دەنگ و بۆنانە دەکەم لە دڵەوە دەگریم، حوشتر چۆن کاوێش دەکات. ئەمن ئاواهی لە ناو دڵ و ڕۆح و کەللە و گوێ و هەر هەموو بەدەنم ئەو بۆن و دەنگانە کاوێش دەکەمەوە تا دەمرم هەروە دەکەم، ناچارم. ئێوەش هەموو خەڵکی کە پیر دەبن جگە لە کاوێشکردنەوەی شتە خۆش و ناخۆشەکان هیچی دیکەیان پێ ناکرێت. وا هەز دەکەم یادی ئەو ڕۆژگارە تەڕوو خۆشانە مەرگی منیان دواخست. من ئێستا تەنیام، ماڵ و ژن و کوڕ و کچ بە تەنها ئاوەدانی گەورەت بۆ ناهێنن. خۆ هەر کەسە و خەم و دەرد و دنیای خۆی هەیە. جاروبار دەچمە دەرەوە، هێشتا ئەژنۆکانم نەشکاون، هێز و شەنگیان تێدا ماوە، بەڵام جاروبار ناچارم هەڵوەستەیەک بکەم و پشوو بدەم. هەن بەتەنیشتمان ڕادەبورن و ملهوڕانە بەرم دەکەون و بە زەحمەت خۆم بۆ ڕادەگیرێ. هەن میهرەبان و ژن و پیا و منداڵی زۆر هەن حەز دەکەن دەست بدەنە بن باڵت. ئیتر دنیا وایە، شقامەکان دەگەڕێم، کەس لە دۆستانی خۆم نابینم. دەچمە مزگەوت و ناو چایخانەکان، ناو قەیسەری و گوزەری ئاسنگەران و قەسابەکان و سەفارەچیەکان و زەڕەنگەرەکان. هیچ لەوە دەچێت زۆربەی هاوتەمەنەکانی من مردبن. زۆر جاران هەز دەکەم ئێرە شارێکی دیکەیە، لە دۆست و برادەرەکانی خۆم تاک و تەرایان دەبینم. ئەو دووسێ کەسەش نامناسنەوە لە پێکەوتون و سەردانیان دەکەم کە دەچم بۆنی مەرگ لە خۆم و لەوانیش دەکەم. هەندێک لە هاوڕێکۆنەکانم لە تەمەنێکی کەم و زۆر زوو نەخۆشکەوتن و مردن. هەندێکیان سەفەری ئێران و توورانیان کرد و نەگەڕانەوە. بۆ؟ نازانم. لەوەتەی من جحێڵم، من و دۆستەکانم ڕاپێکی شەڕ دەکرێین لە سەفەر بەلکەوە تاوەکو ئێستا. خۆشەڕی کورد و حکوومەت و کورد نەبڕایەوە. زۆرێک لە برادەرە هەرە شیرینەکانم لە نێو ئەو دۆڵ و شاخ و کێوانە کوژران، جگە لە شەڕی بەرە بابەکان و خێڵ و تایەفەکان قڕی خستوەتە ئۆمەد. لەوە دەچێ بەڵای ناگەهان تەنها بە منی نەزانی بێ. نازانم چۆن ئەو هەموو سەر و دەراوەم کرد و لەسەر شەرەف و مەرەڤ نەیان کوشتم. موعجیزەی ئیلاهیە. لەوە دەچێ خودای تەبارەک وەتەعالا بۆ خۆشکردنی ئاگری جەهەنەم منی دانابێت. نازانم کەی نۆری من دێت. چاک دەزانم کاوێشکردنەوەی ئەو دەنگ و بۆن و شتانە، ئەو ختورە و غایلە و خەیاڵانە چەندە حرام و گوناحە. بەڵام چی بکەم؟ لەم دوایەدا ڕازی دڵی خۆم لای مەلایەک درکان چاوی چوە پشتە سەری وتی
بەم تەمەنەوە خەیاڵی وا خەراپ و پیس و شەیتانی دلیلی ئەوەیە کە ئیمانت زۆر زەعیفە و لە دڵەوە تەوبەت نەکردووە. با ژمارەی نوێژ و ڕۆژوەکانت زیاتر بێ. من چاک دەزانم کە پیاوێکی باش و ئەهل و سەهل نیم. خەیاڵم خۆم خراپە. دەزانم کە جێگەی من بەهەژ نییە. کەم پیاوی وەک خۆمم بینیوە دڵێکی هیچ و قەحبەم هەیە. من تێناگەم خودای تەبارەک وەتەعالا چۆنی ئەو هەموو ژنە جوان و بۆن خۆش و منگنەی دروست کردووە و کەچی بە پیاو دەڵێ سەیریان مەکە، چاو داخن، خۆتان بگرن. بۆ بەدبەختی قەسابیش بووم و پتر ژنان ڕۆیان تێدەکردم. ئەوەندەش گۆشتم هەرزان کرد دنیا و بونیا پێیزانی و لە شارەکانی دیکەوەش لە گوندەکانەوە خەڵکی سۆراغی منیان دەکرد. ئاسنگەرەکانی دەرەدراوسێ بەغیلیان پێدەبرتم. منش دەمزانی هەرچەندە ئەوان قەهرن و ئارەقە دەڕێژن بەڵام سەرسووکترن، کەللە و باز و ڕقتر، ئاخر ئاسن و گۆشت دووشتی جیاوازن. وانیە کوڕینە؟ ئێمە سڕ و سەرسام قسەمان نەدەکرد. لە دوای ئەو سەرگوزشتە سەیرانە و ئەو ئیعترافە جوانە هەرزارکردنەوەیەک خەسارەت بوو. من وام هەست کرد سیحری عارەقەکە بێت ئەو سۆزە گەرم و دێرینەی لە دڵدا خست بێتە جۆش. دووسێ جاروتی بۆچی ئاواهی ئەبڵق بوون؟ سێری یەکدیمان کرد و هیچمان نەوت. من تەنها توانیم بڵێم قسەکانت ئەوەندە خۆشن حەیفە پێت ببڕین. عیبی گەورەی من ئەوە بوو بە ڕۆژیش دەم خواردەوە. نەم دەتوانی حیوانەکان کەل و پاچ بکەم یان بیان و گروێنم. گەرمەز نەبوومایە ناچار نەبوومایە خۆم سرم نەدەبڕین. هەمیشە بەیانیان زوو لە قەسابخانەوە کالاشەکانیان بۆ دەهێنام. دەیەها جار بۆ بزن و مەڕە سەر بڕاوەکان گریاوم. چەندەها جار ویستومە سەریان ببڕم و چەقۆ لە دەستم کەوتۆتە خوارێ. من تێناگەم گۆشتی ئەو بەستە زمانانە بۆچی حەڵاڵە؟ زۆر جاران خۆم دەخستە شوێنی ئەو مەڕوو بزنانەی دەمکوشتنەوە. باوکە ڕۆ کە ناخۆش بوو. سەدەها شەو خەونی خراپم بینیوە و خۆم بوومەتە بەران و مەڕ و بزن. با ئەو قاڕەم بدەم سەر بڕینەوە وای لێ کردوم هەر هەمان ئانوساد لەو مۆتەکەیەوە ئاگا بێم. بەدەم ناڵە و گریانەوە هەستمە سەر پێ و ئەوانی دیکەش و ئاگا بێنم. هەرگیز نەموێراوە سەیری ناوچاوی حیوانەکان بکەم. آخر کە چەقۆ دەگریتە دەست و بۆ لایەن دەچیت یەکسەر بۆنی خوێنی خۆیان دەکەن. هەست دەکەن تاوێکی دیکە و کارە ساتێک دەقەومێ. هەر بۆیە زووتر دەکەونە پەلەقاژەی مەرگ. ئێوە دەزانن کە من قەساب بووم و بەڵام چەندەها ساڵە دڵم لە گۆشت تۆراوە. خۆ بڕوام پێ دەکەن کەچی ئەوەندە کافر و بێزەوق بووم ژنێکی منگن بەهات بایەتە بەردووکانەکەم ئەو خەم و قەهرەی بیر دەبردمەوە. ئیتر خوڵقەکەم ئاواهی تێکەڵ و پێکەڵ بوو. تاوێک دڵتەنگ و ڕز دەبووم، تاوێکی دیکە دەکەوتمە سەر هەوا و هەوەس و کەیفەکەرانە. ڕۆژانە دەدوتە گەو نێریم لە دوورەوە بۆنی بزن و کارمامزەکانم دەکرد. لەو سەردەمەشدا تاک و تەراژن هەبوو بوێرن پەچە و سەر پۆش فڕێ بدەن. ئەوانیش پیر و کامەڵ بوون. سەرژنی ناو پرسە و شایی بوون. تاک و تەراژ ژنانی ئەلمۆدە و سفور لەسەر جادەکان دەبینران. مەکتەبێکی کچان کرابووەوە. کچانی پارچەڵە مەکتەبلی کەمە کێبەلەکیان لێ ڕوو دەکرد. کچ ژن هەبوون لەگەڵ براو مێرد و باوکی خۆیاندا لە ناو ترومبێلەکاندا بەسەر کۆتی دەردەکەوتن. ئەوانیش شارستان بوون. سەیرە لەو زەرف و زەمانەدا بوو کە من لەیلا خانم ناسی. ڕێکەوتێکی زۆر ئەنتیکە بوو. بەیانێکیان کتوپڕ ژنێکی بەهەیبەت و خاوەن جەماڵ هاتە بەردەم دوکانەکەم. خانمێکی ئەلمۆدە بوو. پرچی پەخش و پەرێشانی بەردابەوە سەر شان و ملی. بەرملی ڕوت تا نزیک بڵندایی هەردوو مەمکی. خدا هاوار ئاگاد لێم بێ و ئەژنۆم نەشکێ. ئەوەندە خاتوون و نازەنین بوو کە من ناچار بووم شەرمی لێ بکەم. دەدوت دەهرێکە من چاوەڕوانی خانمێکی وا بەوی قار و نازدارم. پتر شەرمم لەو بەرگە خوێناوی خۆم کرد. جگە لە بۆنی خوێن بۆنی قشپل و ڕیخم لێ دەهات. کە سرم نەوی کرد هەردوو کەوشە ڕەنگینەکەی بە بستێک لەو گوڵاوی خوێنە دوور بوو کە لە بەردەمی دوکانەکەم پەنگی خواردبەوە. پوزی پاک و سپی و لوسی بەدەرەوە بوو. ئەوەیان پیاوم دەویست تەحەممولی بکات. ئاکاری ورد و شیرینی حەیرانی کردم. ئاڵا و واڵا دەدرەوشایەوە. من حەزم دەکرد بمرم. زۆر ناشرین بووم. خوێناوی و چەقۆ بەدەستەوە. چەقۆکەم لێ زیاد بوو. عیب نەبوایە ئانوسات کە ئەو خانمەم بینی فڕێم دەدا و یەکسەر دەچووم بۆ حەمام. یەکەم جارم بوو تا ئەو حەدە ڕقم لەو ئیشەی خۆم بێتەوە. سڕ و سەرسام بووم. شەرمم دەکرد.
کە ئاواهی بەو سەر و سەکوتە لە بەردەمی داوەستا بووم. ئەوەندە شۆخ و شەنگ بوو حەزم دەکرد بگریم. بە عەرەبی و نەغمەیەکی خۆشەوە مەرحەبای کردم. عەسکەریم کردبوو بای خۆم عەرەبیم دەزانی، کەچی یەکسەر لاڵ بووم. سەرتان نەیەشێنم. لە شێعرە کۆنەکاندا باز لە شیر و تیر و موژە و ئەبرووی کەوان کراوە. بڕواتان بێ ئەو شاعیرانە حەقیان بووە. ئەو خانمە 1000 تیریدا لە جەرگم. باوکە ڕۆ لەو ماینە ژنە بەقەد من کەڵەگەت بوو. دوای ئەو خانمە ئیتر پێم حەڵاڵ بوو ژنان عەلمۆدە و سفور بوون. ژنە دکتۆری ددان بوو. هەرزوو زانیم عیادەکەی لەکوێیە. پاشان زانیم ئەو خانمە ئەو لەیلایە کە بە حەق 100 کەسی مەجنون دەکرد، خەڵکی مووسڵە. ئاخر دوای ئەو ڕێکەوتە خۆشە چەند جارێکی دیکە هاتەوە بەردەم ئەو دوکانە خوێناویەم. ئامۆژگاری کردم کە دەتوانم خۆم و دوکانەکەم خاوێنتر بین. یەکسەر بە گوێیم کرد هەتا بۆم بکرایە خۆم لە خوێن و پیسی دەپاراست. کەم و زۆر کوردیەکی شیرینی دەزانی. ئەو هەڵە و پەڵە جوانانە هەر لە خۆی دەهات. کە لێم پرسی لەکوێ فێر بووە، تێگەیاندم کە لە شاری مووسڵ دەر و دراوسەی کوردی زۆر بووە. دوو چاوی ڕەش کە هەر دەدوت دوو قلەتری ڕەشی میرین، ئەسمەرێکی خوێنگەرم. وام هەز دەکرد بەسەر هەردوو کوڵمیەوە قوڵپە قوڵب ئەو خوێنە دەکوڵێت. کەچی چەناگە و بەرملی سپی دەدوت قوماشی شەعادەیە. لە هەمووی شیرینتر ئەوە بوو کە ئافرەتێکی منگن بوو. نەمدەوێرا لێی بپرسم کچە یان ژنە، تاوەکو خۆی بەر لە ماڵ ئاوایی درکاندی دەدوت شاژنە. شەیتان شەرمی لێ دەکرد، بەنازەوە هەنگاوی دەنا. من چی بووم جگە لە قەسابێکی خوێناوی تا بپرسم؟ هەرگیز ئافرەتێکی منگنی وا مەشرەف خۆشم نەدی بوو، هەم منگن و هەم عەلمۆدە. بەڵام خەڵاتی خودا بوو یان بەڵای سەر بێعەبا و پەچە، ئاواهی سعیرباز و خۆشخوان. زرنگانەوەی دەنگی ئەو لە هی هەموو ژنەکان جیاواز بوو. بێمەی خانە و مەی مەستی دەکردم. ئەو چەند ئافرەتە منگنەی من شەیدایان بووم، وەک ئەو خانمە عەلمۆدەیە نەبوون. ئەو شاژنە ڕێک و ڕاست سەیری چاوەکانمی دەکرد. هەمیشە چاوی دەشکاندم کە دەیزانی هیلاک بووم و چیتر ناوێرم سەیری کەم. مەکر بازانە دەخەنیەوە یانێ ها تۆم بەزان. هەستم دەکرد بزانێت کە من تەواو گیرۆدە و کەمەندگیری بووم. جار دوای جار شەیداتری دەکردم. هەر جارە و جلێکی جیا ڕەنگین و ڕازاوە. وای لەو پێڵاوە ناسکانی پشتە پێ قۆقز و پەنجەکانی نەدەشاردەوە. بێباگ لەو شارە پڕ لە تەپ و تۆز و غەمگینەی ئێمە. دەدوت تاوسە خۆی دەلەنگێنێ. تا دەهات و دەڕۆیشتەوە دوکاندارەکان 100 جاران خۆیان دەکرد بە قوربانی. جوانیەکەی سووک و چروکی کردین. پینەچیەکەی بەرامبەرم دەیوت کوڕینە پیاو کە سەیری ئەو خانمە دەکات دەستنوێژی دەشکێ. من لە جیاتی بزمار داکوتین پەنجەی خۆم دەکوتم. تەنەکەچیەکەی تەنیشتم دەیوت برادەرینە بەدەست خۆم نییە کە دەیبینیم خۆم تەڕ دەکەم. کوڕە گەنجەکان 100 جاران بە حەیرانی دەبوون. ئاسنگەرەکان کە ساڵ 12 مانگ لە بەردەمی کوورەکانیان ئاسنیان دەکوتا بە بیانووی گەرماوە دەهاتنە دەرێ. کە دەهات و دەیدواندم حەزم دەکرد خۆم وەک کەلاشی تەگەیەک یان بەرانێک بە قەنارەکە و هەڵبواسرێم و گۆشتی لاڕانی خۆمی بۆ لێ بکەمەوە. هیچ جارێک نەبوو دەستی خۆم نەبڕم. بۆ چما چەقۆ و لاکی هیچ حیوانێکم بە قەنارەکەەوە دەبینی؟ بۆ چما هەستم بە بڕینی دەماری دەست و پەنجەکانم دەکرد. دوجار وام لێ هاتبوو هەندێک ڕۆژ دەچوومە ئەو چایخانەیەی کە کەوتبووە بەرامبەر عەیادەکەی. ئەوە خوایە لە هاتوو چوونێکدا چاوم پێی بکەوێ. بەدەم چاوەڕوانی دەرکەوتنی ئەو خانمە 20 چام دەخواردەوە و 2-3 پاکەتم دەکێشا کە چەند ڕۆژێک نەدەهات و دوا دەکەوت شەوانە پترم دەخواردەوە. بە ڕۆژیش قسووریم نەدەکرد. هەندێک جار سۆزێکی گەرم دڵی دەخواردم و دەگریام. قەسابەکانی دیکە و هاوڕێ عارقخۆرەکانم جرتیان دەکێشا و جنێویان پێدەدام. بێغیرەت ئەو بۆڕەت چیە داناوەشەی بە شەرەف لەوە جوانتر لە تیاترۆخانەکانی مووسڵ و بەغدا هەیە. من تەریق دەبمەوە ئەو نامەردە هەیبەتی پیاوەتی تێدا نییە. بۆ ناچی بکەویتە سەر کەوشەکانی ژنانی. یەکەم جارە ببینم پیاوێکی زول و زەلام بۆ ئافرەت بگری. کوڕینە من تێناگەم چی داوە لە قەسابی بۆ لە جیاتی سەربڕینی مەڕوو بزن قوماشی ژنان نافرۆشێ. ئەوە حاڵە بە تۆوە؟ کراسەکەت چی تیمۆرە؟ تخوا هەڵی کە زۆر شۆڕە. ها من ترسی ئەوە لێنیشتووە ئەو خانە مووسڵاویە بەم شین و شەپۆڕە بزانێ و پیاوی کوردی لەبەرچاو بکەوێ، نەچی لە لای بگری گەوات. ئەرێ ناوی چییە؟
سەرکز و شەرمنانە دەموت لەیلا جەنابیشت مەجنونی ئاخیر زەمان دایاندایە قاقای پێکەنین و بەو گاڵتە و مەزاقە ڕاهاتە بووم بەڵام نەدەکرا لەبەر چاوی ئەوان مەست بم و بۆ لەیلا بگریم لە نێوان غەزەبی برادەرەکانم و پێڕابواردنیان جاروبار خۆم تەرە و تەنیا دەگرت نەیان دەهێشت ناچار هەر جارە و بیانوێکم دەدۆزیەوە تاوەکو خۆمیان لێ دوور بخەمەوە چونکە تەواو وای لێ هاتبوو بە کەڵکی ناو پیاوان نەیەم دەیەها جار شەو و نیوە شەو لە ناو پێخەفەکەمدا ژنەکەم گوێی لە گریان و ناڵە و بڕێنەم دەبوو بەیانیان کە هەڵدەستا دەیپرسی مەمۆ شەوان ناوێرم خەبەرت کەمەوە پیاوەکە دڵم ژان دەکا کە گوێم لە ناڵە و گریانتە بەدەم خەوە و ڕێنان دەکەی بە درۆ پێم دەوت ناژنەکە ماندووم خەبەر مەکەوە شەوانە مەڕوو بزن و مانگا سەربڕاوەکان دێنەوە گژم و دەڵێن کوا سەرەکانمان بەشەڕە شۆخ دەکەونە گیان و شێتم دەکەن چۆن نەگریم ئافرەت چۆن نەگریم ئەویش دڵپاک و سادە و ساویلکە دەیوێت دەواز بێنە مەمۆ دەست دەکار و کاسپێکی دیکە ناومێدانە دەموت تازە ڕۆیی لە دەست دەرچوو بێ ئاگا لە خۆی پێکەکەی هەڵدا بێ ئەوەی تەواوی بکات داینایەوە من وەک ئەوەی کە غەمگینی ئەو هەموو حەز و حەسرەت و یادە تاڵ و شیرینەی بم پێم وت تۆ خۆت پیاوێکی دنیا دیدەی حاڵەتی واسەیر نییە نە ئافرەتەکان وەکو یەکن و نە پیاوەکانیش خاوەن هەمان خدە و خوون جوانی لەوەدایە کە تا ئێستاش بە حەسرەت و جوانیەوە چیرۆکی ئەو ژنە منگنە دەگێڕیتەوە دەم خۆش هەم منگن و هەم عەلمۆدە و هەم نازدار من زۆر پێم ناخۆش بوو کە دەهاتە ئەو بازاڕە بێ حەشر و نەشرە هەتا پێم گوناه بوو کە بەسەر زەویدا دەڕوا جارێک پێم وت قاقا پێکەنی و ددانە سەدەف ئاساکانی دەرکەوتن دڵپاکانە پرسی ئەی لە کێن دەربچم دەمیست بڵێم بەسەر دڵی مندا بڕۆ نەم دەوێرە دەترسان بتۆرێ و بە ئەدەب سزم بزانێ کە بە کوردێکی شەق و شڕ و شیرین قسەی دەکرد من حەزم دەکرد لە خۆشیانە بیخۆم حەزم دەکرد لە خۆم هەڵدەم باوکە ڕۆ کە عەرەبی و کوردی تێکەڵ دەکرد زمانێکی تر بوو جیا لە هەموو زمانە خۆشەکانی دنیا هەمیشە بەدزیەوە لەو چایخانەیەوە دەمبینی ئەو نەی دەزانی لای من گرنگ ئەوە بوو گەر بۆم بکرێ ڕۆژانە چاوم لێی تێر بکەم ماوەیەک بوو بە هەفتە و بزر بوو عەیادەکەی ئەو لە باڵەخانەیەکی گەورە بوو چەند عەیادەیەکی تری تێکەوت بوو خۆم بۆ نەگیرا و چووم لە دەرگاوانەکەم پرسی قورگم پڕ بوو لە گریان دەرگاوانەکە تێگەیاندم کە دکتۆرەخان چۆتەوە مووسڵ بەسەردان پاشان پرسی چیتە؟ پێم وت ددانم ئەم شەو نەخەوتم کە ناومێت بووم و ترسام لەوەی سەفەری یەکجارێکی بێونەیەتەوە زۆر دڵم بە حاڵی خۆم سووتا چوومە ئاو دەستی مزگەوتێک و بە فێڵی میزکردن تێر گریام زۆرم بیر دەکرد و شێت و شەیدای ببووم دەنگە منگنەکەی بە ئاوازێکی زۆر خۆشەوە لە گوێمدا دەزرنگایەوە خەندەی پڕنازی قریوەی بێشەرم و ترسی کە لە ناکاو لە قورگیدا دەتەقیە و لە ناکاو شیرینانە خامۆش دەبوو خۆم لە ناو چەند کۆڵانی گەڕێکێکی دوور لە گەڕێکی خۆمان بزر کرد نەمدەزانی بۆ کوێ دەچم بۆ هەردەڕۆم ئەو ڕۆژە وەک ئەسپێکی کێوی و بریندار سم کۆڵانم دەکرد بۆ ڕۆژی دواتر وەک ئەسپێکی شێت بۆنی ماینێک بکات لە دوورەوە بۆنی ئەو خانمەم دەکرد دڵمدا دەخورپا و هەستم کرد بۆنی ئەوە و لەو ئاسمان و دەوروبەردا بڵاو بۆتەوە بۆنی ئەوە و هاتۆتەوە دەمحیلاند ئەو بەیانیە خوڵقی ئەوەم نەبوو گۆشت بفرۆشم دوکانم کردبووەوە و وەک ئەوەی ماخۆلانم پێکەوت بێ دەهاتم و دەچووم ئەو ناوم گێرە کرد یەک دوو دۆستی شیرینم هاتن شەکرەژن و منگن بێ ئاگا بووم لە دنیا شپرزە و شێوا و وەڵامی ئەوان و هەر کەسێکم دەدایەوە کە بۆ گۆشت دەهاتن ئەمڕۆ نەخۆشم پرسەمان هەیە ئەچمە شایی ددانم دەکێشم لەسەر سەفەرم هەر هەمووی درۆ بوو کەزانی مڕۆمۆچ و ناشرین و تا درەنگتر دەبوو پتر خەڵکم ڕایی دەکرد یان بڵێم درۆم دەکرد و دەرم دەکردن دۆست و برادەر و ژنەکان ناومێدانە و بێگفتی شیرین دەڕۆیشتن وەک شێت کە ڕاوە دوو نرابێت چاوم بە هەر چواردەوری خۆمدا دەگێڕا لە ناکاو مەست و ملهوڕانە بدراوسێ دوکانەکەی خۆم وت هەر ئێستا دێمەوە چاوێکت لە دوکانەکە بێ پێکەنینم بە خۆم هاتکەوام وت ئاخر کێ کاری بە چەقۆ و قەنارە و چەپە چاغە نازانم چۆن و بەکوێدا گەشتمە بەر عەیادەکەی پڕبوو لە مناڵ و مەزن پیرەژن و پیرەمێردێکی زۆر کە بەنیازی تاقمی ددان ڕژابوونە ئەو ناوە
زریک و هۆڕی منداڵی چڵکن و چڵمن زۆر وەستام و چاوەڕێم کرد. زۆر بێزار بووم و شێتی دیداری ئەو خانمە بووم. ناچار بە دەرگاوانەکەم وت من پەلەمەوە ئەو ئیشی ددانە لەو ڕۆژەوەی کە هات مەلات کوشتومی بیرتە؟ درۆیان ڕاست وتی بیرمە. پێم وت بە دکتۆرەخان بڵێ مەمۆی قەساب هاتووە و ددانی دەکێشێ. وەها هیلاک و پەرێشان بووم مەحاڵ بۆ بڵێ ناکرێ. نۆرە بڕی بۆ کردم و چوومە ژوورێ. لە خەندەیەکەوە پێشوازی زۆر خاتوونانەی لێ کردم و کورسێکی لێ نزیک خستمەوە. هەردوو ئەژنۆم شکا بوو. ناچار ڕوونیشتم، چاوەکانم پڕبوون لە فرمێسک. بە زمانە شیرینەی خۆیەوە من گاندی. خێر مەم و خستەنی؟ شەرمم کرد پێ بەڵام خستەی تۆم. یادی تۆم کرد و ئەم شارە بێ تۆ چۆڵ بوو. حەزم کرد گلەی لێ بکەم کە بۆ وا بێ هەست و خوست سەفەری کرد و پێی نەوتم نەموێرە. ئاخر من کیم و چیم کە خەندەکەی سەر لێوانی نەما و کاڵ بووەوە. زانیم چاوە پڕ لە فرمێسکەکانم حەیای بردووم و هەستی بە شتێکی ناجۆر کردووە کە چوومە ژوورەوە. هەر بە درۆ دەستم بەلا ڕوومەتی ڕاستمەوە گرتبوو. بەدەم سکاڵا و گلەیەوە کە پتر لە پاڕانەوە دەچوو توانیم بڵێم کە بۆچی دیار نییە و چما وازی لە گۆشت خواردن هێناوە. بە هەمان خەندەی شیرینی خۆیەوە و من گنانە باسی سەفەرەکەی کرد و تێی گەیاندم کە کەس و کاری نەخۆش کەوتبوون. گێلانە و ژنانە وتم قەزای ئەوانیش بکەوێ لە گیانم، هەر خۆت نەخۆش نەکەویت بە قوربانت بین هەمومان. نیوە ناچڵ تێم گەیشت و بەو لە بزەخۆشەوە وتی نەی کات خوددا کە پرسی چیتە؟ هیچ چارم نەما، چاوم پڕ بوو لە فرمێسک. هەستم کرد ئەوەندە خاتوونە ژوورەکەی پڕ کردوتەوە، ئەوەندە شەنگە ئەو شارە خامۆشەی ئێمەی ئاوەدان کردوتەوە. پێم وت کە ئەم شەو تا بەیانی نەخەوتم و هەرگین گەڵم خواردووە وەک دەمار لە هەناومدا بێ لە کەللەمە کە پرسی بۆ نەموێرا بڵێم. ئاخر یادی تۆم دەکرد، هەر بە خەیاڵی تۆوە تەپاوتلم داوە. بە تەنیا لە ژوورێکی دیکە خەوتم. نەموێرا حەزم دەکرد واز لە دەردی پیاوەتی بێنم و خۆ هەڵدەمە ناو باوەشی تێر بم لەو بۆن و بەرامەی گەرنەی هێشت خۆم هەڵدەمە بەر کەوشە جوانەکانی چش لە شکۆی پیاوانە و درۆزنانە. ناچار وتم ژانی ددانم شێتی کردووم، داوێتی لە کەللەم قەدوانە بووم کە قسەم دەکرد بە هەردوو دەست ئیشارەتم دەکرد تا باشتر لێم حاڵی بێ. فرمێسکەکانم قوت دەدایەوە و خۆم گرتبوو تا نەیدەمە پڕمەی گریان، نەیدەزانی بڕوا بکات یان نەیکات. خەم و قەهرەکەم دەخواردەوە چونکە دەترسام بەبێ غیرەتم بزانێ و وا تێبگا هەر بەڕاستی ددان ئێشەکەم منی گریاندووە نەک یادە بە جۆشەکەی ئەو. فەرمانی پێکردم کە بچمە سەر کورسیەکی چەرم ڕەش و درێژکۆلە کە لە پشتدێن بەسەرەوە کێلی دەکردمەوە کە پرسی کام ددانتە. بیرم چووە بوو، لەپی دەستم خستوە سەر لا ڕوومەتی چەپم. بە گومانەوە پرسی کە من هاتمە ژوورێ دەستی ڕاستم بەلا ڕوومەتی ڕاستمەوە بوو. ناچار وتم کە من هەموو ئازای جەستەم کەوتۆتە سەر ئێش و ئازار و هەموو دەم و ددانم ژان دەکات، نازانم کام لایە. فەرمانی پێکردم کە دەم بکەمەوە. هەرگیز نەمدی بوو دلێرانە ژن فەرمان بەسرمدا دەربکات، بەڵام پڕ بەدڵ حەزم دەکرد تا ئێوارە فەرمان دەربکا و منیش گوێڕایەڵی بم. لە ژن و پیاوە نەخۆشەکان فێری چەندین وشەی ئەنتیکە بوو. من هەر دەجوڵام لە ناکاو لێمی پرسی گەلۆر بووی؟ سەرەتا تێنەگەیشتم چونکە ڕۆشنایی خستمۆ ناو دەم و لە ددانە خراپەکە دەگەڕا. سەرەتا وتم کێ گەلۆرە خانم؟ سوور هەڵگەڕام. پاشان کە دووبارە و سێبارەی کردەوە بە مەقاشێک لە ددانەکانمی دەدا تێگەیشتم کە لێم دەپرسی ئاخۆ ددانم کلۆر بووە؟ ئۆغژنێک بەدڵمدا هات و هێور بوومەوە. بەدەست و پەنجە وەک ئەوەی هەڵماتیان بکەم تێم گەیان کە کاکی لەم پلداوێت و ژانەکەی شێتی کردوم. درۆ من خۆزگەم بوو لەسەر ئەو کورسی هەڵنەستم و لەو چاوەڕەشانەی ڕابمێنم. کام ددانتە؟ هەموویەتی ددان و پووک و زمانیشم تا دەگاتە ناو گەروم. دەم بکەرەوە، دانەخە زیاتر وا دەمم کردەوە کە تا ناو هەناوم ببینێ. باشە هیچ کام گەلۆر نییە. پێم وت نا، یەکێک لە کاکیلەکانم لای ڕاست کلۆرە. وتی کەمەک پڕ دەبێتەوە. ددان دەشۆری ئەتۆ؟ بە درۆ وتم بەڵێ جغەرە عەرەق. وتم کەمە سەری بەڕاست و چەپدا دەجوڵاند یانێ بەدعەمەل و درۆزنم. چاوەگەشەکانی مەستیان کردم. زوو دەیوت
هیچ نییە دیار. بە نەشتەرێکی باریک لە ددانەکانمی دەدا کە سەری پەنجەکانی بەردەم و لێو و سمێڵم دەکەوت. سڕ و وڕ دەبووم. تەزوویەک هەموو گیانی دەخستە سەر مێرولە. خوتووکەم دەهاتێ و حەزم دەکرد گاز لەو پەنجانەی بگرم و یەکەیەکیان ماچ بکەم و بیلێسمەوە. مەحاڵ بوو ڕێم بدات بەو خۆشیە شامەرگ بم. کەزانی لەو کورسیەدا نابەزم، ناو مێدانەجێی هێشتم و بەپەلە چووەوە سەر دەست شۆرەکە و هەردوو دەستی جوان شۆری وشکی کردنەوە. ئەم جارەیان بەدەمامک و دەستکێشەوە بۆم هاتەوە. دەم و لێوە تەنکە کەولوتە قنجەکەی لە من شاردەوە. بەڵام دوو ئەستێری چاوی هەر درەوشاوە و گەشاوە بوون. بۆ منێکی نەکبەت و سەوداسەر هەر زۆر بوو بە دەستکێشی شەوە بێ دەست و پەنجەی بەردەم و ددانم سمێڵم دەکەوت. پرشنگی بەتینی گڵۆپەکەی سەرسەرم بوو یان سۆزێکی لە ناکاو و گەرم کە وای کرد هەردوو چاوەکانم پڕبن لە ئاو. لە ژێرەوەش کراسەکەی بەر شەڕواڵەکەم دەکەوت. دوعام دەکرد تۆزێکی دیکە نزیکتر بێتەوە. بۆن و بەرامەی خۆشی بەنجی کردبووم. دەمخواست لە باوەشیدا بۆ سۆزە گەرمەوە تێر بگریم، چونکە دەمزانی گەیشتن بەو خانمە مەحاڵە. دووسێ جار ویستم بان قەست ئەژنۆم بەر ئەژنۆی بکەوێ، نەموێرە. هیچ نییە مەگەر ئەشیعە بیگری. چۆن ددان دەردی شاراوەی هەیە؟ کەوتی دەردی شاراوە. ویستم بڵم دەردی شاراوە لە ددانمدا نییە، بەڵکو لە دڵمدایە. حەبی بۆ نووسیم و ناردمی بۆ ئەشیعە کە ئەشیعەم بۆ بردەوە. عەجەب هیچ نییە دیار. فەرمانی پێکردم کە حەبەکانم بخۆم و دەرزێکی ئازاری بۆ نووسیم. گوایە گەر چاک نەبووم دوای دووسێ ڕۆژ سەری لێ بدەمەوە. من هیچم نەبوو، کەچی لەبەر خاتری ئەو خانمە هەموو حەبەکانم خوارد و دەرزیەکەم لە خۆمدا. من ئامادە بووم هەر 32 ددانم دەربهێنم تەنها بۆ ئەوەی سەیری چاوەکانی بکەم، بۆن و بەرامەی کەللەم پڕ بکاو بەو دەنگە من گنەی گومانم لێ بکات و لێم بپرسێ و فەرمانم پێ بکات بمرم و منیش ئامادە بم کە بمرم. وای خودایە کە سەلار و سەنگین بوو. سەیر ئەوە بوو کە وەک بڵێ ددانەکانم وەڵام بە دڵم بدەنەوە. هەر لە خۆیەوە لای چەپم ئاوسا و خڕینەکانم کەوت نەژان. کە چوومەوە ماڵێ خۆم هێنایە حاڵی جان. دایکی شوان سەیری پێدەهات کە پیاوێکی زل و زەبەلاحی وەک لە تاو ددان ئێشە زۆرە زۆر دەگریم. ئەو نەی دەزانی کە من دەردێکی دیکە هۆش و گۆشی نەهێشتوم و دەمگرێنێ. دەقیقە و سەعاتم دەژمار تا بچمەوە لای. ئەو دوو ڕۆژە ئاگام لە دوکان نەمابوو. دەرو دراوسێ دوکانیان بۆ داخستە بووم. 3 ڕۆژم پێ تەواو نەکرا. بە گومانەوە لێم وردبووە. بە نەرمە غەزەبێکەوە دەیوت کە من، بەڵام نییە. 2-3 جار هەر ئاواهی و وازم نەهێنا. ئاخر هیچ بیانوێکی دیکەم نەبوو تا ناچار بوو بۆ دوجار ناومێدانە ددانێکم بکێشێ. من هەر لە خۆمەوە دەستم لەسەر یەکێک لە کاکیلەکاندانا و وتم ئەوەیان کوێری کردو. دەمزانی دەرکێشانی کاکی لە زۆر زەحمەتە. چاوەکانی پڕبوون لە خەنینی درۆ و مەکربازانە. وەک بزانێت درۆ دەکەم چش گرنگ ئەوە بوو ژنە خاتوونە خۆیم لێ نزیک دەخاتەوە. دەمدوێنێ دەست و پەنجەی بەردەم و ددانم دەکەوێ. ویستی دەم و ددانم بەنج بکات. سوێندی شەرەفم خوارد کە مەحاڵە. بۆ من منداڵم. آخر ئەو نەی دەزانی کە من تەنها بە نیگاکانی بە بۆنی ژنانەی کە خێلم دەکات بەو دەنگە کەرخ و منگنەی کە مەستم دەکات بەنج ببووم. جا هەر بەڕاستی وابوو بەسەر من و کورسیەکەدا دەنوشتایەوە و ژنانە پێی دەوتم کە من قەسابێکی ئازام. پەنجە نەرمەکانی لەو دی و دەستکێشەوە تەسووی دەخستە گیانم. ئەوانە چەقۆ و نەشتەر و مەقاش و گاز نەبوون بەدەستیەوە. باق و بریقیان پتر لە هی ئەنگوستی لەو بازن دەچوو. دەمامکی تا ناوەڕاستی لوتی قنجی هەڵکێشا بوو. چاوەکانی دەبریسکانەوە و لە دەمە بۆگەنەکەی منیان دەڕوانی. لەو ژوورەدا تا کەشتێکی زیندوو چاوەکانی ئەو خانمە بوون. گازەکەی لە ددانم گیر دەکرد. من بێباکتر بووم لەوەی بزانم کاکی لێیە یان خڕێنە. من ئازارەکەم لێ دەبوو بە خۆشی و دەخەنیمەوە تا بینوێنم ئازا و بەجەرگم. کەچی ئەوەندە میهرەبان بوو دڵی نەدەهات. گوێم لە قرچە قرچی گازەکە بوو کە گیری دەکرد لە بنی ددانێکم. من لە چاوانی ڕەشی وردە بوومەوە. ئەم بە سۆزی خوشکێکەوە دەویست سرم بەلای چەپدا وەرسوڕێنم بۆ پشتەوە تاوەکو جوان ناودەمم ببینێ دەستی بخێوێتێ. من بیرم دەچووە و ئەو میهرەبانتر هەوڵی دەدا سرم وەرسوڕێنێ.
بەدەم سەر شۆڕکردنەوە و قژی پەخش و بڵاوی دەڕژایە سەرشان و ملم سەرسەرم. ئان و سات کەبیری کەوتەوە تۆپەڵی کرد و بە تەوقەیەک ڕاگیری کرد و لەو جوانیە بێبەشی کردم. ڕۆشنایی ئەو گوڵۆپە زەردەنەی دەتوانی دوو گوڵاڵە سوورەی سەرکوڵمی ئەو نازدارە لە من بشارێتەوە. لە ناکاو دەستی لەرزی و دیسانەوە باسی بەنجی کرد. بۆ من ئەو سووکە شەڕە بە لەزەت بوو. ئەو دەیوت و من سوێندم بە خودا و دار و بەردەخوارد کە بەم ژانە قورسەی ددانمەوە دەڕۆم یان مەرجە بێبەنج ددانەکەم بۆ دەربکێشێ. جانشمیلێکی وا لەگەڵ بەرانێکی وەک من چی پێدەکرا. دوجار ناومێدانەوتی ئەمرەن ئەڵڵا، فەرمانی کرد کە تەواو دەبم بکەمەوە و نەجوڵێم. جا هەرواش بوو، بژمردبام نەدەجوڵام. من کەوتبوومە بەردەستی خانمێکی وا خەنی لە خۆم. دڵنیا بن گەر پێی بگوتبام وازل عارق و جگەرە بێنە دەمکرد. دەیەها جار گازەکەی دەستی لە ددانەکەم گیر دەکرد و دەخزی. جاخۆ ئەوە ددان نەبوو، من هەم بوو. ددانی گورگ بوو. ناومێدانە و بەو پەڕی شەرمەوە دەمویست کە پێی بڵێم ڕەگی قوڵە. نەدەکرا. زەندە و باسکی و دەستی نەرمونیانی هی ئەوە نەبوو ددانی تەگەیەکی وەک من بکێشێ. من تا ناو هەناوم بۆنی زۆر خۆشی ئەوم هەڵدەمژی. بە خەیاڵیش دەستکێشەکەم دادەماڵی و سەری پەنجەکانی ماچ دەکرد. ئەو بێ ئاگا لەوەی کە من چ هەوەسێک مەست و بێهۆشم دەکات. بۆنی سەر و پرچی جیاواز بوو لە بۆنی سینە و بەرۆکی. ئەو جاروبارەی کە بەدەم ددان کێشانەوە گازەکە دەخزی و تاو لە بوون و بۆتکەی ددانم گیر نەدەبوو. ڕادەتەکی و بە حاڵ ڕەتی دەبرد و بێ ئاگا لە خۆی بەرم دەکەوت. پووزی نەرمی لەسەر شەرواڵەکەەوە بەربەلەکم دەکەوت و سەر لە نوێ بەنج دەبووم و دەبورامەوە. چاوەکانم دەنووقاند و هەر بە خەیاڵ شەیدا و عاشق خۆم لە باوەشی ئەودا دەبینیەوە. هەنا سەبڕەکەی پێکەوت بوو، هەناسەی گەرم و پاکی خۆزگەم دەخواست ئەو ددان کێشانە چەندین ڕۆژ و شەو بخایەنێ. نا، تۆ بڵێ دەهرێک. ئەوەندە ملکەچی ئەو حەزە گەرمەی خۆم بووم کە دەمخواست لە جێی ددانە کێشراوەکە خوێنە فیچقە بکات و نەوەستێ تا لەو ژوورەی ئەودا درەنگتر بێمە دەرەوە. نیوە مردوو بم و چش بە تەنها لەو کارمامزە ڕابمێنم و بەس. دواتەکان و ئاخ لە بن و بۆتکەوە ددانەکەمی دەرکێشا خەریک بوو بە پشتدا بکەوێ. منی زۆر حەرامزادە هەرگیز هەلیوان بۆ نەدەڕەخسا. بۆیە یەکسەر بە فرسەتم زانی و دەستی ڕاستەم لە لاوە بۆ کەمەر و پشتی درێژ کرد. تند ڕام کێشا و گوشیم بەو نیازەی کە نەکەوێ. کە نیگام کرد عارەقەی کردبووەوە و زەنگۆڵ لە هەنی دەتکا. وتی عەفو، مەمنون. ویستم پێی بڵێم من مەمنونم کە ئەوەندە هیلاکم کردی. بە من وایە ئارەقەی سەر ڕوخساری بخۆمەوە. سەیری ددانەکەی کرد و بە خەمێکە وتی عەیبی نییە ددانەکەت. بە پەلە و وەک ئەوەی خۆم لەو درۆ و ساختە بازیە پاک بکەمەوە. بەدەست ئیشارەتم بۆ کرد کە ئەو ددانە کوشتبوومی. بەدەم قسەوە لۆکەی دەخستە جێی چاڵبووی ددانەکەم و فەرمانی پێکردم کە دەم داخەم و لەسەر کورسیەک هەر لە ژوورەکەی خۆی دانیشم و پشوو بدەم. دەترسا لەوەی خوێنم نەوەستێ. حیسابی سەعاتم نەکرد، بەڵام سڕتر بووم لەوەی تێبگەم چیم کردبووە و هەر چاوەڕێ بووم. گرنگ ئەوە بوو لەو دوولبەرەم نزیک ببمەوە، جا چ زیندوو چ مردوو. دوای پشوویەکی درێژ 3-4 جار فەرمانی پێکردم کە بڕۆم. خۆم لە گێلیدا کەچی چەند بارەی کردەوە و دڵنیایی کردم کە خوێنم نییە. وەک عاشقێکی ناومێد و دەرکرا و ملم نەچوومەوە ماڵێ. یەکسەر بەو دەمە و ئێوارەیە چوومە یانی فەرمانبەران تا مڕ بووم خواردمەوە. دەم خواردەوە و لە ناوەوە بە زۆر قوڵپی گریانێکم ڕاگرتە بوو کە شەو چوومەوە تەواوێک سەرخۆش بووم. ژنەکەم بە دیارمەوە ئێشکی دەگرت و بۆم دەگریا. سەرتان نێشێنم ئەو شەوە ژانی حەزی ئەو ژنە من گەنەی هێشت بخەوم، نەک ژانی ددانە دەرکێشراوەکەم. 2 ڕۆژان چاوەڕێ بووم، نەهات. هەر لە هەمان چایخانە دانیشتم و چاوشارکێم بوو بێ ئۆقرە و هیلاک. کە هات بە هەڵە داوان لە جادەکە پەڕیمەوە. وەها شێتانە خەریک بوو قەمەرێک بمشێلێ. نەمهێشت یەک نەخۆش بچێتە لای. دەرگاوانەکە بوو بە دۆستم بێ فەرمووکردن. چوومە ژوورەوە و دەستم بەلا ڕوومەتمەوە گرتبوو. بێ ئەوەی لێم زیویر بێ خێرهاتنی کردم. زانی درۆ دەکەم، زانیم کە دەزانێ درۆ دەکەم، بەڵام لە درۆ زیاتر چیم پێدەکرا. لەوە دەچوو ڕابمێنێ
ئەو مەیلەدا بنێم چونکە پێی لە دوکانەکەم بڕی بوو. سوێندم بە پێغەمبەر و قورئان دەخوارد کە دیسانەوە دەم و ددانم ژان دەکات. بێسوود بوو. ئەم جارەیان دەستم کرد بە گریان، دەستی گرتم و خانمانە وەک ئەوەی ڕێنمایی منداڵێکی گرینۆک بکات و لەسەر کورسیەک داینام. تەریق بوومەوە کە ئاواهی بە کۆڵ دەگریان. بەو پەڕی جورئەتەوە سەیری هەردوو چاوەتەڕەکانمی کرد، دەکوڵام و قوڵپە قوڵپ هەنسکم هەڵدەدا. بەدەم دەستگوشینەوە کە دوور بوو لە هەوەس دڵی دەدامەوە کە ئەگەر ژیر نەبمەوە ئەویش لەگەڵمدا دەگری. بەدەست خۆم نەبوو، دەدوت هەموو تایەفەکەم مردووە. ئاوی بۆ هێنام، لەکوێ و چۆن نەمزانی. دەستە سڕێکی سپی بۆنداری لە جانتاکەی دەرهێنا تا وەکو فرمێسکەکانم بسڕم. لەوە دەچوو خۆی جگەرە کێش بێ. جگەرێکی بۆ ئاگردام و بەڕوومەوە خەنیەوە وتی: وانەکە لوتفەن وانەکە ئاوها نابێ. بەو پەڕی بێدەسەڵاتیمە وتم: بەدەست خۆم نییە دکتۆرە. بە عەرەبی و کوردی تێیگەیاندم کە پێی ناخۆش نییە من سەرسامم، بەڵام خەم لەو هەموو بێتاقەتیە و ڕۆحەشێتی من دەخوات. بە کەمێک زیویر بوونەوە گلەیی لێکردم کە چۆن دەبێ بۆ دیتنێک ددانێکم کێشێ. پاشان زانیم کە موسڵمان نییە، بەڵکو گاورە و دەستگیراندارە. پێیوتم: عەنتیکەیە، ئەتوو قەسابێکی عاتیفی. دوجار بەدەم گریانەوە پێم وت کە وەک جاران سەردانی دوکانەکەم بکات و منیش گۆشتی هەرزانیان بەلاشی پێ ببەخشم. ئەو لوتفەی منی پێخۆش بوو. ئەو ژنە منگنە باسی دەیەها حەکایەت و حاڵەتی بۆ کردم تا تێبگەم کە شەرم لەو سۆزەی خۆم نەکەم. سەدەها کەس و حاڵەتی وەک من هەیە پێویست بە خەم و قەهر ناکات. ئەو خاتونە دەستی لە ملم کرد و سەرمی ماچ کرد. لێی پرسییم کە ئەو چی بکات تاوەکو من دڵم وا تەنگ نەبێ. زمانم تەتەڵەی کرد و دووبارە تکام کرد کە دوکانەکەم ئاوەدان بکاتەوە بە هاتنی. بەڵێنی نەشکێنێ. ویستم دەستە سڕە سپیەکەی بدەمەوە کە بە فرمێسکەکانم تەڕبوو بوو. بەمیهرەوە تکای کرد کە ئەویان دیارێکی سادەیە و مەرجە قایل بم. ئەو فریشتە منگنە تەنها 3 مانگ لەم شاری ئێمە مایەوە. ڕۆژێک هات و کەمێک شپرزە و بێ ئەوقرە دەرکەوت. منگاندی و داوای کرد کە سبەی پێشنیوەڕۆ بچمە عەیادەکەی. دەقیقە و سەعاتم ژمارد تا ڕۆژی دواتر. لە بەیانیەوە چوومە چایخانەکە و قاوڵتێکەشم بردە ئەوێ. کە هات کەمێک چاوەڕێ بووم و خۆم نەگرت. دیسانەوە فەرمووی دانیشە ئاو، چا، جگەرە، قسەی شیرین و پاشان بە خەمێکی خانمانەوە کە هەر لە خۆی بێ: ئیدی تەمام، ئیشی من لێرە، دەچم لە مووسڵ سوبحەینێ. نەمتوانی بپرسم چۆن و بۆ، لە پڕدامەوە پڕمەی گریان. ئەویش دیسانەوە دەستی خستە سەر دەستم و تۆند گۆشی هەڵی ساندم و دەستی لە ملم کرد. کەم ژنی ئاوا بە جەرگ و ئازام بینی بوو. ئەو ڕێز و میهرەبانی منی خەساند. زانیم کە زۆر سکی پێم دەسووتێ. خوشکانە سەرمی خستە سەر شانی. تێگەیاندم کە ئەویش سۆزێکی زۆر جوان و پاکی بۆ من هەیە. سوێندی بە عیسا و ئینجیل خوارد کە جاروبار سەردانم بکات. لە تەکاغەزێکی لە گیرفانی دەرهێنا و کە ناو و نیشانی عەیادەکەی خۆی و دەستگیرانەکەی تێدا نووسرا بوو. زۆر بە متمانەوە وتی کە حەز دەکات بیناسم و بمناسێ. گوایە ئەویش وەک من حەزی لە خواردنەوەیە. دەبوو قەساب بێ چونکە زۆر عەسەبی و گۆشتخۆریشە. ئەو دەدوا و من هێشتا لە گریان ژیر نەبوومەوە. پێیوتم ئەویش خۆشی دەوێ لە من گری. دیسانەوە دەستە سڕێکی لەبەر باقەڵی بەروانکەکەی دەرهێنا و ئەم جارەیان ڕەش بوو. بەلاقرتێوە وتی: ئەوە دووەم مەندیلە. پێم وت: نا، تکا دەکەم. من دڵم نەهات دەستە سڕەکەی دیکەش بەکار بهێنم. ئیشارەتم کرد بەدەست کە تەقەت پاراستومە و هەڵم گرتووە. شەو کە دەنووم دەیخەمە ژێر سەرینەکەم. هەر بەدەم خەندەوە تکای لێ کردم کە ئەو مەندیلە ڕەشەشی لێ وەربگرم. سپیەکە بۆ ژێر سەرین و ئەم ڕەشە بۆ سەرینەوەی فرمێسک. کەوتمە سەر کورسیەکەم و دامەوە پڕمەی گریان. دەدوت لە ناکاو هەردوو ئەژنۆم شکاون. فرمێسکم پێ نەما. ئەویشم گریان. من زاتم نەکرد فرمێسکەکانی بۆ بسڕم. ئەو ڕۆژە هیچ نەخۆشێکی دیکەی نەبینی. ئاخر من بە بیست نەخۆش هەبووم. زۆر بە زەحمەت ژیری کردمەوە. نەیدەزانی چیم لێ بکات. زوو هەردوو ناولەپیم بە فرمێسک تەڕ دەکرد و لێ دەگەڕا ماچیان بکەم وەک گوناهبارێک لەبەر قاپی غەوسێک بکەوێ. لێی دەپاڕامەوە کە لە یادم نەکات. هیچ حەیا و حورمەتێکی پیاوانم لەلا نەما بوو.
قەت وازەلیل نەبوو بووم کەچی ئەو خانمە زۆر نەشمیلانە دەیوت وامەکە خەراپە وامەکە. بیرمە فێری دەکردم کە ئەگەر کەسێکم خۆشویست ناکری هەموو دڵ و ڕۆحی خۆمی بدەمێ چونکە کە ئەو نەما منیش دەفەوتێم. لەوە نەدەچوو تەنها بۆ ئەو بگریم شتێک لە ناوە دەیگریاندم، شتێک وەک خەسارەتی هەموو تەمەن. لەسەر کورسێکە ڕاستی کردمەوە عەیبە تەواو حەزم کرد دەست بەجێ بەگوێی بکەم تاوەکو بزانێت چەندە لەلام ئازیزە. فرمێسکەکانم قوتدایەوە، ناو هەناوم پڕ بوو لە گریان. دەترسام هەرگیز نەیبینمەوە. سوێندی خوارد کە لەگەڵ مێردەکەی یان کە بۆ کارێک هات سەردانم کات. داوەتی زەماوەندەکەی کردم. ئاهەنگێکی شاهانە بوو. لەو شای و زەماوەندەدا 3 کەس بەدوامەوە بوو خزمەتم کات. لێتان ناشارمەوە لەو زەماوەندەدا بە چاوێک دەگریام و بە چاوێک پێدەکەنیم. ئەنگوستیلەیەکی گرانبەهام کردە دیاری دەست و پەنجەی بە چرپەوە لە لاوە کە سوپاسی کردم هەر بۆ خۆشی و مەزاقوتی وا سەیرم مەکە غیرە دەکا و دەتکوژێ. پاشانیش زانی مێردەکەی دکتۆری دڵا. منیش بە مەزاقەوە پێم دەوت دوای تۆ تووشی دەردە دڵ بوویمە. پێکەنی و پێیوتم خوا ڕەحمی کرد هەموو ددانەکانتم نەکێشا. هەراو زەنای زەماوەندەکە ئەوەندە زاڵ بوو کە کەس گوێی لەو ڕاز و نیازانە نەبوو کە باسی ددانوی کرد وەک منداڵێک کە گوناهی کردبێ و بیشارێتەوە. نەمزانی چی بڵێم. سرم نەوی کرد و چاوەکانم شاردەوە. ئەوەندە هات و چووی مووسڵم کرد ببووم بە برادەری چەند قەساب و جڵە پچیەکی ئەوێندەرێ. دووجار لەگەڵ مێردەکەی هاتە لام، منیش سەردانم دەکردن. هەردوو لا میوانداری یەکدیمان دەکرد. پاشان من لە گومان و غیرەی مێردەکەی ترسام و کەمم کردەوە. تا بڵێی پیاوێکی مەشرەف خۆش بوو. بەغیلیم پێدەبر کە ئەو خانمە ژنیەتی جارێکیش بەیەکەوە خواردمانەوە. من گریام و سەیری پێهات. میوانی من بوون لە ناو باخەکانی شەقڵاوە. ئەو نەیزانی بۆچی دەگریم. ئەو خانمە ئەوەندەی باس کردبووم کە کردبوومی بە براو کەسی خۆی. گوایە من تاکە پیاوێک بووم کە لەو شارەی خۆمان بۆ ئەوێکی ژن و هەم غەریب و تەنیا پشت و پەنا بووم. بۆیە دەروازەی ماڵەکەی بۆ من کراوە بوو. بەڵام منی شێت و وێت و بەربات قەت نەمتوانی ئەو حەز و سۆزە زۆرە لە خۆمدا بکوژم. هەمیشە دەهاتە خەونم هەوا و هەوەس و تەماعێکی ئەو تۆمبۆی هەبوو کە قەت نەموێرا نەلای خۆی و نەلای کەس باسی بکەم. بە چاومەوە دیار بوو لە ترسانە و لە شەرمی خۆم. لە داخ و حەسرەتی ئەو خەیاڵە خراپەم هات و چۆم کەمتر دەکردەوە. لەوە دەچێ من خوێنێکی ڕەش بە دەمارەکانمدا بگەڕێ. بەدەم فرمێسک سڕینەوە باوێشکێکی دا و چاوەکانی سوور هەڵگەڕابوون. مەست و خەواڵ و بەدەستە سڕە ڕەشەکەی کە دیاری دکتۆرە لەیلا بوو فرمێسک و ئارەقەی سڕیەوە. من تەواوێک نوقمی خەیاڵات بووم. هەمومان سڕ و سەرسام بووین و نەمان دەزانی چی بڵین. بەدەم گوێگرتن لەو حەکایەتە نەمزانیم و چەندم خواردۆتەوە. چاوەکانی پڕبوون لە فرمێسک. لەژێر تریفەی مانگ و جریوەی ئەستێران دەبریسکانەوە. من بیرم لەوە دەکردەوە بۆچی پیاوێک بەو هەموو ساڵانەی تەمەنەوە یادەوەریەک سۆزێکی دێرین و ڕوخساری ژنێک حەزێکی ڕاگوزەر ئارەزوویەکی نامراد کوژرا و تا و ڕادەیە غەمگینی دەکات و تا هەنووکەش فرمێسکی پێدەبارێنێ. لەو هەموو جێتی غەور دەبوومەوە. ڕێڕێ بەسەر هەموو پەنجەکانیەوە هەردوو پشتی دەستیەوە. کۆنەبرینی ساڕێژ بوو بەسەر دەستی چەپیەوە لە ژمارە نەدەهاتن. بە بەراورد لەگەڵ کۆنەبرینەکانی سەردەستی ڕاستی دەمارەشینەکانی ژێر پێستی هەردوو باسکی ئەو پیرە دڵتەڕە هێشتا خوێنێکی گەرمی دەشاردەوە کە لەوە نەدەچوو ئامادە بێت سارد بێتەوە. خامۆش بووین و شەرمان لە فرمێسکی ڕانەگیراوی دەکرد لەو هەناسەیی کە بە زۆر لە خودا و لە ئاسمان و لە هەوای ئەو سەربانەی وەردەگرت و زەحمەتتر دەیدایەوە. لە ناکاو قومەیەکی قوڵی لە پێکەکەی خواردەوە و چۆڕی تێدا نەهێشت و وتی من بێدڵی خۆم نەکرد بەڵام ئەوەندە دەزانم کە ئەو ژیانی من هەر هەمووی سەرشێتی و دەردەدڵ بوو. ڕووی لە من کرد و باوکانەوتی تۆ حەز دەکەی دڵم بدەیتەوە؟ من یەکجار لە ژیانما دڵدانەوەم پێخۆش نەبووە و ڕقم لێیەتی. هەتا و وەختەش کە خاتوو لەیلا بۆ دوجار دڵمی دایەوە من لام وەکو ئەوە وابوو کە بۆ مردوو بگریت و شین و واوەیلات بێ وابزانی زیندوو دەبێتەوە. گێلانەوتم شەرمەزارم. بە پەلەو دۆستانە چرپاندی دوژمنت هیچ ناکرێ.
پیاو چەندە بەخۆیەوە بنازێ لەبەردەم سیحر و جوانی ژنێکدا ئەو ناز و فیزە دەدۆڕێنێ وەک باوکە ئادەم کە بەهەشتی دۆڕان. پیاو بە فیز و قەڕوحە بەڵام درۆزن و ڕیاکارە. هەریەک لە ئێمە فیزێکی بۆش و بەتاڵی هەیە. لە یەکدیمان دەڕوانی و هیچمان نەدەوت، هیچمان نەمابوو بیخۆینەوە. لە بنی قاپەکە بای پێکێک مابوو، بە چاو لە یەکدی گەیشتین کە ئەو دوا پێکە خەڵاتی ئێمە بێ بۆ ئەو پیاوە پیر و سەوداسەرە. هەستمان کرد کە گەرەکێتی مەستر بێ بە جۆرێک کە هەموو یادە تاڵ و شیرینەکانی لە یاد بکات، یان هەموویانی وەبیر بێتەوە بە دەستێکی لەرزۆکەوە بێ ئەوەی فەرمان دەربکات. بە خاوەخاو پێکێکی بۆ خۆی سازاند و ئێمەش ڕاما بووین. باوکانە داوای کرد کە هەر یەکە و قەیتانێکی لێ بخۆینەوە. ئەوسا ئەو دوا قەیتانی لێ فڕ دەکات. لە نێوان نەخێری ئێمە و ئەرەی ئەودا ئەو بردیەوە وەک پێشەوایەک کە هەمیشە بە سەرکەوتن ڕاهاتە بێوتی هەڵیدەن بە خۆشیمانەوەمان لەگەڵ ئێوە و نەبا ئەوە دوا مەجلیسی خۆشی من بێ. بەیەک بین هەڵیدا و بە زمان سمێڵی لستەوە پێکەکەی داناو تێ هەڵچووەوە. هەروە کۆک و تەبابن لە دنیادا لە محیبەتی هاوڕێ و دۆستان خۆشتر نییە. دەزانن من کە هاتمە لاتان دەستنوێژم هەبوو، بەڵام محیبەتی ئێوە و دڵە حیزەکەی خۆم دەی من هەروە بووم قەت چاک نابم پیرەمەردێکی بێوادە و بەڵێنم لەگەڵ خۆم و خودای خۆم. ڕاما و پاشان بە پەلەوتی بەڵام لەگەڵ دۆستەکانم سەرڕاست بوو. بەلاقرتێوە وتم دۆستی ژن یان پیاو؟ هەردووکیان خەنیەوە، بەڵام تازە تەواو من تازە کەسم نەما جگە لەو پیرێژنەی وا لە خوارەوە خەوتووە و خەون بە بەهەشتەوە دەبینێ. بە هەلم زانی کە زەردە نیشتە سەر لێوانی و پێم وت دەکرێ پرسیارێک بکەم مامی خۆم؟ جا بۆ نایکەیت برازە، ئێزنی ناوێ، پرسیارەکەم کەمەک ناخۆشە. خۆ لە پیری و مەرگ ناخۆشتر نییە. هەر ئەوەشە پرسیارەکەم، تۆ کە ئەوەندە گەرم و گوڕ ژیاویت لە مەرگ ناترسیت کە گەنج بووی یان ئێستا؟ سەری نەوی کرد و ئاخێکی هەڵکێشا و لاونی و لە من ڕاماوە سەیری پێکەکەی کرد کە چۆڕێکی تێدا مابوو. هەڵی گرت و بەدەم گەمەکردن بە پێکەکەوە وتی لەوە دەچێ ئەم شەو دواشەوی عمرم بێ چونکە زۆر مەستم بە ژیان و بە مەرگێک کە وەک گورگێکی برسی وا لەو قوشبنی سەربانەوە خۆی مەڵاز داوە. ئێوە گەنجن، زەحمەتە وەک من ئەو گورگە هارە ببینن، جا بۆ دەبێ بیبینن. برازە تۆ زۆرت پێ و کەمی دەردەخەی. ئەم شەو ئافرەت و مەرگتان بیر خستمەوە، خودا بتانگرێ مەگەر ئەو عارەقە هۆش و گۆشم ببات. کە زانیم بەم پرسیارە خۆرۆشە شاگەشکە بووم و بیرم لەو چیرۆکە پڕ لە حەسرەت و کەسەرەی دەکردەوە کە لە دڵیدا تەقەت وەک دانەی گەوهەرێک پاراستوێتی، وەک دەروێشێک کە جەزبە لی بدات و بکەوێتە سەر حاڵی خۆی. هەموو ئازای جەستەم بەدەم هەژانێکەوە تاو ڕادەتەکی و تاوتاویش دەلەرزی بۆ مەرگی ژانێک لە ڕۆحی خۆیدا تەقەلای دەدا. لاونی و بە چاوێکی پڕ لە خۆشەویستی و سووکە گلەیەک لە من ڕاما وەک کەسێک کە شتێکی گەورەی دۆڕاندەبێ، شتێک بەقەت سووتانی هەموو عومر، بەقەت خوێنی ڕژاوی سەدەها مەڕوو بزن، بەقەت هەموو ساڵەکانی پڕ لە سۆز و شەیدا بوون بۆ ژنە منگنەکان. تاقانی ناو ژنە منگنەکان سمێڵی بە دووکەڵ زەربووی خۆی لستەوە وتی بێترس و شەرم وەڵامت دەدەمەوە. گەر ئافرەت لەم دنیاە نەبوایە ئەوەندە وەک ئێستا لە مەرگ نەدەترسام. هەر لە تاو خۆشی و جوانی ئافرەت گەلێک ڕقم لە مەرگە. زۆرم پێ ناخۆشە من پیر بووم و دەمرم. دوای من ئەو هەموو ئافرەتە ناسک و نازدار و منگنانەش بەسەر دنیاوە بمێنن. وا هەز دەکەم کەس وەکو من چیتر دڵی بێوەژن و قەیرە و ئەو هەموو کچ و خاتونە دڵ ساردانە ڕاناگرێ. ڕاستە من قەسابێکی سمێڵ بابڕ و خوێناوی بووم، بەڵام کەس وەکو من دڵی بۆ جوانان نالەرزێ ئەوسا و ئێستاش. ڕەنگە سەبەبەکە ئەوە بێ کە من هەمیشە دەستم لە ناو خوێن و مەرگدا بووە، بەڵێ بەتەنها ئەوە بەسەوا بکات لە مەرگ بێتاقەت بم. ویستم بەپەلە پیری و ترس لە مەرگ ڕاو بنێم، خەیاڵی قیامەتی بۆ خۆش بکەم و کەمەکێ گۆشادی بکەم. بەڵام مەترسە نەیهێش قسەکەم تەواو بکەم و تێ هەڵچووە و دلێرانەتر بەرپەرچی دامەوە. نا شتێک نییە لی بترسم. من گوتم لە مەرگ بێزارم، تاقەتم نییە بمرم و منش بەپەلە وەک ئەوەی لە نیازی ئەو گەیشت بم و ڕستە قرتاوەکەم تەواو بکەم. بە شەرمێکەوە پێم وت دەزانم ناترسی،
من ویستم بڵێم لەوێ لە قیامەت لە بەهەشت 72 حۆری ناسک و نازار چاوەڕێتن، هەمووشی پەریزادەن. جارێ من تێناگەم بۆ 72 و هەفتانیە ئەو دووە چییە؟ هەتا گەرواش بێ جیاوازە. بەگومانەوە پرسییم جیاوازیەکە لەکوێدایە؟ لەوەدایە کە من لەوێ قەساب نیم و لە تاو ئافرەتێکی منگن دەستی خۆم نابڕم. دەزانی ئەمەیان بۆ من چ خۆشی و لەززەتێکی تێدایە؟ یەک بە دنیای ئەو سەربانە تریقامەوە بەپەلە و لە شەرمی ئەو پیرە قەسابە و دنیای خەوتووی دەوروبەرم قریوەکەم خنکاند. قریوەیەکی پڕ لە سەرسامی و خۆشنودی، سەرسامی ئەوەی کە پیرە قەسابێکی وا لەم شارەدا هەیە ئەوەندە بەم خاک و خۆڵ و سەربان و زەویەوە بەسراوەتەوە لە پەریزادەکانی بەهەشت بێزارە و حەز بە چرپە و ڕاز و نیازی ئافرەتێکی منگن دەکات لە ناو بازاڕێکی بێسەر و بەرە و جەنجاڵدا. خۆم بۆ نەگیرا و قاقا پێکەنیم. شوان و عەبەش لەگەڵ ماخەنی بوون. وام هەست کرد ئەستێرەکانیش لەگەڵ ئەو خەنینە پتر ڕاچڵەکین و درەوشانەوە. مانگیش وەک ژنێکی چاوپان و دەمپان خەنیەوە. شتێک لە هەواکەی سەر سەرمان شپرزە بوو. شاگەشکە و سەرمەست بوو. فڕیم و نیشتمەوە. ئاه کە سەیرە پیرەی قەساب حەز بە 72 حۆری ئاسمان ناکە، چونکە لەوێن دەرێ نە قەسابە و نە ئافرەتێکی منگن 9 کیلۆ گۆشتی لێ دەکڕێ. لەوێن دەرێ ناتوانێ بەخشندە بێ گۆشتی بەلاش بدا بە بێوەژنەکان و دڵی قەیرە کچەکان ڕابگرێ. ئانوسات خەیاڵی پرت کردم کە بە خەمەوە وتی جارێکیان لەگەڵ دەستگیرانەکەی دکتۆرە لەیلا دەمان خواردەوە. باسی مەرگ و ژیان و خۆشەویستی بوو. ئەو پیاوە زۆر عاقڵ بوو. قسەیەکی کرد قەت لە یادم ناچێ. وتی من بڕوام وایە حەقە ئێمە ئینسان ئەوەندە عومرمان کورتە بیر لە مەرگ نەکەینەوە و مادەمەکێ دەژین، چونکە کە مردین مەجالی ئەوەمان نابێ بیر لە ژیان بکەینەوە. حەکیمانە سرم لە قاند و وتم دروستە، قسەیەکی عاقڵانەیە. بیر لە شارێکی وا بکەرەوە یان دنیایەک کە ژنی تێدا نەبێ کاو لە ئاشە. گەروا وایە چی دەبوو؟ بۆم تەواو کرد. بڕوا دەکەم پیاوەکان یەکدیان بخواردایە. ڕەنگە هەر لەبەر ئەوە بێ کە بەهەشت پڕە لە حۆری، ئەگینا پیاو لە سێوە و پرتەقاڵ خواردن و ڕووباری شیر و هەنگوینیش بێزار دەبوو. وەڵامی قسەکەی ئەوم نەدایەوە. تەریقی قاقا و قریوەکەی خۆم پێم وت عەفوم کە مامی خۆم. بە سەرسامیەوە پرسی چیت کردووە؟ سەرکز و شەرمنانە وتم بە دەنگی بەرز قاقام لێدا لە خۆشی ئەوەی کە تۆ حەزت بە حۆریەکان نییە و کەچی بۆ ژنێکی منگن دەستی خۆت دەبڕی. 100 جار وایە دەم خۆش حەز دەکەی تا بەیانی پێ بکەنە، دەڵێن خەنین بۆ دڵ چاکە. زۆر بە دیقەت لی ورد بوومەوە. ویستم بزانم چی لە ڕوخساریدا دەخوێنمەوە. لەو ساتە وەختەدا کە بیر لە مەرگ و ئافرەت دەکەینەوە چەندە کردم و کۆشام نەمتوانی. جگە لەو خەمە قۆڵەی کە چاوەکانی پڕ کردبوو لە تەم و فرمێسک هیچم نەدەدی. ڕوخساری لەو جۆرە کەسانە بوو کە زەحمەت بخوێندرێتەوە. سیمای لە ڕووبەری ئەو زەریایە دەچوو کە هەرگیز نەزانیت چی لە ژێرەوە شاردۆتەوە. لە ڕوخساری ئەو پیرە پیاوەدا خەم و خۆشی گاڵتە و دڵگەرمی وەک هەتا و سێبەری ڕۆژانی بەهار پێدسکەیان بە یەکدی دەکرد. دیسانەوە پێکەکەی بەرز کردەوە، بەڵام جگە لە من کەس هوشیار نەبوو. عەبە بەسەر ئەو دوو سەرینەدا کەوتبوو کە خستوویە ژێرباڵی لە شیرین خەودا بوو. شوان مەست و خەواڵ و چەند جارێک وەنەوزی دەدا. پیرەمێرد نیگای کردم و پڕ بە چاوان سوپاسی کردم کە تاو حەلە و ئاگام و هوشیاری خەم و دەردە دڵی ئەوم هەڵیدا و فەرمووی لە چاوانت کە هێشتا زیتن. چۆڕی تێدا نەهێشت. کەوایوت خۆشی وەنەوزی دەدا. بەو هەموو ساڵە زۆرەوە بەو پەڕی نەزاکەتەوە داوای لێکردم کە دەکرێ بەدەم قسەوە پاڵ بکەوێ. پاشان وتی وا بکە ئەم دوو کوڕە لاوە بچنە سەر جێگەکانیان. پاشان باوکانە سەیری کردم و وتی ئەم قسانەم بە کەڵکی حەکایەتەکەی تۆ دێ؟ بەپەلە وتم زۆریش. ئەم شەو تۆ جوانترین حەکایەتی عومرت بە من بەخشی. هەناسەیەکی هەڵکێشا و بەداخ و کەسەرێکەوە وتی هێی ڕۆڵە حەکایەتێک چییە؟ تۆ بڵێ سەدەها حەکایەت لە نێو ئەو دڵ و دەرونەی مندا خەوتون. لەوە دەترسم کە ئەو حەکایەتانە لەگەڵ مندا بخرێنە گۆڕەوە، لەگەڵ هەموو بۆن و بەرامە و دەنگی خۆشی ئەو ژنە منگنانەی من شەیدایان بووم. هیچە، دنیایەکی پوچە. ڕاستیان وتووە پێچی مێزەرێکە. ئەم قسانم شەوچەرەی میوانداری بوو کە شوان و عەبە بێئاگا بوون لە دوابەندی قسە و خەیاڵ و خوتوڕەکانی
من و ئەو پیرە قەسابە من بەتەنیا خۆم بەستە زمان و ئیفلیج بینیەوە وەک ئەوەی لەبەردەم حیکمەتەکانی حەکیمێکی بوودایی دانیشت بێتم گەرەکم بوو بێداریان کەمەوە بڵێم ئەم حەکایەتە بەو هەموو هەرا و سۆز و هەڵچوون و داچوونەوە بە شوێن و کات و کاراکتەرەکانەوە ئاخۆ لەکوێ جێی دەبێتەوە لەناو کام شێعر و مۆسیقادا من تا ئەو حەلە بە دوای ڕۆحی ئەو چیرۆکەدا دەگەڕام ئیقاعی سۆزێک کە هاوسەنگی برین و حەسرەت و یادەکان ڕێبکات ئاوازێک تێکەڵ لە سۆزی دوێنێ و ترسی سبەینێ کە هەموو حەکایەتەکان و جوانی پیرەمێردێک لە شەوێکی وادا کۆتایی بێ کە جگە لە سێ کەس و لە شەوێکدا کە جگە لە ئێمە کەسێکی دیکە نایبیستێت هەتا و پیرەژنەش کە هەموو تەمەنی لەگەڵ ئەو پیرە قەسابەدا بەسەر برد بەو هەموو نهێنیە نازانێت بۆ عەقڵی ساوای من لەو ساتە وەختە و لەو سەربانەدا گومانێکی گەورەم هەبوو کە نە شێعر نە چیرۆک نە مۆسیقا هیچ هونەرێک و تۆمارێک نییە دەرەقەتی ئەو هەموو حەز و حەسرەت و خەونانە بێت ئەو خەمە ناقۆڵایە سێ گەنجی سەرسام و کەم ئەزموون لە بەردەم پیرێکی دنیا دیتە لە سێ کە ڕووڵاڵ دەچوین دەمپرسی ئاخۆ لە چ دەور و زەمانێکدا هەر یەک لە ئێمە بتوانێ ئەو دەردە دڵە ئەو هۆگربوون و گیرۆدەبوونەی ڕۆح بگێڕێتەوە بە چ زمانێک چ ڕەنگ و دەنگێک بە چ هەوا و ئاوازێک بە کام سەروا و کێشێک لە هەر هەمووی ناخۆشتر لای من حەکایەتی خەنکاو و نەوتراوی ئەو ژنە منگنانە بوو کە پیرەی قەساب ڕۆژێک لە ڕۆژەکان جوانی لەگەڵ گرتوون ئەو ژنە تەنیا و بێدۆست و شەرمنانەی کە تا دەمرن ناتوانن ڕاز و نیازی دڵی خۆیان لای هیچ کەسێک بدرکێنن ئەوانەی بەدزی ژیانەوە دەژین کچان و ژنانی گیرۆدە بەدەست حەکایەتی حرام و مەرگەوە ئەوانەی کە حەکایەتەکانی نامورادی لەگەڵ خۆیان دەبەنە گۆڕەوە چونکە هەرگیز کەسێک نییە جوامێرانە و بە مروەتەوە باز لە جوانی و شەیداییان بکات وەگەم قەسابە پیرە هەرگیز ئەو ژنانی کە تەنها مەرگ وا دەکات عەبا و پەچە و چارشێ و نیقاب فڕێ بدەن تا وەکو کفن لەبەر بکەن ئەوانە کێ بوون ماڵەکانیان ناویان چی بوو لە کام گۆڕستان بەو هەموو نهێنیەوە نێژران من لەو ئیفلیستر بووم دەرەقەتی سیحر و نهێنی و ئازار و جوانی ئەو هەموو چیرۆکە لە گۆڕنراوە بێم ئاخر ناو ساڵی ژیان و مەرگ و یەک دوو دێڕ شیعری هەتی و ناومێد و ئاەتێکی نووسرا و لەسەر کێلی ئەو ژن و کچانە هیچ ناڵێ هیچ تەنها شتێک لەو شەوەدا بۆ من کە حەکایەتی ئەو ئافرەتانە بگێڕێتەوە لە هەموو شتێک پتر و کوشندەتر حەکایەتی ئەو ژنە شەرمن و منگنانە تەنها شتێک ئەو جێتی غوبرینە ساڕێژ بۆکانی سەردەست و مەچەک باسکی خاڵە مەمۆ بوو کە لەو کاتەدا لە تەکما ڕاکشا بوو نەمدەزانی ئاخۆ تنۆکی فرمێسکە زۆرەکانە یان باق و بریقی ئەستێرەکانی ئاسمانە لە چاوانی ئەودا دەدرەوشانەوە وە نەوزی دەدا یان لە ژێرەوە بەدەم ڕامان لە ئەستێرەکانەوە دەگریا چونکە گوێم لە هەنسکی خنکاوی بوو هەردوو دەستی لە یەکدی گیر کردبوو لەسەر سینەی دوو باسک بە سەد کۆنە برینەوە یەکدیان بڕی بوو ڕێک وەک ئەو حاڵەتەی کە دوو باسکی مردوویەک لەسەر سینە ئارام دەگرن هەستم کردەیەوێ بنوێ مەست و ماندوو گریان و هەناسە هەڵکێشان و ترسی مەمۆ لە مەرگ پێی دەوتین ئەو خانمانی ناو خەیاڵی ئەو چەندە زیبا و چ نازدارێک بوون وەلێ ئەوانە کێ بوون ناکرێ بە تەنها چەند ناوێک و خەیاڵێک بن چەند تارماییەکی ناو خەونەکان کە بە ناو شەوێکی وادا خێرا و ئاسان تێپەڕن بەدەم هەنسک خەبەوە لە ناکاو پرسی ڕاکشایت تۆش بیر لە چی دەکەیتەوە غەمگین ماندوانە وتم بیر لەو ژنە منگنانەی تۆ دەکەمەوە ناتوانم بنوم ناومێدانە وتی ئۆهۆ ئێستا ئەوانی ژیان مردوون یان وەک من پیر بوون سەیرە تۆ کوڕێکی بە شەرەفی لە جیاتی منیش بیریان لێ دەکەیتەوە ئێستا کە خەوتم دێنەوە خەونم هەمیشە خەونەکانی من پڕە لەمە ڕووبزنی سەربڕاو یان ژنی منگن سەیرە جوانی بۆ کەس نامێنێ هیچە دنیایەکی هیچە ڕۆڵەکەم خاموش و بێدەنگ وەک ئێشەگرێک بە دیاریەوە دانیشتم تاوەکو شەکەت بووم چاوەکانی لێک ناو ئەستێرەکانیش لە چاوانی ئەودا خەوتن لە پێڵوەکانی ڕادەمام کە بەدەم خەوەوە دەفڕی و دەجوڵا و پلی دەدا دەمویست موعجیزەیەک قەرز بکەم و بچمە ناو خەونەکانی
سەفەرێکی درێژ بکەم بەناو خەیاڵ و خوتوڕەکانی، شەرمم دەکرد لە تەگ ئەودا ڕابکشێم. بەو نیوەشەوە تەماعێکی هیچ گرتبوومی کە برینەکانی سەردەست و مەچەک و باسکی بژمێرم. وە لە تاریکی شەو و یەکدی برینی هەردوو باسکی لەسەر سینەی وای کرد مەحاڵ بێ ئەو هەموو جێدەمەتیغ و کۆنە برینە بژمێرم کە زۆری لە من شاراوە بوو. وەک شاردنەوەی بەشێکی زۆری حەکایەتەکەی، ئەو بەشەی کە زۆر حرامە و مەحاڵە کەس بیدرکێنێ و مەحاڵە من لێرە بتوانم بینووسم، کە دوجار حەقیقەتی هەر حەکایەتێکیش لەو حرامەدایە کە ناوترێ لەو بەشەدایە کە هەمومان بەدەستی ئەنقەز لە خۆمانی دەشارینەوە. وەک بڵێ خیانەت بێ لەو پیرەمێردە شەیدا و سەودا سەرا شەرمنانە و بەدزیەوە لە تەکیدا ڕاکشام ئەو خەوت بوو. من گوێم لە هەناسەی ناڕێکی دەگرت کە جارجارە ڕێک دەبووەوە و پاشان تێک دەچووەوە وەک زیندەکی خۆی کە ڕاکشام هەستم کرد من لە تەک درێژترین و گەورەترین حەکایەت ڕاکشاوم کە نەک سەربانەکەی پڕ کردوتەوە بەڵکو ڕۆحی پەرموودە و عاشقانی هەر هەموو شارەکەی داگیر کردووە. لە تەک ئەو حەکایەتە مەزن و خەوتووەدا من زۆر چکۆلە و گرگن بووم کە ناچار سوپاسی شەوم کرد کە بە میهرەبانی خۆی دەنێو دڵی تاریکی خۆیدا منێکی چکۆلە و ئیفلیج پەنا دەدا و دەمشارێتەوە.